کتێبی خۆشەویستی لە زمانی ئەفلااتونەوە. وەرگێڕانی مەریوان غەریب. خوێندنەوە زینە محەممەد. جێبەجێکاری هونەری ئاشتی عەبدوڕەحمان. سڵاتان لێبێت خۆشەویستانی ڕادیۆی هێلین و کتێبخانەی هێلین. ئاسوودەین لەگەڵتانین دووبارە بۆ خوێندنەوەی کتێبێکی تر بە ناونیشانی خۆشەویستی لە زمانی ئەفلااتونەوە. خۆشەویستان هیوا دەخوازین کات و ساتێکی خۆشی لەگەڵدا بەسەر بن و سوود لە خوێندنەوەی ئەم کتێبەدا ببینن. فەرموون لەگەڵمان بن لە بەشی یەکەمی خۆشەویستی لە زمانی ئەفلااتونەوە. خۆشەویستی چییە؟ بابەتی ئەم باسە جوانەی ئەفلااتون سەبارەت بە وەڵامی ئەم پرسیارەیە کە خۆشەویستی چییە؟ ئەرێ بەڕاست خۆشەویستی چییە؟ ئایا کەس دەتوانێت بڵێت خۆشەویستی بوونی نییە؟ کەواتە خۆشەویستی بوونی هەیە، مەگەر دەکرێت بوترێت هەستی ئەڤیندارانە بوونی نییە؟ بەڵام تێگەیشتن و ناسینی وردی ئەم تایبەتمەندیەتەی مرۆڤ ئەرچێکی زۆر دژوارە. خۆشەویستی تەنیا تایبەت بە مرۆڤ نییە، بەڵکو و دیاردێکە کە شێوازەکانی لە ئاژەڵەکانیشدا دەبینرێت. ئایا دەکرێت خۆشەویستی بە هاوتەریبی خۆشویستن بزانرێت؟ یان ئەم دوانە بابەتی زۆر لە یەک نزیکن؟ لەوانەیە بتوانرێت بوترێت کە ئەم دوانە لێک ڕەگەزن. لە سەردەمانی دوورەوە ئەم دیاردەیە بزوێنەری مرۆڤ بوو لەو باسانەیە کە ئەندێشە و بیری مرۆڤی خۆبەخۆ بەخۆی سەرقاڵ کردووە و بارودۆخی ئەوی گۆڕیوە و هەندێک جار ئەوی کەیفخۆش و هەندێک جاریش خەمبار کردووە. بەڵام لە هەردوو حاڵەتەکە بۆ مرۆڤ بەچێژ بووە، چێژێک کە هەم خەمی لەگەڵدا بووە و هەم خۆشی. بێگومان خۆشەویستی هەستێکە کە لەگەڵ هێزی سێکسی مرۆڤ پەیوەندێکی زۆر نزیکی هەیە. هەرچەند کە حاڵەتە سێکسیەکانی مرۆڤ شەرمی بۆ دەهێنێت و ناچاری دەکات کە لە نێوان حەزی سێکسی و ئەڤین جیاوازی دابنێت، بەڵام ناشاردرێتەوە کە ئەم دوو هەستە هەم بەجیا دەتوانن چاڵاکی بنوێن و هەم بەیەکەوە. کاتێک ئەم دوانە ببنە هاوڕێ، مرۆڤ هەستێک پەیدا دەکات کە دەکرێت ناوی لێبنرێت هەست باڵایی. هەست باڵایی ڕەزامەندی ژیانی ژن و مێردایەتی مسۆگەر دەکات و هەندێک جار نەبوونی ئەم هەستە دەبێتە هۆی گرفتی ناوماڵ. نهێنی بەختەوەری و گەیشتن بە هەست باڵایی مەسەلەیەکی فێرکاری نییە. بەشێک لەوە دەگەڕێتەوە بۆ حەزی دەرونی مرۆڤ و هەندێکیش بۆ کار و کردەوەکانی ژن و مێرد کە دەبێتە هۆی بزواندنی حەزی سێکسی و زەمینەی نزیکی و لێکگەیشتن دەڕەخسێنێت. کاتێک ئەم لێک تێگەیشتن و هاودڵیە دروست بوو، بە دڵنیاییەوە هەستی خۆشویستن بەهێز دەبێت و چێژوەرگرتن لە حەزی سێکسیش زیاتر دەبێت. بەڵام هەرکە قسەکردن پێدەنێتە ناو خەڵوەتگای ئێمەوە، شەرم و ڕەوش دەست بەسەر کۆنەکردنی دەکەن و دابوونەریتی گشتی ڕێزی لێدەنێت و لە ناکاو ئێمە زۆربەی قسەکانمان واز لێدەهێنین و باسکردنیان بەبێ ڕەوشتی دەزانین و زمانی خۆمان دەگرین. بەڵام ئەندێشە بەسەرقاڵی دەمێنێتەوە. ئەندێشە زمان نییە کە لە ناو دەمدا بند بکرێت، بەڵکو ئەندێشە وەک قسەوایە. قسە لە ناو دەمدا دووبارە دەبێتەوە هەرچەند زمان لە ناو دەمدا نەسوڕێتەوە. هەموو ئەم وتە و هەست و حەز و شەهوەت و جوان پەرستیانە کە شەرم ڕێگرە لە باسکردنیان چەندەها جار لە مێشکدا دووبارە دەبنەوە و لە ئەنجامیشدا بۆ فەرامۆشخانەی مێشک یان بۆ ئەرشیفی مێشک کێرتکس دەچن و کۆدەکرێنەوە، هەتا لە دەرفەتێکی ناسروشتیدا سەر هەڵبدەنەوە. جام دەرفەتە لەوانەیە لە خەو یان لە خەیاڵدا بێت کە بەشی ئۆتۆماتیکی مێشک هەندێک جار بەویستی خۆی دەریان دەهێنێت و چێژ لە دیمەن و وێنەکانی وەردەگرێت، ویان هەندێک جاریش دیسانەوە بە بزواندنی شەرم ئەوانەی کە خۆ بەخۆ هاتوونەتە دەر سانسۆر دەکات و بەنابەدڵ لە خەوێکی شیرن بە ئاگادێننەوە. بەڵێ ناکرێت جوانی ڕەت بکرێتەوە، ناکرێت هەستی جوانپەرستی مرۆڤ بەلاوە بنرێت. خۆشەویستی لە ڕاستیدا جۆرە ڕاکێشان ڕێکە بەرەو جوانی. ئەم جوانیە لە هەر شتێکدا دەتوانێت خۆ بنوێنێت، خانوویەکی جوان، دیمەنێکی جوان، ژنێک یا پیاوێکی جوان. لە ڕاستیدا لە ڕووی فسیۆلۆژیەوە بزواندنی خانە عەسەبیەکانی مێشک بەرامبەر بە جوانی پێی دەوترێت خۆشەویستی. ئەم بزواندنە دەبێتە هۆی دەردانی مادەی وزەبەخش و چێژی بەشێک کە جۆرێک هەستی دڵنیایی و نەرمی بە عەسەبەکانی جەستە دەدات، کردەوەی سێکسی تونترین و ڕاستەوخۆترین بزوێنەرە لە دەردانی ئەم مادەیە. لە ڕاستیداوە عەسەبە هەستیارەکانی جەستەن کە لە بەرامبەر جوانیدا دەبزوێن و هەستی خۆشویستن و
چێژوەرگرتن بە مرۆڤ دەبەخشن کەواتە بە شێوەیەکی خۆبەخۆ مرۆڤ جوانپەرستە مەگەر هۆی بەلاوانان و پشتگوێخستنی بەردەوامی ئەم هەستەخانە عەسەبیەکانی لە جوڵە خست بێت کە بە جۆرێک ئەم مرۆڤانە خۆڵق و خۆی نامیهرەبانی و توندیان هەیە حەزی سێکسی لەو جۆرە کەسانەدا زۆر بە توندی کار دەکات و زۆر بەکەمی دەگاتە هەستباڵایی لەوانەیە بتوانرێت لە ڕوانگەی دەروونناسی و فیزیۆلۆژی مێشک و عەسابەوە سەبارەت بە زۆربەی کەسایەتیە خوێنڕێژەکانی مێژوو قسە بکرێت و ئەوانە بە جۆرێک نەخۆشی ئەژمار بکرێن کە لە ماوەی ژیانی تایبەتیاندا تووشی بوون ئێستا کە لە جیهانی خۆشەویستی مێشکدا هاتینە ناو جیهانی خۆشەویستی کۆمەلگا و مێژوو پێویستە بە کورتی ئاماژە بە دوو خاڵی گرنگ بکەین ئەم دوو خاڵە لە باسەکەی ئەفلاتونیشدا هاتووە یەکیان حەز لە هاوڕەگەزکردن و ئەوی تر تایبەتمەندی کۆمەلگای داخرا و دیکتاتۆری سەبارەت بە خۆشەویستی ئەفلاتون زۆر بە جوانی باسی لە حەز لە هاوڕەگەزکردن کردووە و ئەمەش وا دەگەیەنێت کە پێشینەی ئەم حەزە بەلاوەندراوەی مرۆڤ بۆ سەردەمە زۆر کۆنەکان دەگەڕێتەوە حەز لە هاوڕەگەزی جوان چەندەها جار لە ئەدەبیاتدا ئاماژەی پێکراوە نمونەی سوڵتان مەحموودی غەزنەوەی ئەیاز لە تاریخی بەیهەقی دا لای هەمووان ئاشکرایە ئایا سەیر نییە کە سوڵتانێک بەهێز و شەوکەتی مەحموود کە دەتوانێت هەر ئافرەتێک وەدەست بهێنێت ئەوەندە حەز بە غوڵامێکی جوان بکات تەنانەت لەم سەردەمەشدا کەم نینە و کەسانەی کە ئەم جۆرە حەزا یاساغەیان هەیە بیرەوەری ئەم حەزانە هۆکارێک نییە بۆ ئینکارکردنیان ئەمڕۆ زانست بێ دەمارگیرتر لەوەیە کە ئەم ڕاستیانە بە گۆچانی تانە و تەشەرلێدان بشارێتەوە بەڵکو دەست دەکات بەناسینی ئەوانە و هۆکارەکانی سەرهەڵدانیان تەنانەت لە نمونە مێژوویەکانیشدا دەکرێت بە چاوی لێبوردەیی لێی بڕوانرێت و هۆکارە زانستیەکانیان شی بکرێتەوە دەروونناسی خۆت هەرکەس لە دەرونی خۆیدا هەستی بە هەندێک تایبەتمەندی لە بوونی خۆیدا کردووە تەنیا پێویستە هەندێک لەگەڵ خۆی ڕووڕاست و ئاسوودە دەبێت هەرکەس دەتوانێت دەروونناسی خۆی بێت و هیچ دەروونناسێک ناتوانێت لە خودی هەر کەسێک تێبگات کەواتە لەوانەیە ئەم پێنووسە لە هەندێک لە دادوەریەکانیدا هەڵخریسچێت لەبەر ئەوەی دادوەری و هەڵسەنگاندنی هەر کەسێک دەستپێرنە دەست دەروونناسەکەی دەرونی خۆی و ئێمە هەوڵ دەدەین بە جۆرێک ئێوە لە دەرونی خۆتاندا بۆ دۆزینەوەی دەروونناسە ومبۆکەتان بانکەشت بکەین ئایا هەرگیز هەستان نەکردووە کە لە دەرونی خۆتاندا دەتوانن لەگەڵ کەسێکدا وتوێژ بکەن باسی دڵی خۆتانی بۆ بکەن شەرمی لێ مەکەن گوێ لە قسەی بگرن و هەندێک جاریش لەبیری بکەن و بە تیلەی چاو سەیری دیمەنێک بکەن و پاشماوەیەکیش ئەو دیمەنە جوانەتان بەبیر دێنێتەوە و بەگاڵتەوە سەرتان لێی سوڕ بمێنێت و بەبیرکەوتنەوەی ئەو دیمەنە سوپاسی بکەن بەڵێ تێگەیشتن ئەو هەمان خودی ئێوەیە ئەو هەمان دەروونناسە ڕاستەقینەکەی ئێوەیە ئەگەر ئێوە کەسێکی تەندروست بن لەگەڵ ئەم خودی خۆتانە لە مێژە یەکتر دەناسن بەڵام هەندێک جار باری گرانی دابوونەریت و پەروەردەی کۆن و کۆمەلگەی داخراو ئەم خودی ڕاستەقینە ئەوەندە بەلاوەدەنێت و لە یادی دەکات کە کەسێکی نوێ دەخڵقێنێت کە هەوڵ دەدا شوێنی خودی ڕاستەقینە بگرێت کەواتە لە مەودوا هەوڵ بدەن ئەم خودی خۆیان لە خەو هەستێن و لەگەڵ خۆتان بیکەن بە هاوڕێ هەندێک کەس لە زمانی خودی دەرونیەوە دانی بەوە داناوە کە حەزێکی زۆریان لە کوڕانی جوان هەیە یان تەنانەت کوڕێک دڵی داگیر کردوون هەڵبەت ئەم کەسانە گەر کچ بن سەیر نییە بەڵام ئەگەر پیاویان کوڕێک بێت هەندێک جار دەبێتە هۆی سەرسوڕمانی هەندێک کەس ئەم خۆشویستنە لە هەندێک کاتدا پێی خۆی لە بەڕەکەی دەهێنێتە دەر و دەبێتە هۆی بزواندنی حەزی سێکسی بە پێچەوانەشەوە لە دامپێدانانی هەندێک ئافرەتدا هەبووە کە بەرامبەر بە ژنێکی تر ئەم حەزەیان پەیدا کردووە بەهەرحاڵ زانست مافی بە هەردوو لەو کەسانەدا و گەیشتوتە و ئەنجامەی کە پێویستە سەبارەت بە قۆناغی منداڵی یا لاوێتی و ژینگەی بنەماڵەیی ئەوان لێکۆڵینەوە بکرێت و هۆکاریم حەزانە بدۆزرێتەوە تابلووی مێشتی مرۆڤ خاوە و هەر جۆرێک کە ژینگە پەروەردەی بکات گەورە دەبێت و بەردەگرێت ئەگەر ئازادی پێویست بۆ دەرخستنی هێز و تواناکانی مرۆڤ هەبێت بە باشی گەشە دەکات و ئەگەر لە ژینگەی داخراودا بێت و دەرفەتی پێویستی بۆ گەشەکردنی هێزە دەرونیەکانی نەبێت نەخۆش دەکەوێت و دەژاکێت
ژینگەیە کە لە نێوان دوو ڕەگەز جیاوازی دابنێت و ئەم دوانە لە یەکتر جیا بکاتەوە و جیهانی ژن بۆ پیا و نامۆ و نائاشنا و فریودەر و شەهوانی و جیهانی پیاویش بۆ ژن تاریک و زبر و نامێهرەبان و شەهوەت پەرست بکات، ژینگەیەکی ناتەندروستە. ئەم ژینگەیە ناتوانێت ژن و پیاوی تەندروست بە کۆمەلگا ببەخشێت. بەگشتی کللتور و فەرهەنگی ئەم کۆمەلگایە پڕە لە چیرۆک و شێعر و تانە و تەشەری ئەم دوو ڕەگەزە بە یەکتر. لە نمونە و پند و مەتەڵی پیرەمێرد و پیرەژنەکاندا ئەم ژینگەیە بە ناتەندروست باز دەکرێت. منداڵەکانی ئەم پیا و ژنانەی ئایندەش هەر بە شێوازی باوک و دایکەکانیان باردێن. جا ئەگەرە منداڵانە لە یەکتر جیا نەکرێنەوە، خوشک و براکان لە لای یەک لەگەڵ کچ و کوڕە ناشرین و جوانەکانی دراوسێکان لە یەک قوتابخانە و باخچە و گەڕک و یاری بکەن و سەیری سەما و هەڵپەرچەی یەکتر بکەن و لەگەڵ ناشرینی و جوانیکانی یەکتر ئاشنا ببن، دەبینن کە هەموو مرۆڤەکان لەگەڵ یەکدا یەکسانن. ئەگەر کەسێک لە شتێکدا بەهێزە لە شتێکی تردا لاوازە و ئەم هێز و بێهێزیەش لەلایەن ئەوی ترەوە، واتە هاوڕەگەزەکەی تری پڕ دەکرێتەوە. دەبینن ئەوەندەی کچ جوانە کوڕیش جوانە، ئەم دوانە بەیەکەون کە دەگەنە کامڵبوونێکی دوولایەنە. منداڵەکان لە هەمان منداڵی و فێری ژیان دەبن. بابەتەکانی فێربوونیش ئەوەندە زۆرە کە ناژمێردرێن، بەڵام ئەگەر حەسارێک لە نێوانیاندا دروست بکرێت، بەردەوام لە نێوان خەڵکانی ئەم بەرحەسار جۆرێک ترس و گومان هەیە. لەبەرەوە دۆستایەتی لە نێوان ئەم دوو ڕەگەزە دژە پێک نایەت، بەڵکو دۆستایەتی و هاوڕێتی لە نێوان دوو هاوڕەگەز سەرهەڵدەدات. دوو هاوڕەگەز بەیەکەوە هاوسۆزی دەکەن و فیداکاری دەکەن، کەواتە کاتێک کە پێدەنێتە ناو کۆمەلگا، دایمەت ترسیان لە ڕەگەزی دژ هەیە و بە زەحمەت دەتوانن پەیوەندی هاوڕێتیان لەگەڵ پێک بهێنن. ئەگەر بەهۆی بەردەوامی و خۆڕاهێنانیش هاوڕێتی دروست بێت، ئەگەر ئەم هاوڕێتیە بە ڕاستێکی باشدا ڕێنوێنی نەکرێت، تووشی لادان دەبێت کە پێویستی بە باسێکی زۆر هەیە. لەبەر دەستدانەبوون و فەرەهەمنەبوونی بواری ئاشنایەتی لەگەڵ ڕەگەز، دژ دەبێتە هۆی ئەوەی کەسەکە مەیلی بەلای هاوڕەگەزدا بڕوات و لە خۆشەویستی و حەز و خەمەکان بگرە تا حەزی سێکسی خۆی بۆ باز بکات. بەگشتی ئەم ڕووداوە لە کۆمەلگا داخراوەکان کە لە ژێر باری گرانی دابوونەریتان دیار و ئاشکرایە. سوڵتان مەحموودی غەزنەویش منداڵێک بوو کە لە ژینگەیەکی وەهادا پەروەردە کرابوو. حکومەتە دیکتاتۆریەکان بەگشتی ئەم تایبەتمەندیەتیان هەیە و بە تایبەتی لە شارەکانی ئەم جۆرە حکومەتانەدایە کە ئازادی پێکەوە بوون لەگەڵ هاوڕەگەزەکانی مرۆڤ قەدەغە دەکرێت. لە ژیانی لادێیی و عەشایری ئەم ئازادیانە و پەیوەندی ئازادانەتر ئەنجام دەدرێت. لەبەرەوە بەگشتی بە بەراورد لەگەڵ شارەکان ئەم جۆرە تێکچوونە ژینگەییانە کەمترە. لە کۆمەلگایەکی ئازاد کە کچ و کوڕێک پەروەردە کراون و خۆشەویستی یەک دروست دەبێت کە بە ئازادی هەڵبژاردنەوە هاتۆتەکایەوە، ئەڤیندارە مافەی هەبووە کە بڕوا بە ئەڤینی دڵدارەکەی بکات و بە پێچەوانەوە دڵدارەکەش توانیوێتی خۆشەویستەکەی لەگەڵ نەیارەکانیدا بەراورد بکات و لە ئەنجامدا ئەو هەڵبژێرێت. ئەم خۆشەویستیان ئەنجامی جۆرێک ئازادی و سەربەسی لە هەڵبژاردندا بووە. هەردوو ڕەگەز لە نێوان ژمارەیەکی زۆری ڕەگەزی بەرامبەریان بە ئازادی و کەسیان هەڵبژاردووە. بەپێی باسەکەی ئەفلاتون نیوەکەی تری ئەو کامڵکەر و تەواوکەری ئەو بووە، کەواتە بەگشتی ئەم جۆرە ئەڤینە خەم و دڵڕاوچەی کەمتر لە نێوان دوو ڕەگەزدا دروست دەکات. دڵڕاوچەی جیابوونەوە، بێوەفایی، خەیانەت کەمتر بینراوە کە لەم جۆرە خۆشەویستیانەدا ژن و پیا و بە پێچەوانەشەوە پیا و بۆ ژن سنوورێک بۆ ئاس و کەوتکردن لەگەڵ کەسانی تر و سنوورێک بۆ خواستەکانی یەکتر دابنێن. تەنانەت هەندێک جار بینراوە کە هەندێک لە ژنان خۆیان ژنێکی تر بۆ مێردەکەیان دەهێن و بەقەد ڕابردووش حەز و خۆشەویستیان بۆ مێرد و منداڵ و ماڵەکەیان هەیە. لەم جۆرە لە کۆمەلگای ئەمڕۆدا بە فراوانی دەبینرێت و مێژوش لەم نمونەیەی بە زۆری تێدایە. هەڵبەت پێچەوانەیەم کارەش لە دەر و دراوسێ دەبیسرێت و لە کەلتوری کۆنی ئێمەشدا هەوێ بەسەرهێنان و پەند و نمونەیە و تەنانەت لە ڕوانگەی دەروونناسی فرۆیدی ئێرەیی دایک هەندێک جار بەرۆکی کچەکەشی دەگرێت و بەرامبەر بە زاواکەی خۆی هەستێکی خۆشەویستی نامۆ دەبینێت و ئەو کاتەش کە کچەکەی دەگاتە مێردەکەی، ڕکەبەرایەتی نێوان کچ و دایک دەگاتە لووتکە و ڕقی دایک بەرامبەر بە زاواکەی زۆر دەبێت و هەر ئەمەش دەبێتە هۆی ئەوەی دژمنایەتی بەناوبانجی زاوا و خەسوو دەست پێ بکات. کاتێک فرۆید ئەم بیرۆکە وڕژێنەر و جەنجاڵیەی هێنایە ئاراوە، ویژدانی خەوتووی کۆمەلگا لە خەو هەستا و لە دژی ئەو دەستی بەگلە و گازندە و سکاڵا کرد. هەندێک لەم بیرروڕە و تیۆریانە حاڵەتی ڕۆمانسیانە و خەیاڵاوی هەیە و وەرگرتنی لەلایەن ئێمەوە دژوارە. بەڵام
لەوانەیە بکرێت بە تۆزێک وردبوونەوە و توێژ لەگەڵ خوددان بە هەندێکیاندا دابنرێت. لە کۆمەلگایەکی داخرا و باوەک سالاردا هەندێک جار دیکتاتۆری و حکوومەتیش ئەوەندە حەزیان بە ئازادی لەم پەیوەندیەدا نییە. لە بەرەوەی ئەم جۆرە ئازادیەت تەندروستە دەبێتە هۆی تەندروستی و ڕۆحی دەرونی و تاکەکانی کۆمەلگاش دەبنە خاوەنی هەستێکی ئازادی خوازی کە لەگەڵ کەسایەتی سیاسی ئەم دەوڵەتانە سازگار نییە. خۆشەویستی بۆ ئەدەب و سیاسەت. ئێران وڵاتێکی سیر و سەمەرەیە. ئەم وڵاتە بەو مێژووە درێژەی کە هەیەی ئەندێشەی زۆری لە خۆیدا پەروەردە کردووە. لە درێژایی مێژووی ئەندێشە لە ئێران مەعجوونێک لە ئەندێشەکان دەبینین کە هەندێک جار لە یەک وشەدا داڕێژراوە کە هەمان خۆشەویستیە. خۆشەویستی لە ئەدەبیاتی عیرفانی و شێعری ئاوازی فارسیدا ئەوەندە پێچاوپێچ دەبێت کە پێنووس ئاماژەی پێنادرێت. عیرفانی ئەڤیندارانە لەم پێکهاتە فکریانەدا زیاتر لە هەموو شێوازەکانی تری فکری ئێرانیدا ڕۆڵی هەیە. چەندەها جار یاری بە وشەی ئەڤین دەکرێت بە جۆرێک کە بە سەختی دەکرێت تێبگەیت کە مەبەستی شاعیر خۆشەویستی ڕاستەقینەیە یان خۆشەویستی مەجازی. ئەم دابەشکردنەی خۆشەویستی لە ڕاستیدا بە جۆرێک لەژێر دەسەڵات و پاڵەپەستۆی دابوونەریت و سیاسەتەکاندا دروست دەبێت و بۆ ناو جیهانی عیرفاندا پەرچێش دەکرێت و مەبەست لە دڵداری زەمینی بۆ خوا دەجێڕێتەوە. بەم جۆرە لە تۆمەتباربوون بە کفریان ڕابواردن ڕزگار دەبن و هەندێک جار زۆر زیرەکانە بە جۆرێک دووسەرە قسە دەکەن کە بەرامبەرەکەیان لە مەبەستیان تێبگات. بەڵام لەبەرەوەی ڕێشیکردنەوە بۆ چونکراوەیە دەتوانن بە ئاسانی بەرگری لە خۆیان بکەن و مەبەست لە خۆشەویستی بە خۆشەویستی خودایی ڕابگەێنن. ئەم جۆرە بە شاراوەی قسەکردنا لەژێر پەردەی خۆشەویستی خودایی تەنیا لە سنوور و چوارچێوەی ئەڤیندار و دڵداری زەمینیدا ناگونجێت. هەڵبەت ئەم قسەی ئێمە بەو مانایە نییە کە هەندێک کەس خۆشەویستی خوداییان نەبووە، بەڵکو ئەم جۆرە خۆشەویستیەش دیسانەوە لەژێر کاریگەری ژینگەی کۆمەڵایەتی دروست دەبن و شایانی هەڵوێستا لەسەرکردن. کۆمەلگای دیکتاتۆری بە جۆرێکی ئاڵۆز لەگەڵ ئاینیشدا گرێ دەخوات و هەڵبەتەوە ئاینەی کە جێگەی پەسەندی ئەو جۆرە کۆمەلگایە. عارف بە خۆشەویستی خودایی لە ڕاستیدا هەم بۆ ڕوبەڕووبوونەوەی سیاسەت دەڕوات و هەم بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاینی دیکتاتۆر. عیرفانی ئەڤیندارانە بە دوای ئازادیەوەیە، ئازادی سیاسی و ئازادی ئاینی، بەڵام لە بەرجی معشوقی خودایی هەرەم پەیوەندیە کە لەگەڵ سەرچاوی بوون و هەستیدا دروست دەبوو ڕێگر دەبوو لەوەی تۆمەتی کفر و لادانیان لێ بدرێت، هەرچەند کە نمونەیەکی زۆرمان لە مێژوودا هەیە کە لەم ڕێگەیە سەریان گەیشتوتە سێدارە. لە چیرۆک و حیکایەت و بڵاوکراوەکانی ئەم عارفانەدا خەرمانێک بیرۆکەی ئازادی خوازی دەبینرێت کە تەنانەت پێیان ناوەتە هەرێمی فەنابوون لە خوددادا و تەنانەت ڕخنەیان لە خوڵقێنەری تاک و تەنیا گرتووە. بەزانی بێزمانی و لە بەرجی خۆشەویستیدایە کە ڕخنەی تون لە کۆمەلگا دەگیرێت. هەر بەو جۆرەشە کە خۆشەویستی خودایی بەمانە و خۆشەویستی خاچی بە ڕوخسار دەزان و بە شوێن ماناون. عارفەکان پێیان وایە کە دیمەنی جوانی سروشتی ڕوویەکە لە جوانی مانای دەرونی پەروەردگار. ئەدەبیاتی عیرفانی پڕە لە چیرۆک و جێڕانەوە و حیکایەتی ئەڤیندارانەی خاچی کە مانای ئاسمانیان پێدا و ڕوخساری جوانیان بە مانای جوانی خوڵقێ نەرزانیوە. بەهەرحاڵ ئەگەر بمانەوێت تۆزێک بەڕاست بینایەنە بڕوانین و لە ڕوانگەی عیرفانی بچینە دەرو لە ڕوانگەیەکی ترەوە لێ بڕوانین، ئەم پرسیارە دێتە ئاراوە کە ئایا بەڕاستی جیاوازێک لە نێوان خۆشەویستی خودایی و خۆشەویستی خاچیدا هەیە؟ کاتێک کە هێزە سێکسی و هەستیەکانی مرۆڤ بەرامبەر خۆشەویستی زەمینی دەجوڵێت، چۆن دەتوانرێت هەستی پاچی خودایش لەگەڵدا تێکەڵ بکرێت؟ هەڵبەت ئەمە کارێکی زۆر دژوارە، بەڵام ڕەت ناکرێتەوە کە هەستی خودایی لە ئارادا نەبێت. بەڵام ئەوەندەش دەکرێت هەستی سێکسی و ئەڤینداری مرۆڤ ڕەت بکرێتەوە کە لە هەستی خوداییدا ڕەت کراوەتەوە. لەبەرەوە ناچارین کە بڕوا بە دوو پێناسەی خۆشەویستی پاک و خۆشەویستی ناپاک بکەین، بەڵام لەم پێناسەیەشدا هەڵوەستە بکەین. مەگەر دەکرێت هەستی سێکسی مرۆڤ بخرێتە چوارچێوەی خۆشەویستی ناپاکەوە، بەڕاستی بێویژدانی دەبێت، کەواتە دەبێت بیر لە شتێکی تر بکەینەوە و ئەمەش هەمان مەبەست و ئامانجە. بەرحاڵ چ بە مەبەستی چێژی جەستەیی بێت و چ بە مەبەستی چێژی ڕۆحی، لە هەردوو حاڵەتەکە باسی چێژ دێتە ئاراوە. چێژیش وەکو هەموو شتێک کەم و زۆری هەیە و ئەگەر لەو پێناوەدا نێوەندەکەی بپارێزرێت پێناچێت لەگەڵ عەقلی تەندروستە نەگونجێت و ڕەت بکرێتەوە. کەواتە دەکرێت بڵێن خۆشەویستی چ بە مانە عیرفانیەکەی مانا و چ بە شێوازە خاچیەکەی ڕوخسار
بە دوای یەک شتەوەن و ئەویش هەمان چێژە، بەڵام یەکێکیان ناو دەنین چێژی ڕۆحی و ئەوی تریش چێژی جەستەیی و لە ڕوانگەی سێهەمەوە لە چێژی جەستەییەوە دەگەینە چێژی ڕۆحی. بەڵام پێویستە سەبارەت بە ڕوانگەی سێهەم بزانین بۆچی لە چێژی جەستەییەوە دەگەینە چێژی ڕۆحی. پێدەچێت هەندێک بارودۆخی کۆمەڵایەتی سیاسی کاریگەری لەسەر دروستبوونی ئەم شێوازە بیرکردنەوەی هەبوو بێت، دەنا بە شێوەی سروشتی دان بە دوو جۆر، چێژی ڕۆحی لەگەڵ خۆشەویستی ڕۆحی و چێژی جەستەیی لەگەڵ خۆشەویستی جەستەییدا دەمرێت. کەواتە دەبێت مەزەندە بکرێت کە گیر و گرفتی سیاسی کۆمەڵایەتی بووەتە هۆی ئەوەی یەکێکیان بکەن بە سەرپۆشێک بۆ ئەوی تر. هەڵبەت دۆزینەوەی ئەم سنوورانە ئەرچێکی دژوارە، بەڵام ناڕاست نییە و دەبێت هەوڵ بدرێت لە نێوان ئەم دوانەدا جیاوازی بکرێت و بە شوێن هۆکاری زانستی دروستبوونی هەریەک لەم جۆرانەدا بگەڕین بۆ ئەوەی ئەنجامێکی ڕاست وەدەست بێت. ئەندێشەی یۆنانی و خۆشەویستی. باسکردنی ئەندێشەی یۆنانی و ئەڤین هێندە ئاسان نییە و دژواری تایبەتی هەیە. لە گرنگترین ئەم دژواریانە وەرنەجێڕانی زۆربەی نووسراوە کلاسیکیەکانی یۆنانی کۆن بە فارسی و هەر ئەم مەسەلەیەش هۆکاری ئاشنانەبوونی ئێمەیە بە زۆربەی ئەندێشە و بیرۆکەکانەوە. لەگەڵ هەموو ئەو گرفت و باسانە دەمانەوێت هەنگاو بۆ ناو ئەم بوارە بنین بۆ ئەوەی لە دەرفەتێکی گونجاو و لە نووسینێکی تردا ئەم لاوازی و کەم و کوڕیانە نەهێڵین. ناسینی وردی تەوژمی ئەندێشە لە یۆنانی کۆن ئەرچێکی ئاڵۆزە، لەبەرەوەی کە سەرهەڵدانی بیرۆکە جۆرا و جۆرەکان و بە تایبەتی گەشەکردنی فەلسەفە و لەقێکی ئەو فەلسەفەیە کە ناوی فەلسەفەی ئەڤین و خۆشەویستی لێدەنین لەم قۆناغا یارمەتیدەری ئەم ئاڵۆزیەیە. بێگومان بیستوتانە کە شارستانیەت لە بین نەهرەین دەست پێ دەکات و دوا بە دوای ئەویش میسر و چین و ئێران و یۆنان دێن، کەواتە دەبێت دام بەوەدا بنرێت کە گواستنەوەی زانستەکان لە نێوان ئەم شارستانیەتانەدا ئەنجام دراوە. خوێندنەوەی مێژووی زانست کە خۆی لە خۆیدا ئەمڕۆ کراوە بە بەشێکی فراوان، هانمان دەدات بیر لەوە بکەینەوە کە شارستانیەت ئەنجامی دەستکەوتەکانی مرۆڤە لە بواری گەشەکردنی فکری و پەیوەستنیە بە نەتەوە یانگەل یا کەسێکی تایبەتی و سەرجەم مرۆڤایەتی ڕۆڵیان لە گەشەکردنیدا جێڕاوە، بەڵام هەر کامیان لە سەردەمێکی تایبەتیدا و شتێکی زیاد کردووە لەسەری. تەنانەت گەشەکردن و پەلوپۆخستنی کەلتور و شارستانیەتی بینە نەهرەین میسر دەگەڕێتەوە بۆ کۆنترین دەستکەوتی مرۆڤ کە لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە لەم نووسراوەدا ناگونجێت. لە قوشبنێکی ئەم گۆخاچیا لە دوورگەکانی کەرت، قوبرس، یۆنان، دوورگەکانی ئیۆنی و بەشێک لە ئەنادۆڵ و تورکیای ئەمڕۆژ شارستانیەت لە گەشە سەندندا بوو. دەبێت بڕوا بەم وتەیە ئیبن خەلدون و پاش ئەویش مۆنتیسکۆ بکرێت کە جوگرافیا کاریگەری تایبەتی لەسەر جۆری ئەندێشە و هەڵسوکەوت و دابوونەریدا هەیە. بەڕاستی پێگەی جوگرافیایی ئەم دوورگانەی باس کران کاریگەری بەرچاوی لەسەر جۆری بیرکردنەوە و هەڵسوکەوتی گەلانی ئەم ناوچەیەدانا. بەوردبوونەوە لە مێژووی گەشەسەندنی مرۆیی هاوکاتبوونی قۆناغەکان دەردەکەوێت، بەڵام لێرەدا چاوپۆشی لە ڕەوتی گەشەسەندنی فکری بینە نەهرەین و میسرەکان دەکەین و سەرنجێک لە دوورگەکانی ئێژە دەدەین. نزیکەی 2000 هەتا 3000 ساڵ بەر لە زاین خەڵکانی ئەم ناوچەیە شوێنەواری ئەوتۆیان لە خۆیان بەجێ هێشتووە کە لە نێوانیاندا دوورگەی کرد گەشەسەندنی فکری تایبەتی پێوە دیارە. دەکرێت ناوی پاشا ئەفسانەییەکان و بە تایبەتی پاشای بەناوبانگ مینۆس ببڕێت کە ئەم سەردەمانە بە ناوی ئەوەوە ناونراوە و بە سەردەمی مینۆسی بەناوبانگە. مێژووی ئەفسانەی باسی قۆناغی گەشەسەندنی فکری یۆنانیش دەکات و ئەم قۆناغە بە قۆناغی هێلینی یا هێلاسی ناونراوە. ئەم یۆنانیانە تێکەڵەیەک لە 3 توخمی ڕەگەزی بوون. یەکەم ڕەگەزی ئاڵپی هاوکات لەگەڵ قۆناغی بەردینەی نوێ لە سەرزەمینی ڕەسەنی یۆنان. دووەم ڕەگەزی میتەرانەیی لە سەردەمی هێلاسی سەرەتایی و مینۆسی. سێم ڕەگەزی باکووری لە سەردەمی هێلاسی ناوەندی و پاش ئەوە. کەواتە یۆنانیەکان بوون بە میراتگیری قۆناغی کەلتوری شارستانیەتی کرد و ڕێگدانەوەی ئەم کەلتورە بە تایبەتی لە نووسراوەکانی هۆمەر شایانی خوێندنەوە و لێکۆڵینەوەیە. کیتۆ لەم بارەیەوە دەڵێت شارستانیەتی قۆناغی بەردینەی نوێ لە نزیکەی 4000 ساڵ بەر لە زاینەوە دەست پێ دەکات هەتا ساڵی 2800 بەر لە زاین دەگاتە سەردەمی مفەرەغ و پاش ئەوەش گەیشتە شکۆمەندیەک کە تێکەڵ بوو بە گەشانەوە و دابەزین هەتا ئەو کاتێک کە کنووسوس لە 1400 ساڵ بەر لە زاین تاڵان کرا و لە ناچوو.
شوێنی دەستپێکردنی ئەم شارستانیەتە کنوسۆس بوو پاشان بۆ ناوچەکانی تری وەک کرد بەرەی سند و دوای ئەوەش وردە بەرەو دوورگەکانی ئێژە و زۆربەی بەشەکانی تری وەک یۆنانی باشوور و ناوەڕاست و کەنارەکانی ئاسیای بچووک فەڵەستیایی گرتەوە. لە 1600 ساڵ بەر لە زاینەوە هەندێک لەو شوێنانە لە زەمینلاندی یۆنان وەک ناوەندی شارستانیەت لەگەڵ کێرتکۆس کەوتنە ململانێ و لە ئەنجامدا پاش وێرانبوونی کنوسوس بوون بە میراتگری ئەو شارستانیەتە. لەم ناوەدا موکنیای کەوتە سەروی هەمووی و بەش شارستانیەتی موکنیایی ناوبانجی دەرکرد کە ڕنگدانەوەی ئەم شارستانیەتە لە بواری یازایەتی ئیلیادا دەبینرێت. میراتی کردگەیشتە کللتوری و موکنای و موکناییەکان پەیوەندی بازرگانی و کللتوریان لەگەڵ سیسیل، میسر، فەڵەستین، قوبرس، تروا و مەکدۆنیا دروست کرد. لە درێژەیەم واسەدا لە گرنگیە مەعاڵ و گۆڕە فکریانەدا لە گەشەکردن و پێشکەوتنی فەلسفەی یۆنانی تێدەگەین. لەم ناوەدا هاتنی نەتەوەکانی دووریانس دەبینین. ئەم نەتەوانە کولتور و شارستانیەتی زۆر نزمیان هەبوو. کۆچەریە تازەکانی تریش وەک ئایولیها، یونیاها پێیان زیاد بوون و هاتنە سەریان. ئەم نەتەوانە هەتا ماوەیەک بوون بەڕێگر لە بەردەم گەشەکردنی فکری یۆنانیەکان و هەروەها بوونە هۆی دامرکاندنەوەی گەڕی کەلتوری ئێژەیەکان. تەنانەت لە نووسراوەکانی میسری هاتیەکان نەتەوەی ئاریا لە تورکیای ئەمڕۆ نزیکەی 2000 ساڵ بەر لە زاین و بابلیەکانیش ئاماژە بە کەلتوری ئێژەیی کراوە. چیرۆکە باوەکانی ناوچەی ئێژە سنگ بە سنگ دەگوازرایەوە کە باسی لە ژیانی خەڵکی کۆن دەکرد و هەر ئەم ئاماژانە لە بابەتەکانی توکدیوس، هۆردود و هێرژیل، سترابۆن، پلۆتارک و یۆسانیاسدا ماونەتەوە. شوێنی بەیەگەیشتنی ئەم دوو کللتوری مینوسی و فنیمی و کەمێک دوای ئەوەش کللتوری یۆنان دوورگەی قوبرس بوو. ئەم دوورگەیە لە 2000 ساڵ بەر لە زاینەوە لەلایەن میسریەکانەوە دۆزرابەوە و لە ژێر دەسەڵاتی فیرعەونەکانی میسردا بوو، بەڵام کۆچەریە یونیەکان کەمێک درەنگتر قوبرسیشیان خستە ژێڕچێفی خۆیانەوە. لە بەیەگەیشتنی ئەم کللتورانە یەکێک لە گەورەترین شاکارە ئەدەبیەکانی جیهان خوڵقا کە بە ناوی شاعیرێکی نابینا بە ناوی هۆمرا، هەرچەند کە هەندێک کەس گومانیان لە بوونی ئەودا هەبووە، بەڵام ئێستا هەموو لەو بڕوایەدان کە ئەو لە سەدەی نوێ بەر لە زایندا ژیاوە. ئەو بە هەژاری و دەست کورتی لە شارێکەوە بۆ شارێکی تر سەفەری دەکرد و شعری دەهۆنیەوە. لە شعرەکانی ئەودا شانازیە نەتەوەیەکانی نەتەوەی یۆنان باز دەکرا و هەستی خەڵکی دەبزواند. ئیلیاد کە لە 24 بابەت پێکهاتووە چیرۆکی پڕمانە و قارەمانانەی گەڕانەوەی ئۆلیس پاڵەوانی بەناوبانجی شەڕی تروایە کە لە ناو ڕێ تووشی ڕووداوگەلی ناخۆش دەبێت. لە وڵاتەکەی ئەو ژنە بەوەفاکەی بەناوی نیپلۆپ و کوڕە حەڵالزادەکەی بەناوی تلماک لە چاوەڕوانی ئەودان، بەڵام دەستێک لە خەڵکەکە کە پێیان وایە ئۆلیس لە ناوچووە دەیانەوێت هاوسەرە جوانەکەی ناچار بکەن مێردێکی تر هەڵبژێرێت. بەڵام لەو کاتەدا ئۆلیس بە شێوازێکی نەناسراو دەگەڕێتەوە و تۆڵە لە خوازبێنیکەرە بێشەرمەکانی هاوسەرەکەی دەکاتەوە. هەڵبەستێکی تری هۆمەر کە هەم دیسان چیرۆکی خۆشەویستی تێدا باسکراوە ئێلیادا، ئەم چیرۆکە جێڕانەوەی شەڕی نێوان خەڵکی یۆنان و تروایە. پاریس کوڕی پاشای تروا هێلێنی شازادەی جوانی یۆنانی لە چنگ مێردەکەی دەربهێنێت و دەبێتە هۆی تووڕەبوونی یۆنانیەکان. پاڵەوانەکانی یۆنان 10 ساڵ هەوڵ دەدەن دەروازەی شاری تەروا بکەنەوە، بەڵام سەرکەوتوو نابن. دواتر بە ڕێنوێنی ئاتنا ئەسپێکی داری گەورە دروست دەکەن و خۆیانی تێدا حەشار دەدەن و دەچنە ناو شارەکە. ئەو ئەسپەداریە گەورەیە کە وەک دەستکەوتێکی شەڕ لەلایەن تراویەکان دەستی بەسەرداگیرا ئەوانی مەست و سەرخۆش کرد. لە ناکاو کۆمەڵێک لە پاڵەوانەکان لە ئەسپەکە هاتنە دەر و دەروازەکانی شاریان کردەوە و شارەکەیان خستە ژێردەسەڵاتی سوپای یۆنان. بەڵام لە ناواخنی ئەم چیرۆکەدا خۆشەویستی قسەی یەکەم دەکات. هەرکام لە پاڵەوانەکان بە شوێن عەشق و خۆشەویستیدا دەڕۆن. پاش داگیرکردنی شار یەکێک لە کچەکانی پێریام کە ناوی کاساندرا بوو و پێش بینیدا گیرکەرانی تروای کردبوو دەبێت بە کەنیزی ئاگامنون. کچەکەی تر کە ناوی پۆلیکسنا دەبێت بدرێتە ئاخیلوس لەسەر گۆڕەکەی ئەو سەری دەبڕن. هێلکۆ بێوەژنی پێریام دەدرێت بە ئۆلیس و ئاندروماک بێوەژنی هێکتۆر دەدرێت بە نئوپتولوم. بەڵام پاش گەڕانەوەی پاڵەوانەکان بۆ یۆنانیش ڕووداوی ئەڤیندارانەی تریش سەر هەڵدەدات. ئاگامنون شاهی شاکان کە گەڕایە بۆ میسن
برازاکەی خۆی بە ناوی ئەگیست لەگەڵ هاوسەرەکەی ئەودا پەیوەندی ناشەرعی دروست کرد بوو، کوشت و کاساندراش لەگەڵ ئەودا کوژرا. ئۆلیس کە چیرۆکەکەی لە ئۆدیسەدا هاتووە پاش گەڕانەوەی لە وەفاداری هاوسەرەکەی خۆی کە پێشتر باسکرا تێگەیشت. لەناو خوداکانی یۆنانی هێرا کە دواتر لە ئەفسانە ڕۆمیەکان ناوی ژنۆمی لێنرا، هاوسەر و خوشکی زئوسا کە خوداوەندی ئاسمان و مانگ و ژن و مێردایەتیە، هێرا پاسەوانی ژنە مێردارەکان و پشتیوانی ئەوان لە کاتی منداڵبوونا. لە سەرنج ڕاکێشترین بەشەکانی ئەفسانەی هێرا وتوێژی زئوس و هێرایە سەبارەت بەوەی کە پیا و ژن کامیان زیاتر و باشتر چێژ لە خۆشەویستی وەردەگرن، بە بڕوای زئوس ژنان لەم کارەدا زیاتریان بەردەکەوێت، بەڵام هێرا لەو بڕوایەدا بوو کە چێژ وەرگرتنی پیاوان زیاترە. لە ئەنجامدا بڕیار دەدەن لە تیرسیاس کە ماوەیەک پیا و ماوەیەکی ژن بوو پەرسیار بکەن. تیرسیاس لایەنی زئوس دەگرێت و دەڵێت ئەگەر لەم کارەدا دە چێژ هەبێت، یەکێکیان بە نەسیبی پیاوان و نەوەی تری بۆ ژنان دەبێت. ئاژەڵی تایبەتیان هێمای ئەم خوداوەندە تاوسە. لە خوداوەندەکانی تر ئافرۆدیتە کە خواوەندی خۆشەویستیە. سەبارەت بە لەدایکبوونی ئەو، ئەفسانەکان دەڵێن کە کاتێک کڕنووس کوڕی ئۆرانوس ئەندامی نێرینەی باوکی بڕی، ئەو ئەندامانە کەوتنە ناو دەریا و بەم جۆرە ئافرۆدیت کە بە ناوی ژنی لە شەپۆل لەدایکبووی نوتفەی خوا بەناوبانگە لەدایک بوو. ئەفسانەیەکی تر ئەو بە کچی زئوس و دیون دەزانێت. هەرکە ئافرۆدیت لە دەریا هاتە دەر، شەماڵی ڕۆژئاوا ئەوی بەرەو کەنارەکانی قوبرس برد بۆ سەرزەمینێک کە بە سەرزەمینی ئەڤین بەناوبانگە. سەبارەت بە ئەڤینداریەکانی ئەو چیرۆکی زۆر باسکراوە کە لە دووبارەکردنەوەیان چاودەپۆشین. ئەو بابەتانەی لە ئیلیاددا باسکراون لەسەر ئەم 6 تەوەرە دەسوڕێنەوە: یەکەم جوانی، دووەم تووڕەیی، سێم تەماح و خۆبەزلزانین، چوارەم فڕوفێڵ، پێنجەم ئازایەتی، شەشەم ڕوودا و بەدبەختی. هێلین کە نوێنەری جوانیە دەبێت بە ئاگر خۆشکەری شەڕ. ئێمەش دەڵێن جوانی دەتوانێت وێرانکەر بێت. لە جیهانبینی هۆمەر هەتا جیهانبینی فەلسەفی، هۆمەریش وەک بیرمەندەکانی تر بە شوێن چۆنەتی ژیان و مردندا بوو و ئەم بیرۆکانەی خۆی لە زمانی پاڵەوانی چیرۆکەکانی و کردەوەکانیدا پێشانداوە. لە بیرۆکەی ئەفسانەیی پاڵەوانێتی هۆمەر، هۆست مرۆیی خراوەتە بەرچاو و لەم ڕوانگەیەشەوە ئێرانیەکان هاوبەشی بیریان هەیە، بەڵام لە ئەندێشەی یۆنانی فکر دەبێتە زەمینی و ڕاستگەراترە، بەڵام لە ڕاستایی بیری ئێرانی بەرەو ئاسمانیان لاهوت دەڕوات و دەبێت بە ناسووتی. لە یۆنان فەیلسوفە سروشتیەکان بەر لە سوقرات سەرنجیان لە جیهانی دەرەوەدا بوو و هاوکاری بیرکاری بە دوای پەردە هەڵگرتن لەسەر نهێنیەکانی سروشت لە ئاسمان و زەوی بوون و مرۆڤ و جیهانی دەرونی ئەویان کەمتر لەبەرچاو بوو. فیساگۆرس بڕوای بە ئەدەبی بوونی ڕۆحە بوو، عەقڵ و عێرفانیشی تێکەڵبێک کرد بوو، ڕاستی بە سەقامگیر و هەتایی دەزانی. سۆفستاییەکان گومانیان لە هەموو شتێک دەکرد و هیچ پێوەرێکیان لا پەسەند نەبوو و مرۆڤیان بە سەرچاوەی هەموو ئێش و کارەکان دەزانی. پارمیندس بڕوای بەیەکبوون و سەقامگیری هەبوو، ئەوە زۆری و جوڵەی لەلا وەهم بوو. هێراکلوس بەردەوامی و بێجوڵەیی لە هیچ شتێکدا نەدەبینی و گۆڕانی بە یاسای گشتیکەون پێناسە دەکرد. بەوتەی ئاسپەرس، ئەفلاتۆن دەیەوێت هەموو لایەنەکانی فکری ڕاستی باز بکات و تەنانەت ئەو کاتانەی کە خۆی بوێری بۆ دەربڕینی هەندێک لەو بیرۆکانە نەبوو. ئەوانەی لە زمانی سوقراتەوە باز دەکرد لە بابەتی میوانداریشدا، کاتێک کە سوقرات ڕای خۆی سەبارەت بە ئەڤینی ناپاک باز دەکات، لە زمانی ژنێکەوە دەیجێڕێتەوە. ژیان و ئەندێشەی ئەفلاتۆن. ئەفلاتۆن کە لە زمان ئەوروپیەکان بە پلاتۆن دەناسرێت، لە ساڵی 427 بەر لە زاین لە شاری ئەسفینای پایتەختی وڵاتی یۆنان چاوی بە دنیا هەڵێنا. ئەفلاتۆن لە بنەماڵەیەکی ئەشرافی پەروەردەکرا، باوکی ناوی ئاریستۆن و دایکی ناوی پریکتۆنە. باوکی ئەفلاتۆن لە سەردەمی منداڵی کوڕەکەی دەمرێت و ئەفلاتۆن لەگەڵ دایکیدا بە تەنیا جێدەهێڵێت. گوایە لە یۆنان شوکردن و ژنهێنان لەگەڵ مەحرەم و نزیکەکان دژی دابوونەریت نەبووە، لەبەرەوە دایکی ئەفلاتۆن لەگەڵ براکەیدا هوریلانکس دەبنە خێزان و تەمەنی هەتا ساڵی 366 بەر لە زاین بەردەوام دەبێت. ئەفلاتۆن لە لاوێتیدا خۆلیای وەرزش بووە، ئەو کە لە ڕاستیدا ناوی ئاریستۆکلس بوو بەهۆی شانیپانی نازناوی پلاتۆن واتە شامپان وەردەگرێت. پێگەی سیاسی و کۆمەڵایەتی بنەماڵەی ئەفلاتۆن
کاریگەری زۆری لەسەر گەشەکردنی زانستی سیاسی ئەو هەبوو. هەر ئەو ئەزمونەش بوو کە لە ئەندێشەی پەرتووچی کۆمار و یاسادا ڕەنجیدایەوە. هەروەها دوو کەس لە ئەندامانی بنەماڵەکەی کاریگەری بەرچاویان لەسەر ژیانی ئەودا هەبوو. یەکێکیان خارمیدس بوو کە خاڵی بوو، ئەوی تریش ئامۆزاکەی دایکی بە ناوی کریتیاس. خاڵی ئەفلاتون ئەوی بە سوقرات ناسان. ئەفلاتون لە تەمەنی 20 ساڵیدا سەرقاڵی شعر و مۆسیقا و ڕەسمکردن بوو. هەروەها لە ڕێی مامۆستاکەی بە ناوی کراتیلوس ئاشنایەتی لەگەڵ فەلسەفەدا پەیدا کرد. ئەفلاتون ماوەیەکیش سەرباز بوو. پاش مردنە بازارەکەی سوقرات لە ساڵی 399 بەر لە زاین، ئەفلاتون لە ئەسینا دەرچوو بەرەو میسر ڕۆیشت. لە پاشان چووە ئیتالیا و لەوێ لە ئەنگرانی فیساغۆرسی ناسی و لەگەڵ زانای بەناوبانگ ئارخۆتاس بوو بە هاوڕێ. ئەفلاتون پاش ماوەیەکی تر گەڕایەوە بۆ ئەسینا و قوتابخانەیەکی بە ناوی ئەکادیمیا دروست کرد. دواتر لە ساڵی 347 بەر لە زاین کۆچی کرد. ئەفلاتون یەکەم فەیلسوفی خۆشەویستێک کە کاتێک بەرەو سەرچاو سەرەتا بەرز دەبێتەوە و دەگاتە ڕاستی خۆشەویستی. هەموو ئەفسانەکانی پێشتر کە ئیرۆس بە شێوەی خوای بەدیهێنەر بەرجەستە دەکات بۆ ئەو بێنرخ دەبن و بۆ قۆناغی هۆکار و هێمادا دەبەزن. تەنانەت وشەی فەلسەفە خۆشەویستیە بۆ زانایی نەک خودی زانایی، ئەو تەنانەت خۆشەویستی زەمینیش ڕەت ناکاتەوە و بە بۆچوونی ئەو حەزی جنسی و ئەڤینی ناپاک ڕاستێکی حاشا هەڵنەگرە. ناوەڕۆکی میوانداری، شوێنی ڕوودانی میوانداری ماڵی ئاگاتۆن. ئەو کاتێک کە ئێمە منداڵ بووین واتە و کاتێک کە ئاگاتۆن بۆ تراژیدیا یەکەمی خەڵاتکرا، بەو هۆیەوە ئەو هاوڕێکانی ئاهەنگیانجێڕا. ئامادەبووان فێدروس، پۆزانیاس، ئۆروکسی ماخوس، ئەریستۆفاسن، ئاگاتۆن، سوقرات، ئەلیگبیادس، کۆمەڵێک مەیخۆر. ئەو پیاوەی باسەکەی جێراوەتەوە بۆ من خەڵکی فالرومە و ناوی ئاپۆلۆ دروسە بەهۆی ئاشنایەتی لەگەڵ سوقرات، خۆلیای باس و بابەت و وتە و چیرۆکەکانی حکمت و فەلسەفە بووە. ئەو ڕاستی و دروستی چیرۆکەکەی لە سوقرات پرسیار کردو و سوقراتیش لە ڕاستی بابەتەکە دڵنیایی کردوێتەوە. چیرۆکی ئەریستۆدیمس. ئەریستۆدیمس جێڕایەوە کە ڕۆژێک سوقراتم بینی کە تازە لە حەمام هاتبووە دەر و پێڵاوی لە پێ بوو. و لەبەرەوەی پێڵاو لە پێبوونی سوقرات چاوەڕوان کراو نەبوو، لێم پرسی بەم ڕازاوەیە بۆ کوێ دەچێت. گوتی بۆ ئەو میواندارەی کە ئاگاتۆن بۆ خواردنی ئێوارە ڕێکی خستووە دەڕۆم. بەڵێنم پێداوە بچم و لەبەر ئەوەی پیاوێکی شیاوە بۆیە منیش بە ڕازاوەی دەچم. تۆ بۆ لەگەڵم نایێت؟ وتم تۆ چی بڵێی وا دەکەم. وتی کەواتە لەگەڵم وەرە و با پەندێکی بەناوبانگیشت بۆ باز بکەم. پیاوچاکان لە ناکاو بۆ میوانی ژێردەستەکانیان دەڕۆن، بەڵام من ئەو پەندە دەگۆڕم و دەڵێم ئاگاتۆن لە ناکاو بۆ میوانی پیاوە گەورەکان دەڕوات. ئەریستۆدیمس گوتی ئەی سوقرات، من دەترسم لەوێ بڵێن تۆ بۆ هاتوویت، کەواتە باشتر وایە تۆ پێیان بڵێ بۆ لەگەڵ تۆم. لەبەرەوەی من پێیان دەڵێم تۆ بانگێشتت کردوم. سوقرات وتی ئێمە دوو کەسین بە یەکەوە دەڕۆین، لە ناو ڕێ بەهانەیەک دەدۆزینەوە با بڕۆین. لەبەر دەرگا خزمەتکارێک پێشوازی کردین و چووینە ژوور. پاش بەخێرهێنان و ناخواردن گەیشتینە ئەو یەک دەنگجەی کە باسی ئەو ئاهەنگەمان خۆشەویستی بێت. هێزی خوداوەندی خۆشەویستی. فیدرۆس بەم جۆرە دەستی بە قسە کرد ئەبین خوداوەندێکە بەتوانە و سەرسوڕهێنەر، بەڵام زیاتر لە هەموو شتێک لەدایکبوونی ئەو سەرسوڕهێنەدا، لەبەرەوەی کە ئەو لە کۆنترین خوداوەندەکانە و گەورەیشی هەر لەوەدایە. کەس باسی دایک و باوکی ئەوی نەکردووە، نە شاعیرەکان، نە لە شعرەکانیاندا و نەبێژەرانی تریش. هیسوودی شاعیری هەژاران دەڵێت سەرەتا پشێوی بوو، پاش ئەوە زەوی سنجی پانی خۆی کردەوە. ئەزەل و بێجوڵەیی بنەمای هەموو شتێکە و خۆشەویستی، کەواتە زەوی و خۆشەویستی بوون کە بوون بە جێگرەوەی پشێوی و بێسەروبەری. پەرماندیسی شاعیریش لە تیۆری خۆڵقاندا دەڵێت لە قافڵەی خوداوەندەکانیش سەرەتا خۆشەویستی خۆڵقێندرا. ئەکۆزیلاۆس کە ئەویش لە شاعیرە کلاسیکیەکانی ڕۆمیە لەگەڵ هیسۆدا هاوڕایە. خاوەنڕاکانی تریش خوداوەندی خۆشەویستی بە کۆنترین خوداوەند دەزانن، کەواتە خۆشەویستی نەتەنیا دیرینترین خوداوەندەکانە، بەڵکو زیاتر لە هەمووان سەرچاوی بەخشندەی و سۆزە. بۆ گەنجێک کە ژیان دەست پێ دەکات چ بەختەوەریەک لەوە زیاتر کە بیندارێکی پاچی هەبێت. بۆ عاشقێکیش هیچ نیعمەتێک گەورەتر لە دڵدارێکی خۆشەویست نییە. ئەو بنەمایە کە ڕێنوێنی کەری ژیانی پیاوانی شەریفە پاسەوانی بەهێزتر لە خۆشەویستی نییە. نەخزم و کەسوکار، نەپارە و شکۆمەندی لە نێو پیاوەندا ئەو کارێک کە خۆشەویستی پێی دەکرێت ناتوانن بیکەن.
لەو بنەمایە کە باسم کرد مەبەستم هەستی شەرەف و ڕێزلێنانی زاتە کە بەبێ ئەوە خەڵک و کۆمەڵگاکان هیچیان پێ ناکرێت. ئەگەر عاشق ئێشێک بکات کە لەگەڵ کەسایەتیدا نەگونجێت ویان ئەگەر کەسایەتەکەی بروشێت ترس بەسەریدا زاڵ دەبێت و ئەوەندەی کە خەم و ئازاری ئەوەی هەیە کە خۆشەویستەکەی پێی بزانێت ئەوەندەی خەمی نییە کە دایک و باوک و کەس و کارەکەی پێی بزانن. دڵدارەکەش ئەگەر تووشی وەها گرفتێک بوو زیاتر لە هەموو کەس لای خۆشەویستەکەی شەرمەزار دەبێت. ئەگەر بکرێت کارێک بکەین سوپا یان دەوڵەتێک هەمووی لە عاشق و معشوق پێک بێت ئەوان دەبنە باشترین جەنگاوەران و دەسەڵاتداران. کاتێکشان بەشانی یەک شەڕ دەکەن ئەگەر ژمارەیشان کەم بێت بە سەرجیهانێکدا سەردەکەون کامە ئەڤیندارەکە کاتێک دەیەوێت لە گۆڕەپانی شەڕا بکات و چەکەکەی فڕێداتە سەرزەوی پێی خۆش نەبێت کە هەموو عالەم سەیری بکەن هەتا ئەوەی کە خۆشەویستەکەی لەو حاڵەدا بیبینێت. عاشق ئامادەیە 1000 جار بمرێت بەڵام سەرنجی خۆشەویستەکەی لەو کاتی سەرشۆڕیەدا بە ئەو نەکەوێت و کامە ئەڤیندارەکە لە کاتی مەترسی بەرگری لە دڵدارەکەی نەکات و ڕێگەی ڕاکردن بگرێتە بەر. لە بەرچاوی معشوق ترسنۆکترین پیاوان دڵی شێر پەیدا دەکەن و ئیلهام و هێز لە ئەڤین وەردەگرن. ئەو ئازایەتیەی کە هۆمەر دەڵێت خەڵاتی ئاسمانیە کە خوا دەیخاتە ناو دڵی پاڵەوانە هەڵبژێردراوەکانیەوە خۆشەویستی دەخڵقێنێت. خۆشەویستی وا لە پیاوان و ژنان دەکات کە لە پێناو خۆشەویستەکەیان بمرن. ئەلکسیس کچی پێلیاس کە لە شانازیەکانی یۆنانا لە پێناو مێردەکەیدا گیانی بەخشی. کەسێکی تر ئامادەی ئەم کارە نەبوو هەرچەند کە مێردەکەی هەم باوکی هەبوو هەم دایک پاچی خۆشەویستی ئەو ئەوەندە زیاتر بوو لە پاچی خۆشەویستی ئەوان بە جۆرێک کە باوک و دایکی لە بەرامبەر ئەو بە کوڕەکەیان بێگانە بوون. بەس پەیوەندی ناویان لەگەڵدا هەبوو. فیداکاری ئەلکسیس لەو پێناو خۆشەویستی وەها لە جەماوەر و خوداوەندەکاندا کاریگەر بوو کە لە ناو ژمارەیەکی زۆر لەو کەسانەی کە بە پاچیەوە ژیاون تەنیا ئەو بوو کە خواکان ڕێگەیان پێدا بە زیندوی بگەڕێتەوە بۆ دنیا. ئەمەیە هێز و پلەپای ئەڤین لە لای خواکان و فیداکاری و پاچی عاشق بەو جۆرە خەڵات دەکەن و پاداش دەدەنەوە. بەڵام ئەرفیوس مۆسیقاژەنی کوڕی ئاگرس بەدەستی بەتاڵگەڕایەوە و بە پێشاندانی تارماییەکی خۆشەویستەکەی گاڵتەیان پێکرد. لەبەرەوەی زیاتر لە مۆسیقاژەنێک نەبوو و ئەو ئازایەتی نەبوو کە وەک ئەلکسیس گیانی خۆی بکاتە قوربانی و خۆشەویستی و بە پێچەوانەوە بۆ فێڵێک دەگەڕا هەتا بە زیندوی بچێتە دنیای مردوەکانەوە. لە سزای ئەم بێ هەڵوێستی و نەفز نزمیەدا بڕیاریاندا کە بەدەستی ژنان بکوژرێت. لە بەرامبەر ئەودا ئاشیل کوڕی تیتسا ئەو کەسێک کە خواکان ڕێزی لێدەگرن و بە چاوی گەورەی لێدەڕوانن ئەوان ئاشیلیان بۆ سەرزەمینی نەمران نارد. هەرچەندە دیاکی ئاگاداری کردەوە کە ئەگەر ئەو هێکتۆر بکوژێت خودی خۆشی دەکوژێت بەڵام ئەگەر سەرنەکەوت دەگەڕێتەوە بۆ ماڵ و ژیانەکەی و تەمەنێکی درێژی دەبێت و دەکاتە ساڵانی پیری. بەڵام لەگەڵ ئەوەشدا بەرامبەر بە خۆشەویستەکەی خۆی پاترکلوس بەوەفا بوو و ئاشیل بەبێ هیچ دوودڵیەک ڕێگەکەی تری هەڵبژارد و خۆی لەبیر بردەوە و تۆڵەی لە هێکتۆر کردەوە لەبەرەوەی پاتروکلوسی کوشت بوو. خواکان زۆر ستایشیان کرد و بەرزترین پلەپایەی گونجاویان پێدەدا لەبەرەوەی ئەو خۆشەویستی گەیاندووە بە دوایین پلان. پاتروکلوس خۆشەویستی ئاشیل بوو واتە ئەو حەزی لە ئاشیل بوو لەبەرەوەی ئاشیل لە هەموو پاڵەوانەکان قۆستر بوو. هەرچەند خواکان ڕێز لە پیداکاری عاشق دەگرن بەڵام لە ڕوانگەی ئەوانەوە بەخشندەیی معشوق ڕێزدارترە. خاوەندەکانی ئەڤین زیاتر ستایشی سۆزی معشوق دەکەن و خەڵاتی گەورەتری پێدەبەخشن لەبەرەوەی عاشق لە خواکانەوە ئیلهام وەردەگرێت و ئیشی ئەوە ئیشی خواکانە. لەبەر ئەو هۆیە خواکان ڕێزی زیاتر لە ئەلکسیان بۆ ئەو هەبوو و ئەویان بۆ دوورگەی نەمران نرد. ئەمانم بۆ ئەمە باس کرد هەتا پێشانی بدەم کە عاشق کۆنترین و ڕەسەنترین و بەتواناترین خواکانە و زیاتر لە هەر کەسێکی تر دەتوانێت لە ژیاندا بەختەوەری و بەخشش و پاش مردنیش ڕزگاربوون و خۆشی بە خەڵک ببەخشێت. ئەمە و هەندێک شتی تری وەک ئەمە ئەو قسانە بوو کە فدروس باسی کرد. ئەریستۆدیموس وتەی ئەو چەند کەسێک تری کە پاش فدروس قسەیان کردبوو هیچ لەبیر نەمابوو. پاش ئەو باسی قسەکانی پۆزانیاسی کرد کە ئەمانن: ئەڤینی ئاسمانی و ئەڤینی زەمینی. ئەی فیدروس، بەڕای من تۆ بابەتی باسەکەت بەباشی ڕوون نەکردەوە. نابێت داوا لە ئێمە بکەیت کە بێمەرج مەدحی خوداوەندی عاشق بکەین. ئەگەر ئەڤین یەک جۆر بووایە داواکەی تۆ بەجێ بوو، بەڵام ئەڤین یەک جۆر نییە و جۆرا جۆرە. تۆ پێویستە بڵێیت کە دەبێت ستایشی کام جۆرە ئەڤینە بکەین. من هەوڵ دەدەم کەم و کوڕی ئیشەکانت چاک بکەمەوە. سەرەتا ڕوونی دەکەمەوە کە کامە خۆشەویستیە کە شایانی مەدح و ستایشە،
ئەوسا و خۆشەویستی ستایش دەکەم. هەمومان دەزانین کە خۆشەویستی لە ئەفرۆدیت جیانیە و ئەگەر تەنیا یەک ئەفرۆدیت بووایە خۆشەویستیەکیش زیاتر نەدەبوو. بەڵام لەبەر ئەوەی دوو ئافرۆدیت هەیە بەلایانی کەمیشەوە خۆشەویستی دوو جۆرە. ئایا هەڵم کە دەڵێم دوو ئافرۆدیتی عاشقمان هەیە؟ یەکێکیان پیرترە و بە ئافرۆدیتی ئاسمانی ناسراوە و کچی ئۆرانوس و دایکی نییە، دووهەمیان کە گەنجترە و کچی زیئۆس و دیونە و خوداوەندی عاشقی بازاڕی واتە ئافرۆدیتی زەمینیە. کەواتە بەلای ئێمەشەوە جۆرێک لە خۆشەویستی ئافرۆدیتی زەمینی و ئەوی تریشی ئافرۆدیتی ئاسمانیە. ئێمە بە بڕواوە دەبێت ستایشی هەموو خواکان بکەین، بەڵام هەوڵ بدەین جیاوازیەکان بۆ دابنین و توانا و دەسەڵاتی هەرکامیشیان بدۆزینەوە. ئەمە ڕاستێکی هەمەلایەنەیە کە هیچ کردەوەیەک لە بنەمادا خراپ یا باش نییە و تەنیا پەیوەندی بە چۆنێتی جێبەجێکردنی ئێمەوە هەیە. بۆ نمونە ئێستا ئێمە شەراب دەخۆینەوە یان گۆرانی دەڵێین یان قسە دەکەین. هیچ کام لەو ئیشانە لە ذاتی خۆیاندا باشیە خراپ نین، بەڵام باشی و خراپی ئەمانە پەیوەندی بەوە هەیە کە بە چ شێوازێک ئەنجام بدرێن. کاتێک ئەم شێوازە باش بێت جێبەجێکردنی ئیشەکە باشە و کاتێک خراپ بێت خراپە. ئەڤین و ئەڤینداریش لە ناخەوە نەباشە نەخراپ. ئەڤین باشە و کاتێک ئیلهامێکی بەدڵ بگات دەبێتە هۆی گەورەی و جوامێری. ئەڤینێک کە لە ئافرۆدیتی بازاڕیەوە سەرچاوە دەگرێت بە شێوازێکی سروشتی بازاڕی و توانا و هێزی جیاکردنەوەی شتەکانی نییە و ئەوە عەشقێکە کە لە دڵی خەڵکانی پڕپوزدایە. ئەمانن کە هەم ئەڤینداری ژنان دەبن و هەم حەز لە کوڕانیش دەکەن و زیاتر دەبنە ئەڤینداری جەستە نەک ڕۆحی بەرامبەر. خۆشەویستی لەگەڵ هەموو کەسێکدا دەکەن و مەبەستیان لە خۆشەویستی چێژ وەرگرتن و قازانجە. لەبەر ئەوە ئەو خۆشەویستی کە لەوانە بوو کاریگەری باشی بەسەر ئەوانەوە هەبێت جگە لە کاریگەری خراپ هیچی تری نییە. ئەو خواوەندەی کە دایکی ئەم جۆرە خۆشەویستیە خوداوەندێکی گەنجە و لە تێکەڵبوونی نێر و مێ هاتووەتە بوون. لەبەر ئەوە هەردوو هەستی نێری و مێینەیی تێدا هەیە، بەڵام خۆشەویستێک کە لە ئافرۆدیتی ئاسمانیە هیچ ڕۆڵێکی لە پێکهاتنی مێینەدا نییە و تەنیا لە نێر خوڵقاوە و ئەمە ئەڤینێکە کە پەیوەستە بە کوڕانەوە و لەبەرەوەی خوداوەندەکەی پیرترە. لە ڕابواردن و هەوەس بە دوورە. ئەوانەیە کە ئەم ئەڤینە لە دڵیاندا بدرەوشێتەوە حەز لە گەنجەکان دەکەن و ئەو کەسانە هەڵدەبژێرن کە سروشتیان تێکەڵ بە ژیری و ئازایەتی بێ. پاچی ئەڤینی ئەوان لەو پەیوەندیە سۆزداریەی کە هەیەە ئاشکرایە. ئەوان کاتێک لەگەڵ کوڕان پەیوەندی گرێ دەدەن کە زیرەکی و ژیری لەواندا دەستی پێکردبێت و ئەمەش کاتێکە کە تازە ڕوخساریان مووی لێ دێت. ئەو ئەڤینەی کە بەو جۆرە دەست پێ بکات توانای ئەوەیان پێدەبەخشێت کە دایمە وەفایان بۆ خۆشەویستەکان هەبێت و بە درێژایی تەمەن لەسەر ئەو خۆشەویستیە بەردەوام بن. ئەگەر وەها نەبوایە و حەزیان لە دڵدارێکی بێ ئەزمون و کاڵفان بکردایە لەوانەیە فری و بخۆن و پاش ماوەیەک بەجێ بهێڵن و حەز لە کەسێکی تر بکەن. خۆشەویستی قەدەغەیە. خۆشەویستی بۆ کوڕە جوانەکان پێویستە بە پێی یاسا قەدەغە بکرێت لەبەر ئەوەی ئایندەی ئەوان نادیارە و نازانرێت کە ئایا لە جەستە و لە شولاردا ساغڵەن دەمێنێتەوە یانە. لەبەرەوە لەوانەیە ئەو سۆز و خۆشەویستی کە بە ئەوان دراوە بە بێسوود خەسار بکرێت. پیاوچاکان خۆیان ئیش بە ئەم پێوانەیە دەکەن، بەڵام خەڵکانی پڕوپوچ و بێبنەما پێویستە یاسا قەدەغەیان بکات بەو جۆرێک کە ڕێگری لە پیاوان دەکرێت حەز لە ژنانی بەدکار بکەن. ئەڤیندارە بێبنەماکان کاتێک لە ڕێی چاکە لادەدەن دەبنە هۆی ناوزڕاندنی ئەڤین، بەڵام ئیشێک کە بە پاچی بێت و پێچەوانەکەی یاساکانیش نەبێت شایانی لۆمە و سەرکۆنەکردن نییە. تیۆدۆر کێمپرتس لێکۆڵەری گەورەی یۆنان ناز دەنووسێت حەز لە کۆڕکردن لە سەرەتای مرۆڤایەتیەوە هەبووە، لەگەڵەوەشدا کە ناسروشتی بووە بەڵام بەشێکە لە سروشتی مرۆڤ. غەریزەی جنسی پیاوان لە سەردەمی کۆن لە کاتی شەڕەکاندا بەدیار دەکەوت، لەبەرەوەی لەو شوێنانە ئافرەتی لێ نەبوو. نووسراوی سەربەردە کۆنەکانی دوورگەی تراباز لە هەبوونی ڕیشەی قوڵی نێربازی لە کەرت و ئسپارتا دەکات. لێرەدا وەفاداری ڕۆڵی خۆی هەبووە. وەفای کەسێک کە پشتگیری دەکرێت لەلایەن کەسێکەوە بۆ ڕزگارکردنی لە مەترسی بەهۆی ئازایەتی و دلێری داکۆچیکردن لە مافیاژاران بەرامبەر زۆرداران لە گۆڕەپانی شەڕ و هەتا دوایی. شێوازەکانی ئەڤینداری و سیاسەتی دەسەڵاتداران. باز لەو دابوونەریت و یاسایانەی کە سەبارەت بە خۆشەویستی هەندەکەین. لە هەندێک لە وڵاتان ئەم دابوونەریتانە ڕوون و ئاشکران، بەڵام یاسا و شێوازەکانی ئێمە لەم بارەوە ئاشکرانیە. بۆ نمونە لە ئەلیس و بۆئسی کە دوو بەشی یۆنانی کۆم بوون، وا باوە کە مەعشوق دەبێت ئەڤینی ئەڤیندارەکە پەسەند بکات. گوایە لەبەرەوەی خەڵکی ئەو ناوچانە خوێندەواری و شێوازی ڕەوانبێژیان نییە.
ویستویانە بەو جۆرە لە ئازارەکانی کەسی ئەڤیندار بەرامبەر خۆشەویستەکەی کەم بکەنەوە و لی ببورن. لەلایەکی ترەوە لە زۆربەی شوێنەکان لە دوورگەکانی ئیۆنی و زۆربەی ئەو ویلایەتانەی کە لە ژێر دەسەڵاتی ئێرانیەکاندان و هەروەها لە وڵاتانی بەربەر دژی ئەم جۆرە خۆشەویستیان هەر بەو جۆرەی کە دژی فەلسەفە و وەرزشیشن. لەبەرەوەی سیستەمی دەسەڵاتداری ئێرانیەکان دیکتاتۆریە و ترسی ئەوەیان هەیە بیرۆکەی بەرز لە نێوان نەتەوەکەیاندا بڵاوێتەوە و هەروەها ترسیان لە پەیوەندی پتەوی نێو تاکەکانی نەتەوەکەیاندا هەیە. دەسەڵاتدارانی دیکتاتۆری ئەسینا زۆر باش ئەم وانەیە فێربوون لەبەرەوەی ئەڤینی ئەرستۆگیتۆن یان خۆراگری هارمۆدیس لە خۆشەویستیدا بوو کە هێزەکەی توانای دیکتاتۆرەکانی تێکشکاند. یۆنانیەکان ئەم دوو کەسە بە پاڵەوان و نیوە خوددا دەزانن کە هەردووچیان لە ڕێی کۆتایی هێنان بە دیکتاتۆریەتی دەسەڵاتدارانی یۆنان کوژران، کەواتە هۆی ناوزڕاندنی ئەم خۆشەویستیان نیەت خراپی دەسەڵاتدارانە کە ترسیان لەم جۆرە پەیوەندی هەیە و هەوڵ دەدەن و زیاتریش ناوی بزڕێنن. لەگەڵەوەشدا ترس و بێدەسەڵاتی خەڵکیش هۆیەکی تری ئەم مەسەلەیە. هەروەها هۆیەکی تریش زێدەڕۆیی کۆمەڵێکی تر کە لە باشی ئەڤیندا دەیکەن و بەهۆی ئەوەیە کە تووشی تەمبەڵی زەینین و ناتوانن چاکە و خراپە لە یەکتر جیا بکەنەوە. لە وڵاتی ئێمەدا شێوازێکی تر باوە، بەڵام تێگەیشتنی ئاسان نییە. ڕێگەم پێ بدەن سەبارەت بەم جۆرە خۆشەویستیت تۆزێک بیر بکەینەوە. لێرەدا خۆشەویستی ئاشکرا لە خۆشەویستی شاراوە بەڕێزترە و خۆشەویستی ئەو کەسانی کە ڕۆحی گەورە و نەجیبیان هەیە هەرچەند ڕوخساری جوانیشیان نەبێت پەسەندترە. دەبینین هەموو خەڵک چۆن هانی ئەڤینداران دەدەن و ڕێزیان لێدەگرن و لەم هەڵس و کەوتەش دیارە ڕێز لە ئەڤین دەگرن. ئەڤینداریش هەست ناکات شتێکی خراپ و ناشرین دەکات. ئەڤیندار ئەگەر لە ئەڤینەکەیدا سەرکەوێت ستایشی دەکەن، دەنا لۆمەی دەکەن. دابوونەریتی خەڵک بەو جۆرەیە کە لە زۆربەی کارەکانی ئەڤیندار کە لە پێناو خۆشەویستیدا دەیکات دەبورن لە کاتێکدا کە ئەگەر هەمان ئەو کارانەی لە پێناو پلەپایە و دەوڵەمەندبووندا بکردایە بە سەرشۆڕیان دەزانی. کەسی ئەڤیندار دەتوانێت ئاخ و ناڵە بکات و بپاڕێتەوە و سوێن بخوات و لەبەر دەرگای یارەکەی بکەوێت و لە پێناو خۆشەویستەکەی سوکایەتی قبول بکات. سوکایەتیە کە هیچ کۆیلەیەک نایکات. ئەگەر مەسەلە خۆشەویستی نەبووایە و لە پێناو پارەیان دەسەڵات یان پلەپایی تر بووایە ناحەزان پێی پێدەکەنین و دۆستەکانیش لۆمەیان دەکرد. بەڵام لە پێناو خۆشەویستی ئەم هەموو شتانە بە شەرمەزاری نازان و بە سوکایەتی دادەنێن. بەخشندەی و سۆزی ئەڤینەکە هەڵسوکەوتی دڵداری لاپەسەندە و سەرکۆنەی ئەڤیندار دەکەن لەبەرەوەی مەبەست و مەرامیان جوانە. لەوە سەرسوڕهێنەرتر ئەوەیە کە ئەو کەسانەی کە پابەندی دابوونەریتن ئەڵسوکەوتەکانی ئەڤینداران بە خراپ نازان و ئەڤینداریش لەم ئیشانە هەست بە شەرم ناکات. ئەگەر سوێندەکەی بشێنێت خوایەکان لی تووڕە نابن لەبەرەوەی سوێندی ئەڤیندار بە سوێن نازانن. بەڵێ ئەمەیە و ئازادیە بێهاوتایەی کە خەڵک و خواکان لە دابوونەریتەکانی وڵاتی ئێمە بە ئەڤیندارانی دەدەن. لەبەرەوە دەکرێ بڵێین لە شاری ئەسینا خۆشەویستی و خۆشەویستبوون گەورەترین بەهاکانە. بەڵام لەولاوە دەبینین کە باوکان و دایکان ڕێ لە منداڵەکانیان دەگرن کە لەگەڵ خۆشەویستەکانیان قسە بکەن و چاودێریان بۆ دادەنێن و هاوتەمەن و هەڤاڵانیشیان وەک ئەوانیان لێدێت. لەبەرەوەی ئەم شتانە دەبینین پێما وایە لە ئەسینا ئەڤین و ئەڤینداری بە سوک دەزان و ڕێزی بۆ دانانێن. بەڵام بە بڕوای من ڕاستەکەی ئەوەیە کە لەم بارەوە بەبێ مەرج ناکرێت بڕیار بدرێت. ئەمی شانە وەک لە سەرەتاوە باسماکرد نەباشن نەخراپ. پیشەی ئەڤینداری بەڕێزە ئەگەر بەڕێزەوە هەڵسوکەوتی لەگەڵ بکرێت و سوک و بێنرخە ئەگەر پیس بکرێت. ئەڤینداری بازاری کە ئەڤینەکەی بۆ ڕوخسارە نەک بۆ ڕۆح و گیان ئەڤینێکی پرۆپوچی هەیە. ئەم جۆرە خۆشەویستێ بەردەوام نییە و ئەڤینێکی کاتی و لە ناچووە. لەبەرەوە کاتێک جوانی ڕوخسار نەما ئەڤینەکەی ئەویش دەڕوات و ئەڤیندارەکە باڵ دەگرێتەوە و بە دوای ئەڤیندارێکی تردا دەفڕێت و بەڵێن و وادە و وەفا بە تەواوی لە ناو دەچێت و لە یادی دەکات. بەڵام عاشقێک کە لەسەر بنەمای جوانە دەمێنێتەوە و لە ناو ناچێت. لە وڵاتی ئێمەدا وا باوە کە هەردوو جۆرە خۆشەویستەکە تاقی دەکەنەوە و خەڵک هان دەدەن کە ڕوو لە یەک جۆریان بکەن و لەوی تر دووری بکەنەوە. عاشق و معشوق هەردوو جۆرەکە تاقی دەکەنەوە هەتا بزانن لە چ جۆرێکن. لەبەر ئەوە ئەو پەیوەندی کە زوو ببەسترێت و پێک بێت باش نییە. لەبەرەوەی کات مەحەچی هەموو شتێکە و هەروەها ئەو پەیوەندی خۆشەویستی کە تێیدا مەبەست سوودوەرگرتن لە پارە و پول یان گەیشتن بە پلەیەک یان ترسی لە دەستچوونی ئەم دوو شتە بزوێنەری سەرەکی بێت
ئەو پەیوەندیە سووک و ناشرینە، هیچ کام لەم شتانە هەتا سەرنامێنەوە و ئەو خۆشەویستیش کە لەسەر ئەو بنەمایە پێک هاتبێت هەر بەو جۆرە نامێنێتەوە. تەنیا یەک ڕێگە دەمێنێتەوە کە لە دابوونەریتی ئێمەدا پەسەند کرا و باشە. بەم جۆرێک کە خزمەتکردنی عاشق بە خۆشەویستەکەی ماستا و مەرایی نییە، بەو جۆرەش بە عیب نازاندرێت کە مەعشوق بۆ دەسێنانی خەسڵەتی باش خزمەتی دڵدارەکەی بکات. ئەمیشە لە لای ئێمە پەسەند و باشە. بەو جۆرەیە کە دەزانن کەسێک کە بەمبەستی وەرگرتنی زانست خزمەتی کەسێکی تر بکات، خزمەتەکەی بە مەرایی ناژمێردرێت. پێویستە ئەم دوونەریتە واتە خۆشەویستی بۆ گەنجەکان و خۆشەویستی ئەڤیندار نەبێتە مای سەرشۆڕی. هەردوو ئەڤیندار دەبێت پابەند و پەیڕەوی ئەم یاسایە دەرونیە بن کە بەپێی ئەوە عاشق هەر خزمەتێک کە دەتوانێت بە خۆشەویستەکەی بکات و خۆشەویستەکەش سۆز و خۆشەویستی بەو ئەڤیندارێک کە فێری پاچی دەکات ببەخشێت. عاشق فێرخوازی زانست و چاکەیە و معشوقیش بە شوێنیدا دەگەڕێت و تەنیا کاتێک کە بەو جۆرە بوو معشوق خۆشەویستیەکە پەسەند دەکات. خۆشەویستی کە لەم جۆرە بێت ئەگەر فێڵیشی تێبکەوێت مای سەرشۆڕی نییە. معشوقێک کە بە هیوای دەوڵەمەندبوون و پارە و سۆز بە خۆشەویستەکەی ببەخشێت، کاتێک دەرکەوت کە خۆشەویستەکەی خاوەن پارە و پوڵ نییە، شەرمەزار دەبێت و ئامادەی خۆشەویستەکەی لە پێناو کەسێکی تر کە زیاتر لەو پارەی هەیە بەجێ بهێڵێت. بەڵام بە پێچەوانەوە ئەو کەسێک کە دڵ بە پیاوێک دەدات کە بە خاوەنی عەقڵ و چاکەی دەزانێت، کاتێک کە ئاشکرا بێت کەوا فێڵی لێکراوە شەرمەزار نابێت لەبەرەوەی خۆی بە خوازیاری فێربوونی زانست و زانیاری پێشانداوە. ئەوە خۆشەویستێک کە لە خوای ئاسمانی سەرچاوە دەگرێت و لە بەرەکەتی ئەوە کە خەڵک و کۆمەڵەکان گەورە دەبن. ئەو خۆشەویستی تر سەرچاوەکەی خوای خۆشەویستی بازاڕیە. ئایفی دروست ئەوە بوو کە لە سەرەتادا دەمویست سەبارەت بە خۆشەویستی باسی بکەم. لێرەدا پۆزانیاس بێدەنگ بوو. دەبینی مامۆستاکان فێریان کردوم کە بەڕێکی و قافیە قسە بکەم. پاشان ئەریستۆدۆمس وتی ئێستا نۆرەی ئەریستۆفانیسە، بەڵام ئەریستۆفانیس بەهۆی زۆرخۆری یان بەهۆیەکی تر تووشی نزگەرە بوو ئەوانەی دەتوانێت قسە بکات. لەبەرەوە باروکسی ماخۆسی پزیشکی وت کە لە پاڵیدا خۆی مەت کردبوو یان دەبێت چارەسەرم بکەیت یان لە جیاتی من قسە بکەیت. ئاروکسی ماخۆسوتی هەردووچیان دەکەم. لە جیاتی تۆ قسە دەکەم بۆ چارەسەری نزگەرەکەشت، کاتێکم قسە دەکەم هەناسەت ڕابگرە. ئەگەر چاک نەبوویت غەرغەرە بە ئاو بکە. ئەگەر هەم دیسان چاک نەبوویت بە پوشکەیەک لوتت ببزوێنە با ببژمیت. ئەگەر یەک دوو جار بژمیت نزگەرەکەت چاک دەبێتەوە. ئەریستۆفانیس وتی باشەوا دەکەم تۆ هەستە و وتەکەت دەست پێ بکە. ئەروکسی ماخۆس وتی پۆزانیاس وتەکەی خۆی باش دەست پێ کرد، بەڵام بە باشی کۆتایی پێنەهێنا و من دەمەوێت وتەکەی بۆ تەواو بکەم. ئەوتی خۆشەویستی دوو جۆرە. ڕاستە، بەڵام پێشەکەی من فێری کردوم کە خۆشەویستی دوولایەنەیە. تایبەت بە پەیوەندی مرۆڤ بە جوانیەوە نییە، بەڵکو بابەتی جۆرە و جۆری هەیە و لە زۆربەی شتەکانی تریشدا دەبینرێتەوە، وەک جەستەی گیانداران و ڕووەکەکان و بوونەوەرەکانی سنووری هێزی فەرمانڕەوایی خوای خۆشەویستی تەنیا جەستە و گیان نییە، بەڵکو سەرانسەری جیهانی بوونە. ئەمەیە ئەو شتێک کە زانستی پزیشکی فێرمان دەکات. خۆشەویستی لە ڕوانگەی زانستی پزیشکی کۆن. بۆ ڕێزگرتن لە پیشەکەی خۆم لە ڕاستپاردەکانی زانستی پزیشکیەوە دەست پێ دەکەم. لە سروشتی جەستەی مرۆڤ هەردوو جۆرە خۆشەویستیەکە هەیە. هەموو لایەک دەزان کە نەخۆشی و تەندروستی دوو حاڵەتی جیاوازی جەستەیە کە لە یەکتر ناچن. ئەم دوو حاڵەتە خۆشەویستی و حەزی جیاوازیان هەیە، کەواتە حەزی کەسی نەخۆش شتێکە و حەزی کەسێکی تەندروستیش شتێکی ترە. هەروەک پۆزانیاسیش ئێستا دەیوت جێبەجێبوونی حەزەکانی پیاوچاکان ئیشێکی باشە و بەراوردکردنی حەزی پیاو خراپان ئیشێکی ناپەسەندە. بارودۆخی جەستەی مرۆڤیش بەم جۆرەیە. لە جەستەی مرۆڤ دەبێت شتە باش و تەندروستەکان پەروەردە و گەشە پێ بدەین. بەڕاستی هونەری پزیشکیش هەر ئەوەیە و دەبێت حەزە خراپ و نەخۆشەکان سەرکوت بکەین، کامەش ئەرچی پزیشکە. زانستی پزیشکی بە کوردی بە زانستی حەز و خۆشەویستیەکان و خۆشیەکانی جەستە و شێوازی پەروەردەکردنیان و سەرکوتکردنیان پێناسە بکرێت. پزیشکی شارەزا کەسێکە کە بتوانێت ئەڤینی چاک و خراپ لە ناو جەستەی مرۆڤدا بناسێتەوە و حەزی خراپ بە حەزی باش بگۆڕێت. ئەو کەسەی بزانێت لە کاتی پێویست چۆن ئەڤین و حەز ڕیشەچێژ دەکات یان بە چ شێوازێک بیخوڵقێنێت و توانای ئەوەی هەبێت شتە دژ و جیاوازەکان لە دەرونی مرۆڤ لەگەڵ یەکتر ئاش بکاتەوە و
ڕێک بخاتەوە پزیشکێکی هونەرمەندە. شێوازە دژەکان وەک گەرمی و ساردی و تاڵی و شیرینی و تەڕی و وشکی و دوژمنی یەکترن. ئسکۆلاپیوس کە بەخوای پزیشکی دەژمێردرێت و وا دەجێڕێتەوە کە شێواز و هۆکاری زیندووکردنەوەی مردووەکانی دۆزیەوە و زیئۆس لە ترسی ئەوەی یاسای جیهان تێک بدات بە هەورە بروسکە کوشتی. دەیزانی چۆن لە نێوان ئەم ڕەگەزە دژانە گونجان دروست بکات. خوڵقێنەری زانستی پزیشکی بوو. ئەو کەسانەی کە ئێستا لێرە ئامادەن دەتوانن شایەتی ئەم وتەیە بدەن. ئەو نەتەنیا دامەزرێنەری هەموو بەشەکانی زانستی پزیشکی بوو، بەڵکو هونەری وەرزشی و کشت و کاڵیش بیرۆکەی ئەوە. هەر کەسێک سەرنج بداتە ئەم باسە مۆری ڕاستی لەم وتەیە دەدات کە لە هونەری مۆسیقاش هەماهەنگکردنی ڕەگەزە دژەکان بنەمای ئیشەکەیە. هێراکتیوسی فەیلسوفی بەناوبانگ هەرچەند مەبەستی خۆی بەلێڵی باس کردووە، گوایە مەبەستی هەر ئەم مەسەلەیە بووە. لەو شوێنەی کە وتویەتی یەکبوون لە دژایەتی دوولایەنە وەک یەکێتی ساز و کەمان. هەڵبەت بە تەواوی بێمانایە کە بڵین هەماهەنگی تێکەڵەیەکە لە ڕەگەزە ناهەماهەنگەکان کە هێشتا لەگەڵ یەکتر سازگاریان نییە. بەڵام گوایە مەبەستی ئەوەش بێت کە لە مۆسیقادا بە گونجانی ئەو شێوازانەی کە سەردەمێک نەگونجاو بوون هەماهەنگی دروست دەبێت، لەبەرەوەی ئەگەر دەنجی بەرز و نزم هێشتا ناهەماهەنگ بن دەردەکەوێت کە گونجان دروست نابێت. هەڵبەت وایە لەبەرەوەی هەماهەنگی جۆرێک ڕەزامەندی و پێکە و گونجانە و هەتا ڕەگەزەکان لەگەڵ یەکتر ناسازگار بن هەماهەنگی مەحاڵە. کێش و قورساییش تێکەڵەیەکە لە بەرز و کورت کە سەردەمێک جیاوازیان لەگەڵ یەکتر هەبوو بەڵام ئێستا لەگەڵ یەکتر گونجاون. کەواتە سەبارەت بە مۆسیقاش هەر وەک پزیشکی مەبەست هەماهەنگکردن و ڕێخستنی ڕەگەزە دژەکانە. بەواتایەکی تر ئەرچی مۆسیقاش دروستکردنی عەشق و نزیکبوونەوەیە. ئەنجامی وەرکەی ئەو پەیوەندی بە ئاواز و کێشەوە هەیە. سەبارەت بە ئاواز و چێش دەکرێت بوونی عەشق هەست پێ بکرێت، بەڵام بە هەبوونی دوو جۆر عەشق چۆنە. ئەو کاتێک کە بتانەوێت مۆسیقا بۆ ناوژیانی خەڵک ببن، جامە بەس ئاوازێکی نوێ بێت یا فێرکردنی خەڵک، بەهەرحاڵ پێویستە ئیشەکە لە دەستی هونەرمەندێکی شایاندا بێت. لێرەدایە کە دیسانەوە دەبینین دوو جۆرە خۆشەویستی لە ئارادایە. یەکەمیان عەشقی خوایی کە ئیلهام لە ئۆرانیای قەشەنجی ئاسمانی وەردەگرێت و مەبەستی دڵخۆشکردنی خەڵکی چاکەکار و ڕێنوێنیکردنی ڕێبوارانی ڕێی پاچی و چاکەوەیە. دووەمیان عەشقی بازاریە کە لە پۆلی هێمینیا دێت. دەبێت لە بەکارهێنانی مۆسیقا زۆر وردبین و لەسەرخۆ واگەدار ئیش بکرێت بۆ ئەوەی جێژ و شادی بخۆڵقێنێت، بەڵام حەزە جنسیە ناشرینەکان نەبزوێنێت. لە هونەری پزیشکیشدا پزیشک ڕێنوێنی خەڵک دەکات کە وەک هونەری چێشلێنان کە دەخوازێت لە چێژوەرگرتنەکانی جەستە سوود وەربگرێت، بەڵام ڕێگەی زێدەڕۆیی کە ڕێی نەخۆشیە دەگرێتە بەر، زێدەڕۆیی کە ڕێی نەخۆشیە نەگرێتە بەر، لێرەدا دەگەینە ئەو ئەنجامێک کە لە مۆسیقا و پزیشکی و شتەکانی تریش پێویستە دایما ئاگاداربین و ئەم دوو جۆرە خۆشەویستە لە یەکتر جیا بکەینەوە. سووڕی وەرزەکانی ساڵیش هەر بەو جۆرەیە. کاتێک ڕەگەزە دژەکانی وەک سەرما و گەرما و تەڕی و وشکی و خۆشەویستی و سۆزی ئاسمانیان لەگەڵ یەکتر هەیە، هیچ نیشانێکی زەرەر و زیان لە ئارادانیە و بۆ خەڵک و ڕوەک و ئاژەڵان تەندروستی و فراوانی دەهێنن. بەڵام کاتێک عەشقی بازاری بەسەریاندا زاڵ بێت، زەرەر و وێرانی دەخۆڵقێن و ڕوەک و ئاژەڵەکان تووشی ناخۆشی جۆرا و جۆر دەکەن. دەرزە و تۆفان ئەنجامی عەشقی بازاریە. ئەو زانستەی کە پەیوەندی بەم ڕووداوانە و جوڵەی ئەستێرەکان باز دەکات بە زانستی ئەستێرەناسی دەناسرێت. قوربانیکردن بۆ خواکان و ناردنی دیاری بۆیان کە پیشەی کەشیشەکانە بە مەبەستی پاراستنی ئەڤینی پاک و چارەسەرکردنی ئەڤینی خراپە. ئەگەر خەڵک ڕووبکەنەوە خۆشەویستی بازاری، خراپە و ناڕێک و پێچی و ئاژاوە دێتە ئەنجام، کەواتە ئەرچی قەشەکانە کە هەر کاتێک شوێن پێی عەشقی بازاری لە ناو خەڵکدا بینرا چارەسەری بکەن. زانستی ئەوان زانستێکە کە لە نێوان خوا و خەڵک ئاشتی دروست دەکات و پشت بە حەزی دەرونی مرۆڤ بۆ چاکە و میانەڕۆیی دەبەستێت. بەڵێ هێزی عەشق وهایە، بەتایبەتی ئەو عەشقەی کە ڕووی لە چاکەیە و بەرەو ڕاستی پەرستی دەڕوات. خۆشەویستی نێوان خواکان و مرۆڤەکان بەهێزترین هێزەکانە و سەرچاوەی خۆشیەکانی ئێمەیە و لە نێوان ئێمە و ئەو خوداوەندانەی کە لە سەروی ئێمەوەن خەزمایەتی و دۆستاییتی پێکدەهێنن. ئەوە ڕەت ناکەمەوە کە لەوانەیە هێشتا شتگەلێکی زۆر سەبارەت بە خۆشەویستی نەوترابێت. ئەی ئەریستۆفانیس
ئێستا نۆرەی تۆی و لەسەر تۆیەکە کەم کوڕیەکانی من چارەسەر بکەیت یان شێوازێکی تر بۆ پێدا هەڵدانی خۆشەویستی بگریتە بەر. وا دیارە نزگەرەکەت ڕاوەستا و ئامادەی قسەکردنی. ئەریستۆفانس وتی بەڵێ نزگەرەکەم وەستا، بەڵام پاش ئەوەی کە خۆم ناچار بە پژمین کرد من سرم سوڕماوە کە جەستەی ئێمە چ پێویستێکی بە خوراندن و خەتوکەدان هەیە بۆ پژمین، لەبەرەوەی کە هەر پژمین دەستی پێکرد نزگەرە وەستا. ئارۆکسی ماخوس وتی هاوڕێ وا دیارە دیسانە و گاڵتەم پێ دەکەیت، من دەبێ ئاگادار بم کاتێک تۆ بە ئیسراحەت و ئاسوودەیی سەرقاڵی قسەکردنی پێت پێ بکەنم. ئەریستۆفانس وتی ڕاستە قسەی تۆیە، ئەوەی وتم وەری دەگرمەوە و تکام وایە کارێک نەکەیت کە ئەوانی تر لە جیاتی ئەوەی لەگەڵ مندا پێ بکەنن بە من پێ بکەنن. ئەریستۆفانس وتی ئای کە زیرەکی تیری خۆت دەوەشێنی تو ڕادەکەیت، هەڵبەت من تۆڵەی خۆم دەکەمەوە، بەڵام لەوانەیە ئێستا حەز نەکەم و نەهێڵم تۆ بە ئاسوودەیی قسە بکەیت. ئەریستۆفانس وتی سەبارەت بە مەسەلەی خۆشەویستی ڕێگەیەکی تر دەگرمە بەر و لا ڕۆیەکی ترەوە ستایشی خۆشەویستی دەکەم بە جۆرێک کە لەگەڵ ئەو قسانەی کە بۆ زیاناس و ئارۆکسی کردیان جیاوازە. ئێنجا بەم جۆرە دەستی پێکرد بە بڕوای من مرۆڤەکان هیچ ئاشنایەتیشیان لەگەڵ خۆشەویستیدا نییە، لەبەرەوەی کە ئەگەر بەباشی بیان ناسیبە هەتا ئێستا مەرقەد و زیارەتگا و قوربانیگەیەکی شکۆمەندیان بۆ دروست کردبوو و لە پێناویدا قوربانیەکی زۆریان کردبوو، بەڵام وایان نەکردو و دەبێت وا بکەن، لەبەرەوەی خۆشەویستی نزیکترین هاوڕێی مرۆڤەکانە و دەرمانی و دەردانەیە کە ڕێی بەختەوەریان لە مرۆڤ گرتووە. من هێزی خۆشەویستیتان بۆ وەسف دەکەم، سەرەتا با سەبارەت بە سروشتی مرۆڤ و ئەوەی بەسەریدا هاتووە چەموشێک بڵێم. مرۆڤەکان لە سەرەتادا بەس نێر و مێ نەبوون، بەڵکو سێ جۆر بوون کە سێیەمیان هەم تایبەتمەندێتی نێری هەبوو هەم مێ، بەڵام لە جۆری سێیەم ئەمڕۆ جگە لە ناوەکەی نەماوەتەوە و کە ئەویش بۆ جنێ و تانە و تەشەر بەکاری دەبن. ئەفسانەی دابشکردنی مرۆڤ بە نێرومێ. شێوەی مرۆڤی سەرەتایی خڕبوو، پشت و کەلەکەکانی بازنەیەکیان پێکدەهێنا، چواردەست و چوار قاچی هەبوو، یەک سەر و دوو دەموچاوی هەبوو کە بە هەر چوار لادا دەیڕوانی و لەسەر گردنێکی خڕبوو، و چوار گوێی هەبوو و دوو دەستگای زاوزێی هەبوو، هەم دەیتوانی بۆ پێشەوە بڕوات هەم بۆ دواوە، هەروەها دەیتوانی بە یارمەتی ئەو چواردەست و چوارپێی کە هەیبوو وە گۆیەکی خڕ بە هەر لایەکدا تل بدات و بە خێرایی بڕوات. مرۆڤ سێ ڕەگەزی هەبوو بەو جۆرێک کە خۆر و مانگ و زەوی سیانن. پیاو لە بنەڕەتدا منداڵی خۆر بوو، ئافرەتیش منداڵی زەوی و جۆری سێهەم کە دەتوانین نێرومەی پێ بڵێین منداڵی مانگ بوو کە لە تێکەڵەی خۆر و زەوی دروست کرا بوو. هەموو ئەمانە وەک ڕابردوەکانی خۆیان خڕبوون، هێزیان سەرسوڕهێنەر بوو و زۆر لە خۆبایی بوون هەتا ئەو ئاستەی کە ویستیان هێرش بکەنە سەرخواکان. ئەو چیرۆکەی کە هۆمەر سەبارەت بە ئیفیالت و ئەتوس جێڕاویەتەوە کە دەیانویست بچنە ئاسمان و بەسەر خواکاندا ساڵ بن، پەیوەستە بە ئەوانەوە. لە ئەنجومەنی ئاسمان شک و گومان هەموو لایەکی گرتەوە کە دەبێت چی لە مرۆڤەکان بکرێت. ئایا دەبێت فەرمان بە بروسکە بدرێت بەیەک لێدان بیان سووتێنێت هەروەک وەها لە دێوەکان کرا؟ ئەلبەتە گەر خواکان ئەم کارەیان بکردایە ئیتر هیچ مرۆڤێک نەدەمایەوە هەتا ئەوان بیپەرستن و قوربانی و خێریان بۆ بنێرێت. لەلایەکی ترەوە بێڕەوشتی و بێباچی مرۆڤەکان بۆ خواکان تەحەموڵ نەدەکرا. لە ئەنجامدا زیئۆس پاش ماوەیەک بیرکردنەوە ڕێگەچارەیەکی بە مێشکدا هات و وتی بیرۆکەیەک بە مێشکمدا هاتووە کە بەڵایەک بەسەر ئەم بوونەوەرانەدا بهێنین بۆ ئەوەی هێزیان نەمێنێت. ئەوان دەکەینە دوو بەش بۆ ئەوەی هەم هێزیان کەم ببێتەوە هەم ژمارەی بەندەکانیش زیاد بێت، و لە ئەنجامدا ئێمە لە دوو لاوە قازانجمان کردووە. ئەوان لەسەر دوو پێڕادەوەستن و ڕاست بە ڕێگەدا دەڕۆن، ئەگەر دیسانەوە بێڕەوشتیان کرد جارێکی تر دەیانکەوینەوە بە دوو بەش هەتا بەس یەک پێیان هەبێت و ناچار بن بۆ ڕۆیشتن لەسەر یەک قاچ هەڵبەزنەوە. زیئۆس وای وت و پاشان مرۆڤەکانی کرد بە دوو بەشەوە بە جۆرێک کە هێڵکە بە تاڵە مویەک بکرێت بە دوو بەشەوە. پاش ئەوەی ئەوانی کرد بە دوو بەشەوە فەرمانی بە ئاپۆلۆنی کوڕی کە خوای پزیشکی و مۆسیقا و ڕمهاویشتن بوو کرد کە سەری نیوەکان بهێننە پێشەوە بۆ ئەوەی شوێنی برینەکەی خۆیان ببین و ئەمەش لە خۆبەزلزانین و غڕوریان کەم بکاتەوە. ئاپۆلۆن فەرمانی ئەوەی هەبوو برینەکان چاک بکاتەوە.
پێستەکانیان لە ملاو ئەولادا ڕابچێشێت و لەسەر سچیان کۆی بکاتەوە و وەکدەمی تورەکەیەک بیهێنێتەوە یەک و گرەی لێبدات. ئەو ناوکەی کە لەسەر سک دەیبینین جێ ئەو گرەیەیە. ئاپۆلۆن مەمچی لە قاڵبدا و چین و چرۆکی پێستی ساف کرد بەو جۆرەی کە پینەچیەکان چین و چرۆکی چەرم ساف دەکەن. بەڵام بۆ یادگاری ئەو شتەی بەسەر مرۆڤدا هاتبوو چەند چین و چرۆکێکی لایسک و ناوەک بەجێهێشت. بەم شێوەیە مرۆڤی سەرەتایی کرا بە دوو بەش. پاش ئەوە هەر نیوەیەک دایما هەرزووی نیوەکەی تری لەدەڵدا بوو. هەر کامیان نیوەکەی خۆی باوەش دەکرد و هەردوولا لە حسرەتی ئەوەدا بوون کە جارێکی تر بەیەکەوە ببنە یەک. نزیک بوو هەمویان لە برسان بمرن، لەبەر ئەوەی هەمویان بە شوێن لاکەی تریدا دەگەڕا و بەبێ نیوەکەی تریان هیچیان نەدەکرد. نیوەی مێینە بە شوێن نیوەی مێینەکەی تریدا دەگەڕا و نیوەی نێر بە شوێن نیوەی نێرەکەی خۆی. بەم جۆرە هەمویان بەرەو نەمان چوون. زیئۆس کە ئەوەی بینی دڵی پێیان سووتا و ئەندامی زاوزەی هێنانە پێشەوە هەتا کاتێک نێر و مێ یەکتر باوەش دەکەن نەوەیان بەردەوام بێت ویان هەر کاتێک دوو نیوەی نێر یان نیوەی مێینە بەیەکەوە کۆ دەبنەوە سوود و چێژ لە یەکتر وەربگرن. بەم شێوەیە لەدایکبوون و زاوزێ دەستی پێکرد و ئیتر پێویست نەبوو نیوەی نێر و مێ وەک کولەکان تۆی خۆیان بڕژێنە سەر سەوزەجیاکان، بەڵکو بڕیاردرا کە تۆی نێر لە ناو مێینەدا پەروەردە بکرێت. حەزی تێکەڵبوون لەو ڕۆژەوە لە ئێمەدا سەری هەڵدا. بەم پەیوەستبوونە دەمانەوێت برینی جیابوونەوە چاک بکەینەوە و بۆ ڕەسەنایەتی خۆمان بگەڕینەوە. خۆشەویستی واتە گەڕان بە شوێن نیوەکەی تری خود. هەر کام لە ئێمە وەک ماسی تەختوپان یەک لامان هەیە و بە دوای لاکەی تر دەگەڕین. ئەو پیاوانەی کە نیوە ڕەگەزی نێر و مێن دایمە بە دوای ژنانەوەن و پیاوان و ژنانی هەوەسباز و هەروەها زیناکەرەکان لەم دەستەیەن. ئەو ژنانەی کە نیوە ژنی کامڵن هیچ بایەخێک بە پیاوان نادەن و دڵ بە ژنان دەسپێرن. ئەو پیاوانەی کە نیوە پیاوی کامڵن بە شوێن پیاواندا دەڕۆن و لە ئامێزیان دەگرن و ئەمانە باشترین پیاوانن لەبەر ئەوەی بە تەواوی پیاون. دەستەیەک ئەم جۆرە خۆشەویستییان پێ باش نییە و بە ناشرینی دەزانن، بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە ئەم دەستە پیاوانە لە پیاوەتی باڵاترن لە خەڵکانی تر، لەبەرەوەی نایەنەوێت جگە لە پیاوان پەیوەندیان لەگەڵ هیچ کەسێکدا هەبێت و کاتێک کە گەورە دەبن دەبنە فەرمانڕەوایی ئێمە و ئەمە لە خۆیدا باڵادەستی ئەوانە. کاتێک دەگەنە تەمەنی پیاوەتی حەز لە گەنجەکان دەکەن و سروشتی ئەوان بەرەو ژن و ژنهێنان نییە و ئەگەر ژن بهێنن بەس لە بەردا بوو نەریتە، بەڵام زۆریان پێخۆشە ئەگەر بتوانن ژن نەهێن و هەر لەگەڵ پیاواندا بن. سروشتی ئەوان حەزی لە خۆشەویستی کردنە و بانکهێشتی خۆشەویستی بە باشی وەڵام دەدەنەوە و مرۆڤ کاتێک دەگاتە نیوەکەی تری خۆی جا ئەو نیوەی ژن بێت یا پیاو هەست بە سۆز و خۆشەویستی و هاوڕێتی و خەزمەتی دەکات و ئەگەر بتوانێت نایەوێت یەک چرکە لە نیوەکەی تری خۆی جابێتەوە. ئامادەیە هەموو تەمەنی خۆی لەگەڵ خۆشەویستە دۆزراوەکەی بەسەر ببات، بەڵام ئەگەر پرسیاری لێ بکەیت ناتوانێت هۆکەی بە ئێوە بڵێت، لەبەرەوەی خۆشەویستەکەیان پەیوەست بە لە یەک نزیک بوون و بەهۆی چێژوەرگرتنی ئەڤیندارانە لە یەکتر نییە، بەڵکو شتێکە کە ڕۆح خوازیارەتی و زمان توانای باسکردنی نییە، خۆی بە ئیشارەت تێدەگات بەڵام ناتوانێت وەسفی بکات. وای دابنێن هەفتووس خوای ئاگر کە ئاسنگەر بوو بە کەلوپەلەکانیەوە بچێت بۆ لای دوو ئەڤیندار کە لە باوەشی یەکتردان و لێیان بپرسێت ئێوە ئەی ئەو بوونەوەرانەی کە ڕۆژێک دێت لە ناو بچن چیتان لە یەکتر دەوێت، بەڵام ناتوانن وەڵامی بدەنەوە. وای دابنێن دیسانەوە لێیان بپرسێت ئەگەر دەتانەوێت من دەتوانم بە یەکەوەتان بلکێنم هەتا ببن بە یەک بوونەوەر و دایمە بە یەکەوە بن و یەک ژیانتان هەبێت و پاش مردنیش لە یەکجیا نەبنەوە. ئایا داواتان ئەمەیە؟ پێم وانییە هیچ دڵدار و ئەڤیندارێک هەبن کە ئەم داوایە پەسەند نەکەن و هەز نەکەن کە پەیوەندێکی وەها تەواو و یەکێتی و یەکبوونی ڕاستەقینە لوتکەی ئاواتەکانیانە. بەڵێ وایە لەبەرەوەی هەمومان نیوەی مرۆڤین، هەز بە دۆزینەوە و یەکبوون لەگەڵ نیوەکەی تر بە پێی دەوترێت لەگەڵ نیوەکەی تر پێی دەوترێت ئەڤین. سەردەمێک مرۆڤ بوونەوەرێکی کامڵ و تەواو بوو، بەڵام لەبەرەوەی ڕووی کردە شەڕ کرا بە دوو بەش و کەوتە داوی دووری جیابوونەوە. خوا ئێمەی پەرت و بڵاو کرد بەو جۆرێکە خەڵکی لاکدمۆن ئارکادیەکانیان بەلادێکاندا پەرت و بڵاو کردەوە. ئێستاش مەترسی ئەوە لە ئارادایە کە ئەگەر فەرمانی خواکان جێبەجێ نەکەین بکرێن بە دوولەت و وەک ئەو وێنە نێو ڕوخسارانەی کە بەر تاشەکان لەسەر بەرنەخشیان دەکەن یان وەک شێوەی ڕاستەمان لێبێت.
کەواتە وەرن بە هەمومان چاکەکاری بکەینە پیشە و لە شەڕ و خراپەت دوور بکەوینەوە و خۆشەویستیمان بۆ پێشەوای خۆمان هەبێت لەگەڵ ئەودا دڵساو بین. ئەو کاتە خۆشەویستی ڕاستەقینە کە لەم ڕۆژگارەی ئێمەدا زۆر کەمە دەدۆزینەوە. من بەجددی قسە دەکەم و دەبێت تکا لە ئەرۆکسی ماخوس بکەم گاڵتەم پێ نەکات و ئەوڕ نەدات لەوەی کە من وتومە ئاماژەیەک بەگاتون و بۆ زانیاز بدۆزێتەوە. ئەم دوانە بە بڕوای من سروشتی پیاوانەیان هەیە و سەر بە توێژێکن کە باسم کرد، بەڵام قسەکانی من بۆ هەمووانە و شمولی هەموو پیاوان و ژنان دەکات. ئەگەر دڵدار و خۆشەویستە ڕاستەقینەکانی خۆمان بدۆزینەوە و ئەرکاممان بۆ سروشتی بنەڕەتی خۆمان بگەڕینەوە گەیشتوینەتە لووتکەی بەختەوەری. بەڵام ئەگەر نەتوانین بگەینە ئەم پلەیە لە کامەڵبوون، هەر خۆشەویستێکیش کە لە کامەڵبوون نزیکمان بکاتەوە دەبێتە هۆی بەختەوەریمان. کەواتە گەر پێویست بە ستایشکردنی کەسێک هەبێت، وەرن باخوای خۆشەویستی ستایش بکەین کە چاکەکانی بەسەرمانەوە بێشمارە. ئەو ڕێگەی بەختەوەری پێشانی ئێمەداوە هەتا لەم ژیانەدا ئاسوودە بین و هیواشمان بە ئاسوودەیی ئایە هەبێت. ئەوە کە بڕیاری داوە ئەگەر بە پاچی ژیان بەسەربەرین، ئێمە بەرەو نیوە ومبەکەمان ڕێنوێنی بکات و بمانگەیەنێتە ئەو یەکبوونەی کە هەمان بوو و بەختەوەریمان پێ ببەخشێت. ئای ئەرۆکسی ماخۆز، ئەمە ئەو شتانە بوو کە سەبارەت بە خۆشەویستی پێم بوو. هەرچەند لەگەڵ ئەو شتێکە تۆ وتت جیاوازی هەیە، هیوادارم نەبمە ئامانجی تیری گاڵتەجاڕی تۆ، بۆ ئەوەی کەسانی تریش کە سوقرات و ئاگاتون بتوانن بە نۆرە قسە بکەن. لێرەدا بۆ پێی کە ئەریستۆدۆمس جێڕایەوە ئەرۆکسی ماخۆس وەڵامی دایەوە کە بە دڵ و گیان قسەکەت پەسەند دەکەم، لەبەرەوەی بەڕاستی چێژم لە قسەکانت وەرگرت و ئەگەر بە ئەزمون نەمزانی با کە سوقرات و ئاگاتون بە چ شارەزاییەک باز لە خۆشەویستی دەکەن، دەترسام ئێستا لە قسەکردندا تووشی گرفت ببن. لەبەرەوەی لێرە ئەوەی کە دەبێت بوترێت وتراوە، بەڵام سەبارەت بەو قسانە دڵنیام و هیچ ترسم نییە. سوقرات وتی: ئەی ئەرۆکسی ماخۆس، لە بەخێرهاتن کردندا مامۆستای، بەڵام ئەگەر تۆ ئێستا لە حاڵی من تێدەگەیشتی یان باشتر بڵێم لە جیاتی من بوویتایە، باش ئەوەی کە ئاگاتونیش وتارێکی مامۆستایانەی تری بەوانەی کە بیستومانە زیاد دەکرد، دەبوو بەڕاستی لە قسەکردنی من نائومێد بیت. ئاگاتون وتی: ئەی سوقرات، دەزانم دەڵێیت ئامادەبووان چاوەڕوانی وتارێکی وەستایانەت لێ دەکەن و بۆ ئەوەی من بترسێنیت و بم خەیتەداوەوە و لە ئەنجامدا ئەوەی کە ئێستاش دەیزانم لەبیرم بچێتەوە. سوقرات وتی: ئەی ئاگاتون، لەبیرم نەچوەتەوە کاتێک شان و نامەکەی تۆیان نمایش دەکرد، تۆ بەبێ کەمترین ترس و دڵڕاوچێ لەگەڵ ئاکتەرەکان هاتیتە سەرشانەوە. ئێستا گەر بتەوێت بڕوا بکەم کە لە دانیشتێکی بچووکی هاوڕێیان ترست لە قسەکردن هەیە، دەبێت ئەو بیرەوەریەی کە من لە چاونەترسی و بێباچی تۆهمە هەڵەبێت. ئاگاتون وتی: ئەی سوقرات، وا هەست مەکە کە سەرقاڵی بە هونەری شانەوە هەبیری منی ڕەش کرد بێت کە نەزانم دەمکردنەوە لە بەردەم ژمارەی کە هەڵبژاردەی ئەهلی زانست و زانیارین زۆر دژوارترە لە قسەکردن بۆ کۆمەڵێک کە هەمویان لە خەڵکی ئاساین. سوقرات وتی: نا هەڵبەت مەبەستم ئەمە نەبوو کە لەم بارەیە یان لەبارەی بابەتێکی تر نەزانیت بەسەردا بسەپێنم. دڵنیام کە تۆ لەبارەی ئەو بڕوایی کە زاناکان سەبارەت بە تۆ هەیەە زۆر زیاتر لە بڕوای خەڵکی ئاسایی کە بە تۆیان هەیە بیر دەکەیتەوە. بەڵام ئێمە کە لەگەڵ ژمارەیەکی زۆر خەڵکی ئاسایی بەشداری شانۆگەریەکەی تۆمان کرد، لە ئەنجامیەوەی کە خۆت وتت لە ڕێزی ئەو زانایانە دانین و ئەوەشم لەلا پەسەندە کە ئەگەر تۆ لە بەرامبەر کەسانێکی زانا و شارەزا بوویتایە، نەک کەسانی وەک ئێمە نەزان، لە هەڵەکردن لە قسەکردندا شەرمەزار دەبوویت. مەگەروانیە؟ ئاگاتون وتی: بەڵێ وایە. سوقرات وتی: بەڵام لە بەردەمی کۆمەڵێکی زۆر تۆ لە کردەوەی ناشایستە تووشی شەرمەزاری نابیت. لێرەدا فیدرۆس قسەکەی بڕین و وتی: ئاگاتونی بەڕێز، وەڵامی سوقرات مەدەرەوە، لەبەرەوەی ئەگەر سوقرات کەسێک بدۆزێتەوە کە ئامادە بێت و توێژی لەگەڵدا بکات، بە تایبەتی گەر ڕۆژ خۆش بێت، لەبەرەوەی پاش قسەکانی ئەو هەرچی بڵێم هیچ تاموڕویەکی نییە. ئەرۆکسی ماخۆس وتی: ئەو بەشە لە پێشبینی تۆ کە لەسەر هونەرمەندی ئاگاتۆن لە قسەکردندا بۆ ڕاست بوو، بەڵام ئەوەی کە تۆ تووشی قەیران و تنگانەیی دەبیت ڕاست نییە. سوقرات وتی: هاوڕێ، چۆن لە تنگانەدا نەبم کاتێک کە دەبێت باش وتارێکی بەم ڕەوانی و جوانی قسە بکەم. ڕەوانبێژی و بە تایبەتی ڕستەکانی بەشی دوایینی وتارەکەی کە بیستمان سەرنجڕاکێش بوو. کاتێک لە بەراورد لەگەڵ ئەو وتارە بێتوانایی خۆم لە قسەکردندا دەبینم، شەرمەزار دەبم و هەست دەکەم لێرە ڕابکەم،
شێوازی قسەکردنی ئاگاتون منی بیری گرجیاس خستەوە. ئەویش بەم شێوە ڕەوانبێژ بوو، گوایە بەم مەبەستە بووە کە بە وتەی هۆمەر من و وتارەکەم بکات بە بەردی بێدەنگ و وەک هەورە بروسکە زمانم ببەستێت و لاڵم بکات. ئێستا دەزانم کە نەزان بووم بانگهێشتی ئێوەم پەسەند کرد هەتا سەبارەت بە خۆشەویستی قسە بکەم. من بە تەواوی نازانم کە لە وەسفی شتەکاندا چۆن دەبێت قسە بکرێت، لەبەرەوەی منی کاڵفان پێم وابوو کە مەبەست لە وەسفی شتێک باسکردنی ڕاستی ئەو شتێ و بۆ باسکردنی ڕاستی وتاربێژ دەبێت بابەتێک هەڵبژێرێت و بە باشترین شێوە باسی بکات. بەر لە ئێستا زۆر لە خۆبایی بووم کە دەتوانم وەسفی شتەکان بکەم و کەواتە پێم وابوو کە دەتوانم قسە بکەم، بەڵام ئێستا تێدەگەم کە هەڵە بووم. پێدەچێت بۆ پیاهەڵدان بەسەر شتێکدا پێویستە هەموو ئەو چاکەکاریانەی کە لە مێشکدا دێت و دەچێت بەو شتە بەسرێتەوە جا چ ڕاست بێت یان درۆ. ڕاستبوونی ئەو بابەتەی کە باسییان دەکەین بەڕووکەش گرنگ نین. پێدەچێت پێشنیاری سەرەتا ئەوە نەبووە کە باس لە ڕاستی خۆشەویستی بکەین، بەڵکو وای پێشام بدەین کە بەڕاستی باسی خۆشەویستی دەکەین. بۆ ئەمە بەستا هەڵبەت شێوازەکەوەیە کە هەر خەسڵەتێک لە هەر کوێ بدۆزێتەوە بە خۆشەویستی نسبەت بدرێت و بڵێن خۆشەویستی فڵانە و فیسارە و هۆکەی ئەوەیە و ئەنجامەکەی ئەمە. ئەوانەی کە وتتان لەوانەیە لەلایەن کەسانێکەوە پەسەند بکرێت کە ئاگان لە خۆشەویستی نییە، بەڵام کەسێک ئاگادارە ناتوانێت ئەم هەموو زێدەڕۆیە پەسەند بکات. بەڕاستی خۆتان زۆر ئازارداوە بۆ ئەوەی لە وەسفی خۆشەویستیدا گۆرانیەک بچڕن. نا، هاوڕێکانم، لەبەرەوەی بەڕاستی لە تێگەیشتنی مەبەستی ئێوە هەڵم کردووە. داوا دەکەم من لە قسەکردن ببورن. ئەو بەڵێنەی کە دابووم هەر وەک ئۆرپیدس دەڵێت بەڵێنی لێو بوو نەک بەڵێنی دڵ. من لەگەڵ ئەم جۆرە وتار خوێندنەوانەدا و ماڵ ئاوایی دەکەم کە بەڕاستی بە من ناکرێت، بەڵام ئەگەر بتانەوێت ڕاستی خۆشەویستی ببیستن ئامادەم بە شێوازی خۆم قسە بکەم، بەڵام لەبەر ئەوەی نەبمە گاڵتەجاری دەستی ئێوە ئامادەنیم لە بەرامبەر وتاربێژانی بەرلەخۆم سنگ دەرپەڕێنم. کەواتە ئای فیدرۆس، ئەگەر دەتەوێت ڕاستی سەبارەت بە خۆشەویستی بزانیت و دەتوانی ڕێگەم پێ بدەیت کە بە هەر جۆر و شێوازێک کە بابەتەکان بە مێشکمدا دێت و قسە بکەم، منیش ئامادەم. ڕای تۆ لەم بارەوە چییە؟ ئەریستۆدۆمیس وای جێڕایەوە کە فیدروس و ئەوانی تر وتیان حەز دەکەن ئەو بە چ شێوازێک دەخوازێت قسە بکات. سوقرات وتی کەواتە ڕێگەم پێبدەن چەند پرسیار لە ئاگاتون بکەم بۆ ئەوەی ئەو بابەتانەی کە ئەویش بەلایەوە پەسەندە بکەم بە بنەمای قسەکانم. فیدروس وتی ڕێگەت پێدەدەم پرسیارەکانت بپرسیت و سوقراتیش بەم جۆرە درێژەی بە قسەکانیدا. پرسیاری سوقرات لە حەق
سوقرات وتی زۆر چاکە، کەواتە پێم بڵێ با بزانم ئایا کەسێک کە بەهێز و پایە بەرزە بە شوێن بەهێزی و پایە بەرزیدایە یانە؟ ئاگاتوون وتی ئەگەر بڵێم بەڵێ دژی ئەو بۆچوونەیە کە بڕوامان پێهێناوە. سوقرات وتی ڕاستە، لەبەرەوەی کەسێک کە ئەو شتانەی هەیە ناتوانێت ئەو شتانەی نەبێت. ئاگاتوون وتی بەڵێ وایە. سوقرات وتی ئایا دەتوانی پیاوێک بهێنیتە بەرچاو کە بەهێزە و لە خەمی پەیداکردنی هێزە یان تەندروستە بەڵام دایمە بە دوای لەش ساخیدا دەگەڕێت، یا کەسێکی تر کە وەرزشکارێکی باشە بەڵام دایمە لە خەمی ئەوەدایە کە ببێت بە وەرزشکار؟ ئەم نمونانەم بۆ ئەوە هێنایەوە بەستەکەم ڕوون بێتەوە. ئەگەر باش بیر بکەیتەوە دەبینیت کە شتێکی وەها مەحاڵە ئەو کەسەی کە ئەم خۆشیانەی هەیە بیەوێت یان نەیەوێت ئەو خۆشیانەی هەیە و سوودمەندە لێیان. کەواتە کاتێک کەسێک دەڵێت من تەندروستم و ئاوا دەخوازم چاک ببمەوە، پارەم هەیە و حەز دەکەم پارەم هەبوایە، خۆزگا ئەو شتانەی کە هەم بوایە، پێویستە بڵین ئەی هاوڕێ، تۆ کە پارە و تەندروستی و هێزت هەیە بەڵام ئەوەی کە دەتەوێت بەردەوامی و مانەوەی ئەو شتانەیە. دەنا ئەم ساتە بتەوێت یانەتەوێت ئەو شتانت هەیە. کاتێک دەڵیت ئاواتەخوازم ئەو شتم هەبێت کە ئێستا هەمە، لە ڕاستیدا مەبەستت ئەوەیە کە ئاواتەخوازی لە ئایندەشدا ئەو شتێک کە ئێستا هەتا هەت بێت. ئەو دەبێت ئەم ڕاستیە پەسەند بکات ڕای تۆ چییە؟ ئاگاتوون وتی لەگەڵتدام وایە. سوقرات وتی کەواتە ئاواتی ئەوەیە کە ئەوەی ئێستا هەیەی لە ئایندەشدا هەیبێت. ئاواتەخوازی شتێکە کە ئێستا نیەتی. ئاگاتوون وتی بەڵێ زۆر ڕاستە. سوقرات وتی کەواتە هەر کەسێک ئاواتێکی وەهایی هەبوو ئاواتی شتێکی هەیە کە لە ئایندەیدایە نەک لە ئێستادا، و ئەو ئێستا ئەو شتەی نییە یان ئەو شتە نییە. ئەو شتانەی کە حەز و داخوازی و ئاواتی ئێمەی لەسرە هەمویان لەو جۆرن. ئاگاتوون وتی بەڵێ قسەی تۆیە. سوقرات وتی دەبا بگەڕێینەوە بۆ باسەکەی خۆمان. خۆشەویستی دایمە هەستکردن لە شتێکە و پەیوەستە بە شتێکەوە، و پەیوەستە بە شتێکەوە کە ئەڤیندار نیەتی و ئاواتی بۆ دەخوازێت. ئاگاتوون وتی بەڵێ ڕاستە. سوقرات وتی ئایا لە بیر تەکەوتت؟ و ئەگەر لە بیرت نییە قسەکەت دووبارە دەکەمەوە کەوتت خۆشەویستی بە جوانی ڕێک و پێچی خستە ناودام و دەستگای پاشایەتی خواکانەوە، لەبەرەوەی خۆشەویستی پەیوەست نییە بە ناشرینیەوە. ئاگاتوون وتی بەڵێ وتم. سوقرات وتی ئەوەی وتت ڕاستە کە خۆشەویستی پەیوەندی بە جوانیەوە هەیە و پەیوەندی بە ناشرینیەوە نییە. ئاگاتوون وتی بەڵێ وایە. سوقرات وتی ئێستا لەوەدا هاودەنگین کە کەسی ئەڤیندار بە شوێن شتێکدا دەگەڕێت کە نیەتی. ئاگاتوون وتی ڕاستە. سوقرات وتی کەواتە ئایا تۆ دەزانی و دەتوانیت شتێک کە جوانی نییە بە جوان دای بنیت؟ ئاگاتوون وتی هەڵبەت نا. سوقرات وتی کەواتە ئایا هێشتا دەڵێت کە خۆشەویستی جوانە؟ ئاگاتوون وتی وابزانم ئەوەی کە وتم بەباشی تێنەگەیشت بووم. سوقرات وتی تۆ وتەیەکی زۆر جوانت پێشکەش کرد، بەڵام دەمەوێت پرسیارێکی ترت لێ بپرسم. ئایا باشی و جوانی یەک شتە یانە؟ ئاگاتوون وتی بەڵێ. سوقرات وتی کەواتە ئەڤین و خۆشەویستی کە جوانی نییە باشیشی نییە. ئاگاتوون وتی سوقرات دژایەتی تۆم پێ ناکرێت، چی دەڵێیت؟ باوا بێت. سوقرات وتی ئاگاتوونی ئازیز، بڵێ دژایەتی ڕاستیم پێ ناکرێت. دەنا دژایەتیکردنی سوقرات و ڕەتکردنەوەی زۆر ئاسانە. سوقرات بەردەوام بوو وتی بە ڕوخسەتی ئێوە دەمەوێت چیرۆکێکتان بۆ بجۆرمەوە کە لە دیم و تیمای خەڵکی ماتنەم بیست. ئەو ئافرەتێکی زانا بوو و لە ڕاستی ئەڤین و زۆر شتی تریش ئاگادار بوو. لەو ڕۆژگارەدا خەڵکی ئەسینە بۆ ڕێگەگرتن لە هاتنی تاعۆن قوربانیان دەدا و ئەو هاتنی بەڵاکەی 10 ساڵ دووەخست. لە خۆشەویستیدا مامۆستای من بوو و ئەوەی ئەو بۆی باسکردم بۆتان دەجێرمەوە. بنەمای قسەکەم دەخەمە سەر بابەتێک کە سەبارەت بەوە من و ئاگاتوون گەیشتینە ڕێکەوتن و ئەو دەدەم بە باشترین شێوە کە لە توانامدایە بابەتەکەم باس بکەم. ئاگاتوون وەک خۆت وتت دەبێت سەرەتا لە ڕاستی ئەڤینەوە دەست پێ بکەم، لە پاشان شوێندەستەکانی. باشتر وایە ئەو شتانەی کە ئەم ژنە زانایە وتی ئەو پرسیار و وەڵامانەی کە لە نێوانماندا ئاڵوگۆڕ کرا باس بکەم. سەرەتا منیش وەک ئاگاتوون باسی ئەڤینم کرد. ئەویش بۆی سەلماندم کە لەو شتێک کە خۆم وتبووم ئەو ئامانجە وەربگرم کە خۆشەویستی نەجوانە و نەباشە. لە ئەوم پرسی ئەی دیموتیما ئایا پێت وایە کە ئەڤین خراپە و ناشرینە؟ وتی بێدەنگ بە، مەگەر پێویستە ئەو شتێک کە جوان نییە ناشرین بێت؟ مەگەر نابینی کە لە نێوان زانایی و نەزانیدا قۆناغێکی تریش هەیە؟ وتم و قۆناغە کامەیە؟
وتی بڕوایەکی دروست کە نەتوانێت عەقلانیەتێک کە نەتوانێت خۆی نەزان بکات. زانایی نییە، بەڵام لەبەر ئەوەی تێگەیشتن و ناسینی ڕاستیە، نەزانیش نییە و قۆناغێکە لە نێوان ئەم دوانە. وتم ڕاستە، وتی کەواتە پێ لەسەر ئەوە دامەگرە کە بیسەلمێنی هەر شتێک کە جوان نییە ناشرین بێت. وتم بەڵام هەموو خەڵک ئەبێن بەخوایەکی گەورە دزانن. وتی مەبەستت لە خەڵک ئەوانن کە ژیر و عەقلانی و زانان یان نا؟ وتم هەموو خەڵک. وتی سوقرات، چۆن دەکرێت هەموو خەڵک ئەڤین بەخوایەکی گەورە بزانن لە کاتێکدا کە هەندێک لەوان هەر بڕوایان بەخوایەتی ئەڤین نییە؟ وتم ئەم دەستە خەڵکانە چێن؟ وتی من و تۆ و دوو کەس لەو خەڵکانەی. وتی من و تۆ دوو کەس لەو خەڵکانەین. وتم ئەمە چۆن دەبێت؟ وتی زۆر ئاسانە، تۆ خۆت بڕوات وایە کە خواکان بەختەوەر و جوانن. ئایا ئازایەتی ئەوەت هەیە بڵێیت خوایەک هەیە کە بەم جۆرە نییە؟ وتم نا. وتی مەبەستت لە بەختەوەر کەسێکە کە جوانی و باشی هەیە؟ وتم بەڵێ. وتی تۆ خۆت دانت بەوە دانا کە ئەڤین لەبەرەوەی پێویستی بە شتێک هەیە واتە خوازیاری باشی و جوانیە و پێویستی پێێتی؟ وتم بەڵێ. وتی کەسێک کە هیچ بەهرەیەکی لە جوانی و باشی نییە چۆن دەکرێت باش و جوان بێت؟ ئەلبەت مەحاڵە و دەبینی کە تۆ خۆت خوایەتی ئەڤین ڕەت دەکەیتەوە. وتم کەواتە ئەڤین چییە؟ ئایا ئەویش لە بوونەوەرە لە ناوچۆکانە؟ وتی نا. وتم کەواتە چییە؟ وتی هەر وەک پێم وتیت شتێکە لە نێوان بوونەوەرە لە ناوچووەکان و خواکان. وتم ئەو شتە چییە؟ وتی خۆشەویستی و ئەڤین لە فریشتەکانە. وتم هێزی ئەو چییە؟ وتی گەیەنەری نێوان خواکان و مرۆڤەکانە. داخوازی واوەتەکانی خەڵکەکان بۆ بارگەی خواکان دەبات و فەرمانی خواکان و بەخشندەیەکان بە خەڵک دەگەێنێت. ئەو لە نێوان خوا و خەڵکدایە، لە هونەری ئەوە کە جیابوونەوە و پەیوەستبوون بە یەکترەوە ڕوودەدات لە ڕێی عەشقەوەیە کە ئەرچی پێغەمبەر و کاهین و قوربانیەکان بانجان دەگات. لەبەرەوەی خواوەند لەگەڵ خەڵکاندا تێکەڵاوی نییە و لە ڕێی ئەڤینەوەیە کە لە نێوان خواکان و مرۆڤەکان لە ناو خەویان بە ئاگایی پەیوەندی دروست دەبێت. ئەو زانستەی کە لە ڕاستیە تێدەگات ڕۆحانیە. زانستەکانی تر لە سەرکار و پیشە و ئەرکە بازاڕیەکان و نرخ و بەهایان کەمە. ڕۆحەکانی نێوان خوا و مرۆڤەکان زۆرن و خۆشەویستی یەکێک لەوانە. پرسیارم کرد باوک و دایک خۆشەویستی چێە؟ وتی ئەم چیرۆکە زۆر دەخانێت، بەڵام بۆت باز دەکەم. ئەو ڕۆژەی کە ئافرۆدیت لەدایک بوو خواکان ئاهەنگیان جێڕا. لە نێوان خواکان خوای چارەسەرکردن کە کوڕی خوای زاناییە ئامادە بوو. کاتێک ئاهەنگەکە بە کۆتا هات، خوای هەژاری هەروەک خۆی هەمیشەیی دەستی بە سوالکردن کرد. خوای چارەسەرکردن کە شەرابی ئاسمانی زۆری خواردبووە لە ناو باخەکە خەوی لێکەوت. خوای هەژاری کە لە دەست کورتی و بێچاری خۆی تەواو بێزار ببوو، بڕیاریدا لە خوای چارەسەرکردن منداڵێکی بێت. لەبەرەوە لە پاڵاودا خەوت و گەرایی خۆشەویستی دانرا. خۆشەویستی لەبەر ئەوەی بە شێوەیەکی سروشتی حەزی لە جوانیە و هەروەها لەبەر ئەوەی نتفەکەی لە ڕۆژی ئافرۆدیت دابەسرا، هاودەم و گوێڕایەڵی ئافرۆدیتە و ئەڤین لە باوک و دایکی بە میرات دەبات. میراتی ئەو لە دایکی ئەوەیە کە دایمە هەژارە و لە ناسچی و جوانی بێبەهرەیە و ئەمەش پێچەوانەی ئەو بۆچوونەیە کە زۆر کەس بڕوای پێێتی. تووڕە و ڕەنگ زەردە، نەپێڵاوی لە پێدایە و نەبۆ نووسنیش خانوێکی هەیە. لەسەر زەوی و ڕوت و لەژێر ئاسماندا ڕادەکشێت. هەندێک جار لە کۆڵانان و هەندێک جاریش لە پەنا و پاساری ماڵاندا شەو دەکاتە ڕۆژ. وەک دایکی جیرۆدەی بێپشت و پەناییە، وەک باوکیشی کە لەویش دەچێت بەردەوام لە دژی جوانی و باشی هەڵوێز وەردەگرێت. قارەمان و بەهێز و خێرایە و لە ڕاوکردنیشدا زۆر شارەزایە. بەهانەگر و جادوگەرە و ڕاڕایی لە سروشتی ئەودا ناهەتاییە و نە لە ناوچوو. لە ڕۆژێکدا ساتێک لە دەوڵەمەندی و فراوانیدا تل دەدات و ساتێکیش لە هەژاری و دەستکورتی بەسەر لێواری کەوتنە خوار و فەنابووندایە. لە زانستدا نە لە زانایانە و نە لە نەزانان و لە نێوان ئەم دوانەدایە. بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە هیچ خوایەک ناتوانێت خوازیاری مەعریفە و عەقڵ بێت، لەبەرەوەی پێویستی بە داواکردنی ئەو شتەی کە هەیەی نییە. هەروەهاشە مرۆڤێک کە بەڕاستی زانایە، بەڵام نەزانەکانیش خوازیاری عەقڵ و مەعریفە نین و چارەڕەشی نەکبەتی نەزانەکان لەمەدایە. ئەو کەسەی کە نەخسڵەتی باشی هەیە و نەزانست بەوەی کە هەیە ڕازیە و باشترە لەوە ناناسێت و لەبەرەوەی پێویستی نییە حەز و داواکاریشی نییە. وتم ئەی دیموتیما، کەواتە هاوڕێیانی حیکمەت کامانن؟
ئەگەر زانا و نەزان هیچ کامیان بە شوێن معریفە و زانستەوە نین، ئەی چێ بە شوێنیەوەیە؟ وتی وەڵامی ئەم پرسیارە منداڵێکیش دەیزانێت. هەڵبەت شوێنکەوتوانی حیکمەت کەسانێکن کە لە نێوان زانایی و نەزانیەوەن. ئەڤین حەزی لە جوانیە، خوازیاربوونی زانایی حاڵەتێکە لە نێوان زانایی و نەزانی، خۆشەویستیش لەم حاڵەتەدایە. لەبەرەوەی باوکی ژیر و زانایە و دەوڵەمەند، دایکیشی نەزان و هەژار. ئەی سوقراتی ئازیز، حەقیقەتی خۆشەویستی ئەمەیە. ئەو هەڵەیەی کە تۆ لە پێناسەکەیدا کردبووت لەبەر ئەوە بوو کە تۆ ئەڤینت لەگەڵ ئەو شتێکی پێویست بوو بە ئەڤینەوە بە هەڵەلێک دەدایەوە. هەڵبەت پەیوەستبوونی ئەڤین بە جوانیەوەیە، لەبەر ئەوە تۆ ئەڤینت بە جوان دادەنا. بە دڵنیاییەوە خۆشەویست یا دڵدار جوان و ناسک و نازدارە، بەڵام دەبێت جیاوازی بکرێت لە نێوان ئەڤین و ئەڤیندار. ڕاستی عەشق و ئەڤین بەو جۆرەیە کە بۆم باس کردی. قسەکانی کە گەیشتە ئێرە وتم، ئەی بێگانەی شیرین زمان زۆر باشت وت، بەڵام باوایدا بنین کە ئەڤین بەو جۆرە بێت کە تۆ باست کرد، کەواتە پێم بڵێ سوود و قازانجی بۆ خەڵک چییە؟ وتی ئەی سوقرات، ئەمەشت بۆ باس دەکەم. باسی لەدایکبوون و سروشتی ئەڤینم بۆ کردی و تۆش سەلماندت کە ئەڤین دڵ بە جوانی دەدات، بەڵام ئەگەر کەسێک پرسیار بکات ئەنجامەکەی ئەمە چییە؟ واتە دوایین مەبەست لە داوای جوانیکردن کامەیە؟ چی بڵین؟ وتم مەبەست لە داواکردنی جوانی ئەوەیە کە جوانیمان هەبێت. وتی وەڵامەکەی تۆ پرسیارێکی تر دروست دەکات، ئەویش ئەوەیە کە وەدەسێنانی جوانی چ سوودێکی هەیە؟ وتم بۆ ئەم پرسیارە وەڵامێکی ئامادەم پێ نییە. وتی با لە جیاتی وشەی جوانی، وشەی باشی و چاچی دابنێم و هەمان پرسیار دووبارە بکەمەوە. وتم بە نمونەیەک مەبەستەکەت ڕوون بکەرەوە. وتی دەزانی کە خوڵقاندن کارێکی بەربڵاو و دژوارە، ئەو شتەی کە دەبێتە هۆی ئەوەی نەبوون ببێت بەبوون و ڕەنجی بوون وەربگرێت خوڵقاندنە. تایبەتمەندێتی هەموو هونەرەکان ئەفراندنە و هەموو هونەرمەندەکان ئەفرێنەرن. وتم ڕاستە. وتی لەگەڵەوەشدا دەزانی کە بەس شاعیرەکان بە خوڵقێنەر دەزانرێن و ئێمە بە هونەرمەندەکانی تر ناڵێن خوڵقێنەر. لە زمانی یۆنانی شاعیر واتە خوڵقێنەر، بە ناوی تر بانجان دەکەین. ئێمە تەنیا یەک بەش لە هەموو بەشەکانیمان هەڵبژاردو و تەنیا بەم جۆرە دەڵێن خوڵقان، و ئەوە هونەری شعرە کە هەڵسوکەوتی لەگەڵ چێشی مۆسیقادا هەیە و کەسانێک کە سەرقاڵی ئەم هونەرن شاعیر واتە خوڵقێنەر ناو دەبرێن. ئەڤین بۆ منداڵ یان ئەڤین بۆ نەمری؟ وتم زۆر ڕاستە. هەم دیسان وتی ئەم یاسایە سەبارەت بە خۆشەویستیش پەیڕەو دەکرێت بڵێن هەر حەزەیەک بۆ گەیشتن بە باشی و بەختەوەری ئەڤینە، بەڵام ئەو کەسانێک کە لە ڕێگەی ترەوە بەرەو ئەم مەبەستە هەنگاو دەنێن پێیان ناوترێت ئەڤیندار. جا چ لە ڕێکۆکردنەوەی پارەوە بێت یا وەرزش یا وەدەسێنانی معریفە و کەماڵ، تەنیا بە کەسێک دەڵێن ئەڤیندار کە لە ڕێگەیەکی تایبەتیەوە بڕوات. وتم پێ دەچێت هەروەها بێت. وتی بەڵێ، وەگوێت لێ دەبێت کە دەڵێن ئەڤیندارەکان بە شوێنی نیوەکەی تری خۆیاندا دەگەڕێن، بەڵام من دەڵێم ئەڤیندارەکان نە بە دوای نیوەکەی تری خۆیاندا دەگەڕێن و نە بە دوای هەمووی خۆیاندا، مەگەرەوەی کە ئەم هەمووە باش و چاک بێت دەنا هەمومان دەزانین کە تەنانەت ئەگەر دەست و پێ بۆگەنی کرد دەیبڕنەوە و فڕێ دەدەن. خەڵک بگشتی ئەو شتێکە هەیانە بەهۆی ئەوەی کە هی خۆیانە بە باش نازانن، تەنیا ژمارەیەکی کەم نەبێت کە پێیان وایە ئەو شتەی کە هی ئەوانە و باشە و
ئەوەی کە هی خەڵکی ترە خراپە، هەموو خەڵک خوازیاری چاکەن و شتی تریان ناوێت. ڕای تۆ چییە؟ وتم وایە. وتی ڕاستەکەی ئەوەیە کە خەڵک حەزیان لە باشە و خوازیاری ئەوەن ببێت بە مەڵکی خۆیان. وتم بەڵێ. هەروەها وتی بەڵام دەبێت ئەوەش بڵێم کە مەبەستیان خاوەندارێتی هەمیشەیی و بەردەوامە. وتم بەڵێ وایە. وتی کەواتە دەتوانین بڵین کە ئەڤین دامەزرۆیی هەبوونی باشیە بۆ هەمیشە. وتم زۆر ڕاستە. ئەنجا پرسیاری کرد ئەگەر ڕاستی ئەڤین ئەمەیە پێم بڵێ بزانم بە چ شێوازێک بە شوێن مەبەستەکەیاندا دەچن. ئەو کەسانەی کە لە هاتوچۆ بێنەوبەرەی ئەڤیندان چی دەکەن و چیان دەوێت. وتم ئەیدی موتیما ئەگەر ڕاستیەکەیم بزانی با لە بەرامبەر زانست و کەماڵی تۆدا بەم جۆرە دەتاسام. تۆ خۆت بیڵێ من هاتووم لە تۆ فێر ببم. وتی زۆر باش فێرت دەکەم. ئەنجام مەبەستی جۆش و خرۆشی ئەڤین لە دایک بوون لە جوانیدایە. وتم لە مەبەستت تێناگەم بۆم ڕوون بکەرەوە. وتی مەبەستەکەم ڕوون دەکەمەوە. دەمەوێت بڵێم ڕۆح و جەستەی خەڵک توانای لە دایک بوون و زاینی هەیە. لە تەمەنێکی دیاریکراودا سروشتی مرۆڤ حەزی لە ئەفراندنە و دەیەوێت جوانی بخوڵقێنێت نەک ناشرینی. جودبوونی پیا و ژن بە مەبەستی خوڵقاندنە و ئەمە ئیشێکی خوایی و ئاسمانیە. لەبەرەوەی سکبوون و منداڵبوون بە نەمریکردنی بوونەوەری ناشرین و جوان هەماهەنگی لە ئیش و کاردانیە و ناشرینی لەگەڵ هەر شتێکی خوایی ناسازگارە. بەڵام جوانی هەماهەنگ و سازگارە، کەواتە جوانی چارەنووس یان خوای ئەفراندنە. هێزەکانی ئەفراندن کاتێک دەگەنە جوانی فراوان دەبن و گەرمی جۆش و خرۆش پەیدا دەکەن و دەخوڵقێنن. بەڵام کاتێک دەگەنە ناشرینی هەست بە گرژبوون و ساردی و سیزبوونەوە دەکەن. سەرکوت دەکرێن و لە ئەفراندن دەکەون. لەبەرەوەیە کە کاتێک لە ساتەکانی ئەفراندن نزیک دەبنەوە و زەمینە خۆش دەبێت لە نزیکبوونەوەی جوانی وەها خۆشی و سەرمەستی و حەز پەیدا دەکات و لە پەیوەندیکردن بە جوانیەوە بە ئاسوودەی و دڵنیایی دەگات. کەواتە ئەی سوقرات دەبینی کە بەو جۆرەی تۆ پێت وایە ئەڤین تەنیا ئەڤین بە جوانی نییە. وتم ئەی کەواتە چییە؟ وتی ئەڤین بە فراندن و خوڵقاندن لە جوانی. وتم وایە. وتی بە دڵنیاییەوە بەڵام بپرسم مەبەست لە خوڵقاندن چییە؟ لەبەرەوەی هەموو گیاندارەکان ناپایەدار و لەناوچوون. خوڵقاندن و منداڵبوون بۆ ئەوان بەردەوامی ژیان و وەدەسێنانی پایەداری و نەمریە. لەبەرەوەی بەو شێوەیە بینیمان مەبەستی ئەڤین بەردەوامێتی خاوەندارێتی چاکە و سوود وەرگرتن لە باشیە. ئەنجامەکەی دەبێت ئەوەی کە مەبەست لە ئەڤین نەمری و مانەوەیە. ئەو کاتانەی کە باسی خۆشەویستیم دەکرد ئەمانەی فێر کردم. لە بیرمە جارێک پێیوتم ئەی سوقرات دەزانی هۆی ئەو حەز و خۆشەویستیانەی کە لە ئەڤین سەرچاوە دەگرێت چییە؟ ئایا نابینی کە هەموو گیانداران لە باڵداران و لە پاداران چۆن تووشی خۆشەویستی دەبن و حەز بە بەرهەمهێنان و منداڵبوون لە ئەواندا دروست دەبێت و چ دەرد و ئازارێک دەچێشن؟ خۆشەویستی ئەوان بە حەزی کەوبوونەوە دەست پێ دەکات و پاش ئەوە بۆ خۆشەویستی بۆ منداڵ دەگۆڕێت. بەهێزترین گیانداران ئامادەیە لە پێناو شوێنی لەدایکبوونی خۆی لەگەڵ بەهێزترینیان بەشەڕ بێت و لەم ڕێگەیەدا گیان ببەخشێت لە بەرامبەر ئازار و شکنجە و برسێتی و هەر ئازارێکی تریش لە پێناو شوێنی لەدایکبوونی خۆی ڕابگرێت و خۆی ڕادەگرێت. ئەگەر باسی مرۆڤەکان بکەین عەقڵیان بەو جۆرێک کە باسمان کرد بڕیار دەدات. ئەی سەبارەت بە ئاژەڵەکان کە لە عەقڵ و هۆش بێبەرین بەڵام لە هەست و سۆزی باوکایەتی و دایکایەتی بێبەش نین چی بڵێین؟ ئایا دەتوانی هۆکەی بڵێیت؟ وەڵامم دایەوە نەخێر. وتی ئەگەر لەم خاڵە بێ ئاگابیت نابێت هیوات هەبێت کە هەرگیز لە هونەری خۆشەویستیدا ببیت بە مامۆستا. وتم ئەیدی موتیمە لە بەردەمی تۆ مندانم بە نەزانینی خۆمدانە و لەبەرەوەشە هاتووم بۆ لای تۆ لەبەرەوەی دەزانم کە پێویستم بە مامۆستایەکەیە. هاتووم کە تۆ ئەم نهێنیە و نهێنیەکانی تری خۆشەویستیم فێر بکەیت. وتی پێت سەیر نەبێت ئەگەر چەندەها جار بگەمە ئەو ئەنجامەی کە خۆشەویستی خوازیاری نەمریە. لێرەشدا سروشتی فەنابوو هەوڵ دەدات بۆ خۆی نەمری و بەردەوامی وەدەست بهێنێت و لە گیانداراندا ئەمە تەنیا لە ڕێی منداڵبوون ئەنجام دەدرێت بە لەدایکبوونی بوونەوەرێکی زیندوو لە جیاتی جەستەی پیرروپوکاوی خۆی بوونێکی تازە جێدەهێڵێت. با لەوە زیاتر بڕۆین ئەگەر ژیانی کەسێک بهێنینە بەرچاو دەبینین ژیانی ئەو ڕاستێکی یەکانگیر و بەردەوام نییە بەڵکو زنجیرەی ژمارەی خۆناغا. ئێمە پێمان وایە کە ئەمڕۆ مرۆڤ هەر ئەو کەسەیە کە دوێنێ بوو. لە کاتێکدا کە لە منداڵی هەتا پیری ژیانی هەرگیان لەبەرێک زنجیرەیەک گۆڕانە. لە جەستەی ئێمەدا دایمە ئیشی وێرانکردن و ئاوەدانکردنەوە بەردەوامە.
هەموو جەستە لە گۆشت و ئێسک و خوێن و مو بەردەوام ئەم حاڵەی هەیە. خو داوا و بۆچوونەکان، خۆشیەکان و ئازارەکان، ترس و هیوا، هیچ کامیان ئەمڕۆ ئەوەی دوێنێ نییە و بەردەوام لە گۆڕاندایە، هەموو دێن و دەڕۆن. جێی سەرسوڕمانە کە لە زانستیشدا ئەم یاسایە حکم دەکات. نەتەنیا لە زەین و بیری ئێمەدایە کە زانستەکان کۆن دەبن و زانستی تازە جێیان دەگرنەوە، بەڵکو بەهۆی ئەوەیە کە ئێمەش لە 2 ساتدا یەکێک نین، بەڵکو زانستەکان خۆشیان تووشی هەمان چارەنووس دەبنەوە. ئەو شتەی کە پێی دەڵێن بیرەوەری خۆی دەسەلمێنێت کە ئەو زانست و زانیاریەی کە لە زەینی ئێمەدایە دەتوانێت لەبیر بچێتەوە. لە یادکردن مردنی زانستێک و بیرەوەریەک لە دایکبوونی زانستێکی نوێیە، هەرچەند وا دێتە بەرچاو کە هەمان زانستی کۆنەکە گەڕاوەتەوە، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە زانستی کۆن جێی خۆی داوەتە زانستی نوێ، بەڵام زاتی خواکان دایمە یەکسانە و گۆڕانی بەسەردانایەت. بەم جۆرە ئەیسقورەت ژیانی فانی مانەوەی خۆی مسۆگەر دەکات، لە جیاتی بوونەوەرێکی پووکا و بوونەوەرێکی نوێ دەهێنێتە دنیا کەوا هەست دەکرێت هەمان بوونەوەرە کۆنەکە بێت، کەواتە سەیر نییە کە هەموو خەڵک خۆشەویستی منداڵەکانی خۆیانیان لە دڵدایە. ئەم خۆشەویستیە هەمان حەزوەڤین و خۆشەویستی بەماناوە و ژیانی هەتایە. خۆشەویستی بۆ بەناوبانگ بوون. لە قسەی ئەو سەرم سۆڕما وتم: ئەی دیموتی مایزانە، ئایا ئەم هەموو ڕاستە؟ بە لەحنی دڵنیایی زانایانە وتی: دڵنیا بە کەوایە. لە چاوچنۆچی و تەماعی خەڵک بڕوانە، ئەگەر پلە و پایەخوازی و حەز لە بەناوبانگ بوون لە بەرچاو نەگری، لە مانای زۆربەی ئیشەکانی ئەوان بێئاگا دەمێنیتەوە. لە پێناو ناوبانگ و مانەوەی ناو خەڵک زۆر شت دەکەن و خۆیان دەخەنە مەترسیەوە کە ئەم ئیشانە لە پێناو ڕۆڵەکانیاندا ناکەن. ئەگەر نەیانویست با ناوبانگیان هەموو جیهان بگرێتەوە و ناویان بە نەمری بمێنێتەوە، ئایا پێت وایە ئەلکستیس بۆ ڕزگارکردنی ئادەمتوس یان ئەخلیس بۆ تۆڵەی خوێنی پارتوکلوک خۆیان بە کوش دەدا، یان کەیدرۆس خۆی دەخستە مەترسیەوە هەتا پاشایەتی بۆ کوڕەکانی بێڵێتەوە؟ نا، من دڵنیام خەڵک ئیشی گەورە دەکەن و هەرچەند گەورەتریش بەو هیوایەی کە دەنگۆی پیاوچاچیان بمێنێتەوە و ناویان نەمر بێت، لەبەرەوەی نەمری ئاواتی هەموو خەڵکە. ئەوانەی کە جستەی تەندروستیان هەیە لەگەڵ ژنان جوت دەبن و منداڵیان لێ دەکەوێتەوە. خۆشەویستی وەڤینی ئەوان وهایە، هیواخوازنە و منداڵانەی کە لە پاش ئەوان دەمێنێتەوە ناوبانگیان بە زیندوی ڕابگرن و چێژی ژیانی هەتایان پێ ببەخشن، بەڵام ڕۆحەکانیش زاوزەیان هەیە. کەسانێک هەن کە بە ڕۆح زیاتر لە جەستە ئەفرێنەر و خوڵقێنەرن. ئەگەر پرسیار بکەیت ڕۆحی ئەوان چی دەخوڵقێنێت، دەڵێن منداڵانێکی شایستە کە شایەنی پلەپایە ڕۆح بن، واتە زانایی و چاکەکاری. شاعیران و هونەرمەندان ڕۆحی خوڵقێنەریان هەیە، بەڵام گەورەترین زانایی ئەوەیە کە ئەرکەکەی ڕێخستن و هەماهەنگکردنی کاروباری بنەماڵە و کۆمەلگایە کە پێی دەڵێن دادخوازی و میانەڕۆی. کەسێک کە لە منداڵیەوە نوتفەی ئەم چاکەکاریەی تێدا هەبێت کە دەگاتە تەمەنی ڕۆژ دەیەوێت زاوزێ بکات و بخوڵقێنێت، بە شوێن جوانیدا دەگەڕێت بۆ ئەوەی منداڵێکی لی بێت بەپێی سروشت و خوی خۆی. جستەی جوان لە ئامێز دەگرێت بە تایبەتی کاتێک کە ڕۆحێکی جوان لە جستێکی جواندا بدۆزێتەوە، لە پاشان هەوڵ بۆ پەروەردەکردنی دەدات و بۆ چاکەکاریە ڕێنوێنی دەکات. ئەوەیە کە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ جوانی و لە تێکەڵبوون و جودبوون لەگەڵ ئەو نوتفەیە کە پەروەردە دەبوو دەبێتە خوڵقێنەر. پاشان ئەو خوڵقێنەرەی خۆی پەروەردە دەکات و لە نێوان ئەو جەستە و ئەو ڕۆحە جوانەی کە منداڵێکی لێ بووە پەیوەندیەک لە هەست و سۆز و شادی دروست دەبێت کە تند و تۆڵترین پەیوەندیەکانە. ئەو شتەی کە ئەم دوانە بەو تند و تۆڵیە بەیەکەوە دەبەستێتەوە منداڵەکانیانن کە جوانی هەتاییان هەیە. چێ هەیە کە ئەم منداڵە ڕۆحیانەی لە منداڵە جەستەییەکان پێ باشتر نەبێت؟ هۆمەر و هیسوود شاعیرە گەورەکانی تر بەرهەمە نەمرەکانیان منداڵەکانیانن. وەچێ هەیە کە ئاواتەخوازی بوونی منداڵانی لەو جۆرەی نەبێت؟ ئەگەر نمونەیەکی ترت بوێت، چێ هەیە کە نەیەوێت وەک منداڵەکانی لوگورکورسی مەبەست لێرەدا یاساکانە ببێت کە تەنیا پارێزەرانی یۆنانن، هەروە سەیری سۆلۆن بکە کە باوکی یاساکانی ئەسینایە. لە نێو یۆنانیەکان و ئەوانی تریش زۆر ئەو کەسانەی کە بوون بە سەرچاوەی بەرهەمی گەورە و باش و خەڵکیش بۆ ڕێزلێنانی ئەوان و لە پێناو ئەو بەرهەمانەی کە پاش خۆیان بەجێیان هێشتون پەرستگەیان بۆ دروست کردوون، بەڵام لەبەر ئەو کەسانەی کە منداڵانی جەستەیی لە پاش خۆیان بەجێ دەهێڵن
هیچ کەس پەرستگا دروست ناکات. ئەی سوقرات، ئەمانان نهێنیە بچووکەکانی ئەڤینە کە دەتوانی بیانزانیت. ئەگەر بە شوێن عیرفانە و بیت لەوانەیە ڕێگەی گەیشتن بە نهێنیە گەورەکانیشت بۆ ئاشکرا بکرێت و پێت بوترێت بەڵام نازانم دەتوانی بگەیتە ئەوانە یانە. من هەوڵی خۆم دەدەم کە ڕێگات پێشان بدەم ئەگەر دەتوانی بە شوێنم داوەرە. کەسێک کە دەیەوێت ڕێگای ئەڤین بەڕێکی بپێوێت دەبێت لە لاوێتیدا دڵبەڕخسارێکی جوان بدات. ئەگەر ڕابەرەکەی بەباشی ڕێی پێشان دابێت دڵ بە دڵدارێک دەبەخشێت، لەم دڵداریەدا بیرۆکەی باش و جوانی بۆ دێتە ئاراوە. کاتێک کە وەهای لێهات تێدەگات کە جوانیەک جەستا وەک جوانی جەستەیەکی ترە و لەبەرەوە بە تەواوی دڵ بە جوانی جەستە دەدات. چ نەزانە گەر نەتوانێت ببینێت کە جوانی لە هەر ئەندامێکدا بێت لە ڕاستیدا یەک شتە. کاتێک کە گەیشتە ئەم قۆناغا لە گەرم و گوڕی ئەو ئەڤینەی کە بە ئەندامێکی هەبوو کەم دەبێتەوە لەبەر ئەوەی ئەو شتە زۆر بچووکە و ئەو ئەڤینداری جوانیەکەیە کە هەموو ئەندامەکانە. کاتێک دەگاتە قۆناغی سەروتر کە تێبگات جوانی ڕۆح گەورەتر و بەرزترە لە جوانی جەستە و بەم هۆیە گەر ڕوبەڕووی ڕۆحێکی چاکەکار و باش بووەوە کە جوانی ڕوخساری کەم بوو حەزی لێ دەکات و دڵی خۆی پێدەدات و ئەڤینەکەی دەخاتە دڵیەوە. اینجا لە خۆیدا بیری جوان و باش کە لە پەروەردەکردنی گەنجەکاندا سوودمەند بێت پەروەردە دەکات. لەوێوە دەگاتە قۆناغێک کە جوانی لە یاساکان و کۆبوونەوەکان و سیاسەتەکاندا دەبینێت. لێرەدایە کە بۆی ڕوون دەبێتەوە کە جوانی کە سوتاک لە بەرامبەر جوانی کۆمەڵ کەم بایخە. لەوەش کە تێپەر دەبێت هەست بە جوانی مەعریفە و زانستەکان دەکات. لەم کاتەدایە کە ئیتر کۆیلەی کرێگرتەی ئەڤین نییە، ئیتر کۆیلە و دیلی خۆشەویستی و ئەڤینی لاویان پیا و یان کۆمەڵێکی دیاریکراو کە هەمویان خۆیان کۆیلە و ئەسیرن نییە. لەم کاتەدا لە دەریایەکی پان و بەرینی جوانی دەڕوانێت و بیری لێ دەکاتەوە. لە کەنارەکانی ئەم دەریایەدا بیرۆڕای باش و دوور و درێژ لە زەینیدا دروست دەبێت و دەرونی ڕووناک و بەهێز دەبێت هەتا ئەوەی کە ژیری تێگەیشتنی تەواوەتی مەعریفەی پێدەبەخشرێت کە ئەو مەعریفەیە لە هەموو جوانیەکانی دنیا جوانترە. ئەی سوقرات، داوات لێ دەکەم هەموو سەرنجی خۆت بدەیتە ئەو شتەی کە ئێستا دێڵم. کەسێک کە بەم شێوەیە قوتابی قوتابخانەی خۆشەویستی بووبێت و لە قۆناغە جۆراوجۆرەکانی تێگەیشتن لە جوانی گوزەری کردبێت، کاتێک دەگاتە کۆتایی ڕێگاکەی لە ناکاو سروشتێکی بۆ ئاشکرا دەبێت کە جوانیەکەی وەسف ناکرێت و ئەمەش ئەنجام و مەبەستی هەموو هەوڵەکانی ئێمەیە. جیهانێکی تازە و نوێ دەبینیت کە جوانیەکەی پایدارە و سەرەتا و کۆتایی نییە. بە جۆرێک نییە کە لە ڕوویەکەوە جوان بێت و لە ڕوویەکی ترەوە جوان نەبێت، یان لە چاوی کەسێکەوە جوان و لە چاوی کەسێکی ترەوە جوان نەبێت، یا لە ڕوویەکەوە جوان بێت و لە ڕوویەکی ترەوە ناشرین بێت، یا لێرەدا جوان بێت و لەوێ جوان نەبێت. بەڵکو لە هەموو ڕۆیەکەوە لە بەرچاوی هەموو کەسێک و لە هەموو شوێن و دۆخێکدا جوان بێت. لە ڕوخسار و دەست و جەستەی جوان ناچێت و لە قسەکردن و زانستا هاوتای نییە. شێوەکەی لە هیچ بوونەوەرێکی ئاسمانی و زەمینیدا نادۆزرێتەوە. جوانیەکەی کامەڵە و تاکە و هەمیشەیە. ئەو شتە جوانانەی کە لە دنیادا دەیبینی هەمویان لە جوانی ئەوەوە سەرچاوە دەگرن، بەڵام ئەو لەم بەخشندەی و بەخشینە لێیکەم نابێتەوە. لە زۆربوون و کەمبوونەوە و گۆڕان پارێزراوە. کەسێک کە بە ڕێبەرایەتی خۆشەویستی جوانیەکانی سەرزەوی دەست پێ بکات و ئەو جوانیانە وەک پەیژە بۆ سەرکەوتن بەکار ببات کە ئەو بۆ کۆتایی و ئەنجامی مەبەستەکان ڕێبەرایەتی دەکەن، لە یەک جوانی بۆ دوو جوانی، لەوێوە بۆ جوانی جەستە بەگشتی و لەوێشەوە بۆ جوانی هەڵسوکەوت و نەریت باش بگات و کاتێک لەوەش تێپەڕ بوو لە جوانی زانستەکان تێدەگات، هەتا ئەوەی کە لە جوانی زانستەکان دەگاتە جوانی زانستی کامڵ و بێسنوور کە باسم کرد. ئەمە زانستێکە کە ئەنجام و ئاوات و مەبەستی خودی خۆیەتی ئەو ژنە بێگانە ماتینەییە. وتی ئەی سوقرات، ئەمەیە ئەو ژیانەی کە شایانی پلە و پای مرۆڤە، واتە ژیانێکی بەختەوەر کە تێیدا سەرقاڵی بینینی جوانی کامڵ بێت. ئەگەر گۆشەیەک لەم جوانیە خۆی پێشانی تۆ بدات، لە دەست هەموو ئەو ماڵ و سامان و جوانیانەی کە ئێستا دڵت لەلایەتی هەڵدەگریت و ئاگاد لە نان و ئاو نامێنێت بۆ ئەوەی دەرفەتی بینینی ئەم جوانیەت هەبێت. خۆزگای ئێمە چاوی ڕاستی بینینمان دەبوو بۆ ئەوەی ئەم جوانیەمان ببینایە. پاچی و بێگەردی ئەم جوانیە بێ هاوتایە و دوورە لە پیسی جەستە و ڕەنگ و بێهودەیەکانی ئەم جیهانە لە ناوچوە. چ بەختەوەریەک لەوە زیاترە کە مرۆڤ لەگەڵ جوانیەکی وەها کامڵ و هەتا هەتایی و خوایی هاودەم و هاوشان بێت.
لە یادت بێ کاتێک کەسێک بەختەوەری گەیشتن بە ئەم جوانیە دەست بکەوێت دەتوانێت لە خودی جوانی و ڕاستیەکانی نەک لە وێنە ڕاستیەکانی دیاری زۆر وەربگرێت. ئەو کاتەیە کە بە پاچی و خۆپارێزی بووە بە هاوڕێ و هاودەمی خوا و بە نەمری گەیشتووە. ئاژیانێکی لەو جۆرە ئاوات و ئارەزوو نییە؟ ئەی فیدرۆس، هەموو ئامادەبووان باش بزان کە قسەکانی دووتیمە ئەمانە بوو و منیش بڕوان بەڕاست و دروستیان هەیە و لەبەرەوەی ئەو بڕوایم هەیە هەوڵدەدەم ئەم قسانە بەگوێی خەڵکی تر بگەین و خەڵکیش هام بدەم کە بڕوای پێ بهێنن. لە گەیشتن بەم لووتکەی کاملبوونە هیچ ڕێنمایەک لە ئەڤین باشتر نییە بۆ مرۆڤ، بۆی دەڵێن دەبێت هەموو کەس ڕێز لە خۆشەویستی بگرن و لە ڕێگەیدا هەنگاو بنێن، بەو جۆرێک کە ژیانی من بەو جۆرەیە. ئای فیدرۆس، ئەو شتەی کە باسم کرد ئەگەر دەتەوێت بە پیا هەڵدان و ستایشی خۆشەویستی دابنێ یاننا هەر ناوێکی تر کە دەیخوازی لێ بنێ. خۆشەویستی ئالکیبادس بۆ سوقرات. کاتێک قسەی سوقرات تەواو بوو هەموو ئامادەبووان ئافرینیان لێ کرد. ئەریستۆفانێس دەیویست بە بۆنەی ئەو ئاماژەیە کە سوقرات بەوتەکەی ئەوی کردبوو شتێک بڵێت کە لە ناکاو لە دەرگایاندا و هات و هاوارێک هاتە بەرگوێ. پێدەچوو ژمارەیەک سەرخۆش بن، دەنگی شمشاڵی کچە شمشاڵژەنەکەش دەبیسترا. ئاگاتون بە خزمەتکارەکەی وت بڕۆ بزانە چێیە، ئەگەر هاوڕێیانن بۆ ماڵەوە بانگەشتیان بکە و ئەگەر بێگانن بڵێ خواردنەوە بە کۆتە هاتووە. ساتێک دواتر دەنگی ئەلکیبادس هاتە بەرگوێ. دیار بوو کە سەرخۆشە هاواری دەکرد و دەیوت ئاگاتون لەکوێیە؟ بم بۆ لای ئاگاتون. لە ئەنجامدا بە جۆرێک کە پاڵی دابووەوە کچە شمشاڵژەنەکە و هاوڕێکانی تری هاتە ژوورەوە و تاجێک لە گوڵ و گەڵای بەسەرەوە بوو کە هاتە ژوورەوتی هاوڕێیان سڵاوتان لەبێت. ئایا پیاوێکی سەرخۆش بۆ ناو خۆتان ڕێ پێدەدەن؟ ئەگەرنا ئەم تاجی سەرکەوتنە کە بۆ ئاگاتونم هێناوە دەخەمە سەرسەری و دەڕۆم. لەبەرەوەی دوێنێ لە ئاهەنگی سەرکەوتنەکەیدا نەبووم هاتووم هەتا بەدەستی خۆم تاجی لەسەر سەردا بنێم، لەبەر ئەوەی ئەو بە باشترین و زاناترین پیاوان دەزانم. ئایا بە سەرخۆشی من پێدەکەنن؟ من بەلامەوە گرنگ نییە، لەبەرەوەی دەزانم ئەوەی دەیڵێم ڕاستیە. ئێستا کە مەبەستەکەی خۆمم باس کرد بێمە ژوورەوە یانە؟ ئایا کەسێک لەگەڵ مندا دەخواتەوە؟ هەموو ئامادەبووان بە خۆشیەوە داوایان لێ کرد کە لەگەڵیان بمێنێتەوە و ئاگاتونیش بە گەرمی پێشوازی لێ کرد. هاوڕێکانی ڕێنوێنیان کرد لە حاڵێکدا ئەو تاجە گوڵینەی کە لەسەری بوو بەنیەتی ئەوەی بیخاتە سەرسەری ئاگاتون لەسەری هەڵگرت و لەبەرەوەی تاجە گوڵینەکە بەرچاوی گرتبوو نەیتوانی سوقرات ببینێت کە جێی بۆ کردبووەوە. ئەلکیبادس کەوتە نێوان ئاگاتون و سوقرات و تاجەکەی خستە سەرسەری ئاگاتون و باوەشی پێدا کرد. ئاگاتون بە خزمەتکارەکەی وت پێڵاوەکانی لە پێ بکاتەوە بۆ ئەوەی لەسەر مێزەکە نەفەری سێهەم بێت. ئەلکیبادیس پرسیاری کرد کە کەسی سێهەم چێ و هەرکە چاوی بە سوقرات کەوت هاواری کرد. پەنا بەخوا، ئای سوقرات دیسانەوە تۆی؟ پێدەچێت دایما لە کەمینی من دابیت، لەبەرەوەی لەو شوێنانەی کە هەر چاوەڕوانی توەنیم دەیتە بەرامبەرم. ئاخر چیت لە گیانی من دەوێت؟ دەبینم لە پاڵ کۆمەڵی قسەخۆشی وەک ئەریستۆفانس و ڕووخۆشترین کەسان پاڵت داوەتەوە. سوقرات ڕووی لاگاتون کرد و وتی تکات لێ دەکەم من لە مەترسی ئەم گەنجە بپارێزە. خۆشەویستی ئەو بۆ بەمایەی گرفت بۆ من. لەو کاتەوە کە حەزم لێ کردووە ئەگەر سەیری ڕوخسارێکی جوان بکەم یان لەگەڵ کەسێک قسە بکەم لە حەسوودیدا دەبێت بە پارچەیەک ئاگر. لە جنێ و هێرشکردنی ئاساییشم نییە و ئێستا لەوانەیە زیانێکم پێ بگەێنێت. تکا دەکەم یا من لە مەترسی ئەو بپارێزە یا ئاشمان بکەرە و ئەگەر توند و تیژی نێوانت بەرگریم لێ بکە. ئەلکیبادس وتی ئای سوقرات، لە نێوان تۆ و من ئاشتی مەحاڵە، بەڵام سزادانت دەخەمە کاتێکی تر. تکا لە تۆ دەکەم ئاگاتون هەندێک لەو قەردێلانەی کە لە تاجەکەی تۆی بەستووە بدە بە من بۆ ئەوەی لە دەوری سەری پڕ بەهای سوقراتی ببەستم.
تێە تۆ فەرمان بدە و ئێمە جێبەجێ دەکەین. ئەروکسیماخۆس وتی بەرلەوەی تۆ بیت بڕیار بوو هەر کامان هەتا ئەو شوێنە کە پێمان دەکرێت باسی ستایشی خۆشەویستی بکەین. نۆرەکە لە چەپەوە بۆ ڕاست سوڕایەوە و هەمومان قسەمان کردووە. تۆ بادەت خواردووەتەوە بەڵام قسەکەت نەکردووە. ئێستا نۆرەی تۆیە. پاش ئەوەی قسەت کرد دەتوانی هەر بڕیارێک کە بتەوێت لەسەر سوقراتی بدەیت. ئەویش بۆ کەسی دەسەڕاستی خۆی و هەروەها تا کۆتایی. ئەلکیبادس وتی زۆر باشە، بەڵام بەراوردکردنی ژیری پیاوێکی سەرخۆش لەگەڵ پیاوانی ژیر و باگا لە ویژدانەوە دوورە. حەز دەکەم بزانم ئایا ئێوە بڕواتان بەو شتانەی سوقرات کردووە کە ئێستا وتویەتی یانە؟ دڵنیابن کە ڕاستی ڕێک بە پێچەوانەی ئەو شتانەیە کە ئەو وتویەتی. ئەگەر لە بەردەمی سوقرات من ستایشی کەسێک بکەم لە چاوچنۆکی ئاگر دەگرێت و هێرشم دەکاتە سەر. سوقرات قسەکەی پێبڕی وتی لەبەرخوا شەرمت هەبێت. ئەلکیبادس وتی بێدەنگ بە. سوێن دەخۆم هەتا لە بەردەمی تۆم ستایشی کەسی تر نەکەم. ئەروکسیماخۆس وتی زۆر باشە، کەواتە قسە لەسەر ستایشی سوقرات بکەم. ئەلکیبادس وتی ئەی ئەروکسیماخۆس ڕای تۆ چییە؟ ئایا باشتر نییە کە بە ئامادەبوونی هەمووتان سزای بدەم؟ سوقرات وتی مەبەست چییە؟ ئایا دەتەوێت هەم دیسان بە گاڵتەکردن بە من ئەم پیاوانە بخەیتە پێکەنین؟ ئایا وستایشەی کە دەیکەیت لەم جۆرانەیە؟ ئەلکیبادس وتی ئەگەر دەرفەتم پێ بدەیت ڕاستی دەڵێم. سوقرات وتی ڕێگەت پێدەدەم بەڵام تکات لێ دەکەم بەس ڕاستیەکان باس بکەم. ئەلکیبادس وتی کەواتە دەست پێ دەکەم ئەگەر لە کاتی قسەکردندا شتێکم وت کە ڕاست نەبوو دەتوانێت قسەکەم پێ ببڕیت و بڵیت ئەمە درۆیە. هەرچەند مەبەستی من ئەوەیە ڕاستیەکان بڵێم، بابەتەکان بەو جۆرەی کە بە خەیاڵمدا دێن باس دەکەم. کەسێک حاڵی وەک من بێت ڕێککردنی قسەکانی ئاسانیە و ئێستا ئەی هاوڕێن قسە لە ستایشی سوقرات دەکەم. لەوانەیە سوقرات پێی وا بێت گاڵتەی پێ دەکەم، بەڵام مەبەستێکی لەو جۆرەم نییە و بەس دەمەوێت ڕاستی بڵێم. سەرەتا دەڵێم سوقرات لە سیلنوسی جنۆکە دەچێت. سیلنوس ڕۆحێک بوو کە دایمە هاوڕێی دینوسیس خوای شەراب بوو و جەستەی نیوە مرۆڤ و نیوە ئاژەڵ بوو. ئەلکیبادس لەبەر ناشرینی دەم و چاوی سوقرات بە سیلنوسی جنۆکەی وەسف کردووە کە پەیکەرەکەیتان لە دوکانەکانی پەیکەر دروستکردندا دیوە. بەگشتی قامیش یان لولەیەک لە ناو دەمیدایە و لە ناوەڕاستەوە دەکرێتەوە. ئەگەر بیکەنەوە لە ناویدا وێنەی خواکان دەدۆزنەوە. هەروەها دەڵێن سوقرات لە مارسیاسی جنۆکە دەچێت. مارسیاس ئەو جنۆکە شمشاڵژەنە شارەزایە بوو کە داوای لە خوای مۆسیقا کرد پێشبڕکێی لەگەڵدا بکات و لەبەر ئەم پێڕەوشتیە سزای مردنی بۆ درا. ئەی سوقرات تۆ خۆت ڕەتی ناکەیتەوە کە ڕوخسارت وەک جنۆکەیە و خاڵی لێکچوونی تریش لەگەڵ جنۆکەدا هەیە. بۆ نمونە بێڕەوشتی و گەڕان بە شوێن نهێنی خەڵکانی تر. ئایا وانییە؟ ئەگەر ئەڵێی وانییە شاهێد دەهێنم. دەزانم دەڵێیت کە من شمشاڵژەن نیم، بەڵام هونەر و شارەزایی تۆ لە شمشاڵژەنیدا 1000 جار لە مارسیاس زیاترە. بەڵام ئەو بە هەناسەی خۆی و بە شمشاڵەکەی خۆیەوە دڵ و دەرونی خەڵکی داگیر دەکرد و هەموو ئەو کەسانێک کە بە شوێن هونەردا ڕۆیشتون ئەم تایبەتمەندیەیان هەیە لەبەرەوەی کە ئاوازەکانی کیۆی ئەلمپوز بارەگای خواکان هەمووی لە مارسیاسەوە دێت کە مامۆستای ئەم هونەرە بوو. ئەم ئاوازانە هەر کەس بیژەنێت ڕۆح داگیر دەکات، جا ژەنەر و وەستایەکی شارەزا بێت یا چیژۆڵەیەکی شمشاڵژەنی بێبەها. ئەم ئاوازانە گیان و ڕۆحی خەوتوی ئێمە بە ئاگا دەهێنێتەوە و لەبەرەوەی ئاوازەکان ئاسمانین و زەوقی تێگەیشتن لە نهێنی ئاسمانیەکانمان تێدا دروست دەکەن. سڵاتان لەبێت خۆشەویستانی رادیۆی هێلین، ئاسوودەین لە کتێبخانەی هێلین لەگەڵتانین بۆ خوێندنەوەی بەشی 8ەم و کۆتایی لە کتێبی خۆشەویستی لە زمانی ئەفلاتونەوە. بەڵام مارسیاس بە شمشاڵ وەهای دەکرد و تۆ بە قسەکانت هەمان ئەو کارە دەکەیت و پێویستت بە شمشاڵ نییە. کاتێک ئەو شتانە لە خەڵکی تر دەبیستین، هەرچەند قسەکەرەکان هونەرمەندیش بن، بەڵام کاریگەریەکی ئەو تۆ لە ئێمەدا دروست ناکەن. بەڵام قسەکانی تۆ تەنانەت جێڕانەوەی قسەکانت هەرچەند ناتەواویش بێت ئێمە سحر دەکات و گیانی پیا و ژن منداڵ داگیر دەکات. ئەگەر ترسی ئەوەم نەبوایە کە پێم بڵێن سەرخۆشی بێعەقڵ، سوێندم لەسەر کاریگەری قسەکانت دەخوارد. کاتێک قسەی تۆ دەبیستم، دڵم لە خۆشیدا هەڵدەبەزێتەوە و مەست و سەرخۆش دەبم بە جۆرێک کە کاهینەکانی کروبانتیش وەها مەست نابن
ئەو دەروێشانێک کە بەدەنجی سازیان ئاوازێک دەست بە سەما و مەستی دەکەن لە بیستنی قسەکانت چاوەکانم پڕ لە فرمێسک دەبن و بینیویشمە کە لە زۆربەی خەڵکی تریشدا قسەکانت ئەم کاریگەریانەی هەیە. من وتاربێژی پریکلیس و گەورە وتاربێژەکانی ترم بیستووە. پریکلیس سیاسەتمەداری بەناوبانجی یۆنان بوو کە لە سەردەمی ئەودا ئەسینا گەیشتە لووتکەی شارستانیەت و بە قسەکانی دڵی هەموو یۆنانیەکانی داگیر کردبوو و دەمزانی زۆر باش قسەیان دەکرد، بەڵام قسەی هیچ کەس کاریگەریەکی وەک قسەکانی تۆی لە مندا دروست نەدەکرد. قسەی سوقرات دیلم دەکات و لەبەرەوە لی تووڕم. ئەم مارسیاسە جنۆکەیە چەندەها جاروەها منی خستوتە داوەوە کە نزیک بۆ ژیانی خۆم تێک بدەم و بیگۆڕم. ئەی سوقرات، تۆ ناتوانانی ئەم ڕاستیانە ڕەت بکەیتەوە. هەز دەکەم ئەگەر گوێم لە بیستنی قسەکانی ئەو نەگرم و لە قسەکانی ئەو وەک ئاوازی سیرنەکان ڕانەکەم. سیرنەکان بوونەوەرانێک بوون کە بە ئاوازی خۆیان خەڵکیان فری و دەدا و دەیان کوشتن. لە بەرامبەر ئەودا توانای خۆڕاگریم نامێنێت و چارەنووسی منیش وەکەوانی تر دەبێت، واتە دەبم بە سحر لێکرا و حەزلێکەری ئەو. ئەم پیاوە ناچارم دەکات دام بەوەدا بنێم کە نابێت بەم شێوەیە ژیانم بەردەوام بێت و لە پێویستەکانی گیان و ڕۆحی خۆم بێ ئاگا بم، کەواتە من لۆکەل لە گوێ دەنێم و لە ئەو هەڵدێم. ئەو تەنیا کەسێکە توانیویەتی هەستی شەرمەزاری لە مندا دروست بکات و ئەمەش کاریەکی ئاسان نییە. دەزانم توانای وتوێژ لەگەڵ ئەوم نییە و ناتوانم فەرمانەکانی جێبەجێ نەکەم، بەڵام کاتێک کە لە سوقرات دوورم بەبێ خەم و دڵەڕاوچێ بە شوێن پلەپایە و ناوبانگدا دەڕۆم. لەبەرەوەیە کە لە ئەو ڕادەکەم ئاخر کاتێک لەگەڵ ئەوم لە شێوازی ژیانم شەرمەزار دەبم. چەندەها جار ئەوە تەخوازی مەرجی ئەو بووم، بەڵام دەزانم لە مردنەکەی زیاتر خەمبار دەبم، نەک کەیف خۆش. کەواتای هاوڕێیان، ئایا دەبینن چۆن لە ئیشی ئەم پیاوەدا دەستەوەستان و جێژم؟ ئەوەیە ئەو حاڵێک کە لاوازەکانی ئەو پیاوە بەسەر من و خەڵکانی تردا هاتووە، بەڵام سەرنج بدەن هەتا دیسانەوە سەبارەت بەو هێزە سەرسوڕهێنەرەکەی بۆتان بدوێم. ئێستا کە دەستم پێکردەوە دەبێت ڕاستی ئەم پیاوەتان پێ بناسێنم. بڕوانن چەند حەزی لە جوانەکانە، دایما ئازاری دەدەن، بەڵام ئەگەر لە خۆی بپرسیت هیچ ئاگای لێ نییە. نمای دەرەوەی ئەو پەیکەری سیلنووسی جنۆکەیە، بەڵام ئەی هاوڕێیان و هاوپیاڵەکانی من، نازانن لە ناخیان پیاوەدا چ بەهرە گەلێک هەشاردراوە. ماڵ و جوانی و شتەکانی تر کە خەڵک بەدوایەوەن لە بەرچاوی ئەو بێنرخن و زۆر بەسوچی لێیان دەڕوانێت. خاوەنی ئەم نیعمەتانەش لە بەرچاوی ئەو نرخ و بەهایەکیان نییە. تەنانەت ئێمە کە ئێستا لێرە کۆبووینەتەوە هەموو کاتەکانی خۆی بۆ گاڵتەکردن بە خەڵک سرف دەکات و مەبەستە ڕاستەقینەکەشی لە هەمووان شاراوەیە. بەڵام کاتێک چوومە ناخیەوە لەوێ پەیکەری زێڕینی خواکانم دۆزیەوە کە بە جۆرێک سحری کردم کە دەمویست سەر بخەمە بەرپێی و هەموو تەمەن خزمەتکاری بم. لەوانەیە خەڵکی تر ڕاستی ئەم پیاوەیان نەدید بێت، بەڵام من بینیومە. ئەوام دەزانێ ڤینداری جوانی منە و ئەمەم بەسەر بەرزی خۆم دەزانی، وام دەزانی کە بەم جۆرە دەیخەمەدا و هەرچیەک دەیزانێت لە ئەوی دەبیستم و فێری دەبم، لەبەر ئەوەی زۆر بە جوانی خۆم دەنازی. کاتێک دەرفەتم دەستکەوت چوون بۆ لای و ئەوانەی لەگەڵم بوون دوورم خستنەوە. دەبێت دیسانە و بڵێم کە ئەوەی دەیجێڕمەوە خودی ڕاستی و ئەگەروانیایی سوقرات بڵێ درۆ دەکەیت. ئەو من بەتەنیا ماینەوە و من چاوەڕێی ئەوە بووم قسەی خۆشەویستی و دڵداری لێ بیستم بەو جۆرەکە کاتێک دوو خۆشەویست بەتەنیا دەبن دەیکەن، بەڵام بە تەواتی بێهیوا بووم لەبەرەوەی هەڵسوکەوتی لەگەڵ من ئاسایی وەک جاران بوو. ڕۆژەکەی لەگەڵ مندا بەسەر برد و دوای ئەوە لێمجیا بووەوە. ڕۆژێکی تر ئەوم برد بۆ یاریگە و زۆرانبازیمان کرد، لەوێش بەتەنیا بووین، بەڵام دیسانەوە چێژم لێ وەرنەگرت و بە بێهیوایی گەڕامەوە. جارێکی تر بیرم کردەوە کە هەم دیسان تاقی بکەمەوە و بزانم ڕاستی پەیوەندی ئێمە چییە. بۆ خواردنی ئێوارە بانگهێشتم کرد، بەو جۆرێک کە ئەڤینداران خۆشەویستەکانی خۆیان بانگهێش دەکەن. سەرەتا ڕەتی دەکردەوە، پاشان بە تکاکاری ڕازی بوو، بەڵام کاتێک ناخواردنەکە تەواو بوو هەستا و ڕۆیشت و نەمتوانی ڕای بگرم. جاری دووهەم کە بۆ خواردنی ئێوارە هات، پاش خواردن دەستمان بە وتوێژ کرد. وتم درەنگ وەختە و ناچارم کرد لە لای من بمێنێتەوە. لەسەر ئەو تەختەیەکە منی لێبووم پاڵکەوت. هیچ کەس جگە لە ئێمە لە ماڵ نەبوو، بەڵام بەردەوامی چیرۆکەکە ئەگەر سەرخۆش نەبوومایە نەمدەتوانی بیجەرمەوە. بێ شەرمەزاری دەتوانم هەموو ئەمانە بە خەڵک بڵێم، بەڵام وتویانە ڕاستی لە مەیدانە و منیش خواردومەتەوە و ڕاستی لەمەدایە و منیش خواردومەتەوە و ڕاستیەکەی دەڵێم.
ئایا دەبێت ڕاستی بەس لە منداڵان ببیسترێت و لەبەرەوەی بڕیار ڕاست بێژیە نابێتەوەی سوقرات لەگەڵ من کردی بشارمەوە. مارگەستەیەکم کە لە پەیوەدانی مارگازندە بۆ هاوڕێیانێک دەبم کە تامەکەیان چەشتووە، ئێوە بەو گلەی و گازەندەیە کە پڕە لە دەرد و ئازار و کێشەومە پێ ناکەنن. ئازارێک کە ئەو پیاوە بە منی گەیاندووە لە پەیوەدانی مار بە ئازارترە و ئەو پەیوەدانی مارە حکمەتە کە گەنج ناچار بە هەر کار و کردەوەیەک دەکات. هەمووتان ئەی هاوڕێیان کە لە دەورم کۆبوونەتەوە، ئەی فیدرۆس، ئەی ئاگاتون، ئەی ئەروکسیماخۆس، ئەی پوزانیاسو، ئەی ئەریستۆفانیس و ئەی خودی تۆ سوقرات تێگەیشتون کە گەڕان بە شوێن حکمەتدا چ شتێکە کەواتە گوێ بگرن و بمبورن لەوەی کە کردومە و دەیڵم. بەڵام کەسانێک کە خوێی نین لە خزمەتکارەکان و بێگانەکانی تر نابێت ئەم باسە بیستن. بەڵام کەسانێک کە خۆیی نین لە خزمەتکارەکان و بێگانەکانی تر نابێت ئەم باسە بیستن. بەڵێ کاتێک چراکان کوژانەوە و خزمەتکارەکان ڕۆشتن بینیم دەبێت قسەی دڵ بەڕوونی و بێپەردە بە ئەو بڵم. لەبەرەوە جۆڵاندم و وتمەی سوقرات خەوتویت وتینە. وتم دەزانی بیر لە چی دەکەمەوە وتی چی؟ وتم بیر لەوە دەکەمەوە کە لە هەموو ئەو خۆشەویستانەی کە هەم بووە تۆ بە تەنیا شایانی خۆشەویستی منی، بەڵام تۆ قسە ناکەیت. لەبەرەوە هەز دەکەم زۆر پوچ و بچووکم ئەگەر ئەوەی تۆ دەتەوێت ڕەتی بکەمەوە. هاتووم ئەوەی خۆم هەمە و ئەوەی هاوڕێیان هەیەە فڕێ دەمە بەر پێت داوات لێ بکەم کە لەبارە و بەخشش و زانست ڕێبەرایەتیم بکەیت. ئەو شتێک کە زیاتر لە هەموو شتێک ئاواتی بۆ دەخوازم و تۆی کە دەتوانی ببی بەڕێبەرم. ئەگەرەوەی هەمانەی خەمە بەرپێت لە زاناکان شەرمەزار دەبم، بەڵام ئەگەر دنیایە کە زۆرینەیان لە هیچ و پوچەکانن پێم پێ بکەنن کە بۆچی ئەوەی هەم بۆ ڕشتومەتە بەرپێت تۆز قاڵێک بەلامەوە گرنگ نییە. بەگاڵتەجاریە وەڵامی دامەوتی هاوڕێ ئەلکی بادز، ئەگەر ئەوەی دەیڵێت ڕاست بێت بەڕاستی کەنیەتت شەریفە، بەڵام ئەگەر پێت وایە کە ئەو هێزە لە مندا هەیە کە تۆ لەوەی کە هەیت باشتر بکەم، لە مندا هێز و جوانیەک دەبینی زیاتر لەوەی کە من لە تۆ دەیبینم، ئەگەر دەتەوێت سەرمایەکەت لەگەڵ مندا بگۆڕیتەوە، من لە مامەڵەیەدا زەرە دەکەم لەبەرەوەی تۆ دەتەوێت چاکەکانی جەستا لەگەڵ چاکەکانی ڕۆح بگۆڕیتەوە. دەتەوێت چاوتان ئەو سوکایەتی و خۆتێنەگەیاندنەی کە ئەم پیاوە بەرامبەر بە من کردی چ ئەشکەنجەیەکی گەورە بوو، لەگەڵەوەیدا کە دایمە بڕوان بە خۆڕاگری و پاچی ئەو هەبووە. هەرگیز لەو بڕوایەدا نەبووم خۆڕاگری و دام بە خۆداگرتنی ئەو هەتا ئەم پلەیە بێت، بەڵام ڕاستەکەی وەیە کە ناتوانم لەو تووڕە بم هەر بەو جۆرەی کە نەمتوانی ئەو لەگەڵ خۆمدا میهرەبان بکەم. باش دەمزانی کە چۆن ئاسن و پۆڵا کاریگەری لەسەر ئەیاز ئەو پاڵەوانەی کە هیچ باکی بەمەترسی نەبوو ماڵ و حاڵی دنیایش لە سوقراتدا کاریگەری نییە و من ناتوانم ئەم پیاوە بخەمە دواوە. ئەوە بوو کە لە بەرامبەر ئەودا دەستەوستان بووم و بووم بەدیل و خەزمەتکاری ئەو ڕووداوە بەر لەوە بوو کە بەیەکەوە لە لەشکر کێشی پوتیدا بەشداری بکەین. لەم سەفەرەدا هاو سەفەر بووین و من لە نزیکەوە لە ئازایەتی ئەو پیاوە بێ هاوتایان دەڕوانی، جستەی ئەو ماندووبوونی نەدەناسی. خۆڕاگریەکەی بەرامبەر بە برسێتی و تێنوێتی و ناخۆشیەکان منی سەرسوڕماو دەکرد. جارێک هەروەک لە شەڕدا ڕوودەدات خۆراک درەنگ گەیشت بوو وە خواردن کەم بوو. ئەوم بینی کە چەندین ڕۆژ بێ خواردن دەگەڕا و
لەمڕۆوە نەک لە من بەڵکو لە بە ئەزموونترین سەربازەکانیش باشتر بوو. لەگەڵ ئەمانەشدا لە کۆڕی بەزم و شادی کەس نەدەگەیشتە سقڕات. حەزی لە خواردنەوە نەبوو، بەڵام ئەگەر ناچار بە خواردنەوە دەبوو هیچ کەس خۆی لە بەرامبەریدا ڕانەدەگرت. لەگەڵەوەش کەس نییە کە سقڕاتی بەسەرخۆشی بینی بێت. لە خۆڕاگرتن بەرامبەر سەرما کەسی وەک ئەوم نەدیوە. ڕۆژێکی زستان سەرمایەکی زۆر تند بوو و دەزانن کە لەو ناوچەیە زستان زۆر ساردە. زۆربەی خەڵک لە سەرما توانای چوونە دەرەوەیان نەبوو و کەسانێک کە دەچوونە دەر خۆیان بە جلوبەرجی زۆردا دەپۆشی. لەم سەرمایەدا بە جلوبەرجێکی ئاسایی خۆیەوە بەپێی پەتی بەسەر سەهۆڵدا دەڕۆیشت و ڕۆشنەکەی لەو سەربازانەی کە پێڵاوی گەرمیان لە پێدا بوو باشتر بوو. هەمووان بەڕقەوە سەیریان دەکرد لەبەرەوەی دەترسان لە دڵی خۆیدا گاڵتەیان پێ بکات. چیرۆکێکی ترتان بۆ دەجێڕمەوە کە زۆر سەیرە و پەیوەندی بە هەڵسوکەوت و قسەکردنیان پیاوە لە هەمان سەفەر هەیە. ڕۆژێک سوقرات سەبارەت بە شتێک بیری دەکردەوە و لەبەرەوەی لە بیرکردنەوەکەیدا نەگەیشت بۆ ئەنجام هەتا نیوەڕۆ لە بیرکردنەوەدا بوو و بە درێژایی ئەو ماوەیە لە شوێنی خۆی بەپێوە وەسا بوو. کاتی نیوەڕۆ هەمووان تێگەیشتن کە سوقرات لە بەرەبەیانەوە هەتا ئەو کاتە لە شوێنی خۆی ڕاوەستاوە و لە بیرکردنەوەدایە. ئەم حاڵە هەتا شەو بەردەوام بوو. پاش نانخواردن ژمارەیەک لە خەڵکی دوورگەی ئیۆنی کە دەیانویست بزانن سوقرات هەتاکەی بەو جۆرە دەوەستێت پێداویستی خەویان لەگەڵ خۆیان هێنایە دەر و لە کەش و هەوای ئازاددا نووستن و دەبێت ئەوەش بڵێم ئەم ڕووداوە لە هاویندا بوون نەک لە زستاندا. سوقرات هەتا بەرەبەیانی ڕۆژی دواتر هەر بەو جۆرە بەپێوە وەستا بوو کە خۆر هەڵهات و دنیا ڕووناک بووە سوپاسی خۆی خۆرەتاوی کرد و ڕۆشت. من دەمەوێت بە ڕوخسەتی ئێوە سەبارەت بە ئازایەتیەکانیشی لە شەڕدا قسە بکەم. ئەو بوو گیانی منی ڕزگار کرد ئەوەش لە شەڕێکدا بوو کە دوای ئەوە خەڵاتی ئازایەتیان پێدام. لەم شەڕەدا من بریندار بووم و کەوتبووم. سوقرات بەجێی نەهێشتم هەتا خۆم و چەکەکەمی ڕزگار کرد. فەرماندەکان دەیانویست خەڵاتی ئازایەتیم بە بۆنەی پلەکەم پێ بدەن، بەڵام خەڵاتەکە لە ڕاستیدا مافی سوقرات بوو. منیش بە فەرماندەکانم وت بەڵام خودی سوقرات زیاتر لە ئەوان حەزی دەکرد خەڵاتەکە بە من بگات. چیرۆکێکی تریشم لە ئازایەتیەکانی ئەو هەیە و ئەویش کاتێک بوو کە سوپاکەی ئێمە لە پاش شەڕی دلیۆم ڕایان دەکرد. سوقرات لەناو سوپاکە بوو و چەکی قورسی پێبوو بەدەم و توێژەوە لەگەڵ لاخەس پاشەکشەی دەکرد. ئەمجارە من سوارە بووم و لە مەترسی پارێزرا و سوقراتیش بەپێ دەڕۆیشت و دەمتوانی بەباشی تەماشای بکەم. کاتێک گەیشتمە لای ئەو لاخەس دڵنەواییم دانەوە و وتم لەگەڵ ئەواندا دەبم. ئاسوودەی سوقرات لەو کاتەدا زۆر سەیر بوو، هەر بەو جۆرەی کە ئەی ئەریستۆفانس تۆ وەسفی ئەوت کردووە بە ویقار و گەورەیی وەک مەلی ماسی خۆر بەڕێدا دەڕۆیشت و وەک ئەوە بوو کە لە کۆڵانەکانی ئەسینادا پیاسەی دەکرد و چاوەکانی بەملا ولادا دەجێڕا. هەیبەتەکەی پێشانی دوژمنانی دەدا کە ئەگەر هێرشی بکەنە سەر ڕوبەڕووی تونترین بەرگری دەبنەوە. بەو جۆرە ئەو هاوڕێکانی ڕزگار بوون لەبەر ئەوەی سوقرات لەو کەسانەیە کە شەڕ هیچ کاریگەریەکی ناکاتە سەر. لە شەڕ بە دوای کەسانێکدا دەگەڕێن کە بترسن و ڕابکەن، بە تایبەتی هۆشیاری ئەو سەرنجڕاکێش بوو و لەم ڕۆوە لە لاخسیش باشتر بوو. سەبارەت بە کردەوە سەیرەکانی ئەو دەکرێت زۆر بوترێت، لەوانەیە وەک هەندێک کەس دەکرێت خەسڵەتەکانی ئەو لە خەڵکی تردا بدۆزرێتەوە. لەگەڵەوەشدا جێگەی سەرسوڕمانە کە هیچ کام لەم مرۆڤانێک کە لەم سەردەمەدا دەژین یان سەردەمانێکە بوون وەک ئەو نین. دەکرێت بڵێن براسیدس و ئەوانی تر وەک ئاخلیس بوون و یان نستور و ئەنتون هاوشێوەی پرێکلیس بوون. هەروەها دەکرێت وەک ئەوانە کەسانێکی تریش بدۆزرێنەوە. بەڵام هاوشێوەی ئەم بوونەوەرە سەیر و سەمەرێ و وتە سەحراویەکانی نە لە ئێستا و نە لە ڕابردوودا نەبووە. لەبەرەوە وتم کە لە جنۆکەکان دەچێت و نەتەنیا خۆی بەڵکو قسەکانیشی هەروایە. لەبەرەوەی لە بیرم کرد زووتر بڵێم کە قسەکانیشی لە جەستەی جنۆکەکان دەچێت. کاتێک گوێ لە قسەکانی دەگری لە قسەی پرۆپوز دەچێت، لەبەرەوەی مابەستەکەی لە دووتوێی و شەی سارد و ساکاردا پێچراوە. بۆ نمونە باسی بارهەڵگەر و ئاسەنگەر و پینەچی و پێستەچی دەکات و بەردەوام قسەکانی دووبارە دەکاتەوە بە جۆرێک کە بیسەری نەزان لەوانەیە قسەکانی بە بازاڕی بزانێت و گاڵتەی پێ بکات. بەڵام کەسێک کە بە وردی سەرنجدەدا دەبینێت ئەم جەستە و پەیکەری جنۆکەیە دەکرێتەوە و لە ناخیدا خواکان بەدیار دەکەون. دەبینن کەوشەکانی تەنیا ئەو شانن کەمانە و مەبەستی قوڵیان هەیە و بریتە لە بیرۆکەی ئاسمانی و بە جۆرێکە کەشایانی بیستن و وتم بێت و ڕێنمایی مرۆڤە بۆ ژیانی شەرافەتمەندانە و بە کەرامەت و سەربەرزی. ئەمە بوو ئەی هاوڕێیان ئەوەی دەمتوانین لە وەسف و سەنای سوقرات دابیڵێم.
لەبەر ئەو هەڵسو کەوتەی کە لەگەڵ من نواندی سەرکۆنەم کرد و ڕەخنەم لێگرت. ئەو نەتەنیا لەگەڵ من ئەو جۆرە هەڵسو کەوتەی نواندووە، بەڵکو لەگەڵ خارمیدس کوڕی گلوکون، ئۆتۆمدوس کوڕی دیکلوس و زۆر کەسی تریش وابووە. لە سەرەتا لەگەڵ هەموو ئەوانەدا وەها جوڵاوەتەوە کە پێیان وابووە خۆشەویستێکی تایبەتی بۆیان هەیە، بەڵام هەمویانی وەها فریوداوە کە دەستیان بە نازکێشانی کردووە. ئەوەیە کە ئەی ئاگاتوس، ئاگادارت دەکەم و کە فریوی ئەو نەخۆیت و لەوە ئەزموونەی من پەنج وەربگریت، خۆت لە لای ئەو سووک و بچووک نەکەیتەوە و لە ئەزموونی ئەوانی تریش سوود وەربگریت. کاتێک قسەکانی ئەلکیباد دستەوا بوو، ئامادەبووان لە بێپەردەی قسەکانی دەستیان کرد بە پێکەنین. واش دەهاتە بەرچاو کە هێشتا خۆشەویستی سوقرات لە ناودڵیدا جێگەیکی پتەوی هەیە. وتەی سوقرات و کۆتایی میوانداری. سوقرات وتی: ئەی ئەلکیبادس، تۆ وشیاری و سەرخۆش نیت، دەنانەت دەتوانی بەم فرت و فێڵە و ستایشتی و ڕووکەشی من مەبەستی ڕاستەقینەی خۆت بشاریتەوە. مەبەستی بنەڕەتی تۆ لە کۆتایی قسەکاندا دەرکەوت. دەتەوێت نێوان ئاگاتون و من تێک بدەیت. تۆ پێت وایە کە من بەس دەبێت سۆز و خۆشەویستیم بۆ تۆ هەبێت و بۆ کەسی تر نەمبێت و بەس تۆ مافی ئەوەت هەیە لە هاوڕێیانی ئاگاتون بیت. مەبەستی سەرەکی نمایشنامە یان جنۆکەنامەی تۆ ئاشکرا بوو. ئەی ئاگاتون، تۆ نابێت ڕێگە بدەی کە ئەلکیباس فێڵت لێ بکات، لە نێوان من و تۆ شەکر بتوێتەوە. ئاگاتون وتی: ئەی سوقرات، لەو بڕوایەدام کە ڕاست دەکەیت. ئەمەشم لەوەوە هەست پێ کرد کە ببینم لە نێوان من و تۆ جێی خۆی کردووەتەوە بەو هیوایە کە ئێمە لە یەکتر جێ بکاتەوە، بەڵام هەوڵەکانی بە ئاکام ناگات. لە بەرەوەی هەر ئێستا دێم و لە لای تۆ دادەنیشم. سوقرات وتی: وایە، وەرە ئێرە لە لای من دانیشە. ئەلکیبادس وتی: ئەم پیاوە زۆر سیر ئازارم دەدات، دەیوێت دایمە دەستی لەسەر و دەستی منەوە بێت. تکا دەکەم بهێڵی بەلایەنی کەمەوە ئاگاتون لە نێوان من و تۆ دابنیشێت. سوقرات وتی: ناهێڵم، تۆ ستایشی منت کرد و ئێستاش بەپێی بڕیاری کۆبوونەوەکە منیش دەبێت دەستە ڕاستی خۆم ستایش بکەم. ئەوەیە کە بە پێچوانەی بڕیار بوو ئەگەر دوو جار کەسێک ستایشی من بکات و ئێستا نۆرەی منە و دەبێت تکات لێ بکەم کە دژایەتی نەکەیت و بهێڵیت، ئێستا من ستایشی گەنجەکان بکەم. ئاگاتون وتی: ئافرین. ئێستا کە سوقرات دەیەوێت قسە لە ستایشی مندا بکات، پێویستە لێرە هەستم و لە لای ئەو دابنیشم. ئەلکیباس وتی: ئاساییە کە شوێنێک سوقراتی لێبێت کەسی تر ناتوانێت لە دڵداری گەنجەکان چێبەرچەی لەگەڵ بکات و بزانێت بۆ ئەوەی مەبەستەکەی خۆی بە ئەنجام بگەێنێت چەند هەو دەهێنێتەوە و دروست دەکات و دڵی ئاگاتون بۆ لای خۆی ڕادەچێشێت. ئاگاتون هەستا بۆ ئەوەی لە لای سوقرات دابنیشێت. لە ناکاو ژمارێک ئارەخۆر و سەرخۆش خۆیان کرد بە ماڵدا و دانیشتنەکەیان تێکدا. ئەو کەسەی کە چوو بە دەرەوە دەرگای دانەخست بوو و ئەوان هاتبوونە ژوورەوە جێی خۆیان لە ماڵەکەدا کردەوە. هەراو هۆریایەک دروست بوو و هەر کەس دەستی بە خواردنەوە کرد. ئەریستۆدۆمس وتی کە ئەروکسیماخۆس و فیدروس و ئەوانی تر چوونە دەرەوە و خۆشی خەوی دەهات و لەبەر ئەوەی شەوگار درێژ بوو بە ئاسوودەی خەوی لێکەوت. کاتێک بەرەبەیان بە قوقەی کە لە شێر لە خەو هەستا سەیری کرد، ئەو خەڵکەی تر یان ڕۆیشتون یان خەوتون. لە نێو ئەواندا بەس سوقرات و ئەریستۆفانس و ئاگاتون بەخەبەر بوون. پەیماننامەیەکی گەورەی شەرابیان بەدەستەوە بوو، دەیان خواردەوە و قسەیان بە یەکتر دەوت و سوقراتیش قسەی بۆ دەکردن. ئەریستۆدۆمس لەبەر ئەوەی لە نێوان خەو و ئاگاییدا بوو گوێی لە قسەکانی نەبوو، تەنیا شتێک کە لە بیری ئەو بوو سوقرات هەوڵی دەدا بیانهێنێتە سەر ئەو بڕوایە کە لە ڕاستیدا تراژیدیا و کۆمیدیا یەکێکە و هونەرمەندی ڕاستەقینە کە لە جێڕانی ڕۆڵ لە یەکێک لەو بەرهەمانە شارەزا بێت بە دڵنیاییەوە دەتوانێت لە ئەوەی تریشیاندا هونەرنمایی بکات و ڕۆڵ بجێڕێت. و لەبەر ئەوەی ئەو دوانە زۆر خەویان دەهات بە ناچار قسەکانی سوقراتیان پەسەند کرد. سەرەتا ئەریستۆدۆمس خەوی لێکەوت و پاش ئەوە کاتێک دنیا ڕووناک دەبووەوە ئاگاتۆنیش خەوی لێکەوت. سوقرات خەوی لێخستن و هەستا کەوتە ڕێ و ئەریستۆدۆمیسیش هەروەک ڕاهاتبوو دوای کەوت. سوقرات لە باخی لوک